بسم الله الرحمن الرحيم کتێبخانەی دەنجی ڕۆشنایی زنجیرەی بەرهەم و نووسینەکانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود ژمارە 3 700 پرسیار و وەڵامی شەرعی تایبەت بە ئافرەتان نووسین و وەڵامدانەوەی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود وردبینی و لێکۆڵینەوەی عیرفان ئەحمەد کاکە مەحموود خوێندنەوەی هێمن گەردی هەڵەبڕین ڕێبین کازم محەممەد خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی یەکەم پرس و ڕاوێژ لە سەر دەستنوێژ و خۆشوشتنی ئافرەتان وەڵام یەکەم هەر شتێک نەهێڵێت ئەندامێک یان بەشێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ لە کاتی دەستنوێژ و خۆشۆرینیدا تەڕ ببێ وەک بۆیە خەنا ئەگەر جورمی هەبوو یان هەر شتێکی تر بۆیە بەر لەوەی لا ببرێ چونکە ژێرەکەی تەڕ نابێت کە تەڕیش نەبوو نادەست نوێژی دادەمەزرێ نەخۆشۆرینی دووەم ژنانی زەیسان یان حەیزدار دەتوانن لەم ماوەیەدا هەم خەنە بەکاربێنن هەم نینۆچیان بۆیە بکەن چونکە نەنوێژیان لەسرە ناخۆشۆرین سێم بۆ دەستنوێژ سەری خەناوی مەسح دەکرێ بەڵام بۆ خۆشۆرین دەبێ لا ببرێت چونکە ژێری تەڕ نابێت چوارەم کاتی سەرما یان کاتێ سەرپۆشەکە ئەگەر لا ببرێ با سەخڵەت بدرێتەوە بەسەردا دەتواندرێ مەسح بەسەریا بکرێ و لا نەبرێ پێنجەم ئەگەر بۆیەی سەر ژێرەکەی تەڕ نەبێ دەبێ بۆ مەسحی سەر و خۆشۆردن لا ببرێ هەروەها زەیتیش ئەگەر بەستی و ژێرەکەی تەڕ نەدەبوو پێویستە لا ببرێت شەشەم ئەگەر لە نوێژدا شتێکی پیسی بەجل و بەرگەکەیەوە دیت پێویستە خێرا لە نوێژەکەی بچێتە دەر و بیشۆرێ ئینجا دەست بکاتەوە بە نوێژەکەی هەفتەم ئەگەر لە نوێژەکەدا دوودڵ بوو کە شتێکی پیزوە بەجل و بەرگەکەیەوەیە دەبێت تا یەقین پەیدا دەکات درێژە بە نوێژەکەی بدات هەشتەم ئەگەر شتێکی پیس بکەوێتە سەر ڕایەخێک دەبێ بۆ پاکبوونەوەی ئاوی بەسەرا بکرێ ئەجینا بە سڕین پاک نابێتەوە نۆیەم ئەگەر شتێکی وشکی پیس بکەوێتە سەر جەستا یان بکەوێتە سەر جلوبەرگ قەیدی نییە بەڵام دەبێ لا ببرێت دەیەم شۆرینی جلوبەرجی پاک و پیس پێکەوە قەیدی نییە ئەگەرچی بە جودا بشوردرێن باشترە یازدەیەم ژنان دەتوانن مەسحی سەریان بکەن ئەگەرچی قژیان لول کرابێ ئیتر شۆڕ بوو بێتەوە بۆ خوارەوە یان لە ئاستی خۆیدا بێت دوازدەم دەستدان بە پاش یان بە پێشەوە هی خۆی یان هی کەسێکی تر بچووک بێ یان گەورە دەستنوێژ هەڵدەوەشێنێتەوە سێزدە ئەو هەوایە کە لە فەرجی ژنانەوە دێتە دەر دەستنوێژ هەڵناوەشێنێتەوە چواردە قسەی ڕاست ئەوەیە کە ژنان دەستنوێژ ناشکێنن ئیتر خێزانی خۆی بێت یان بێگانە و حرامی بێت بە ئارەزوو دەست ئەنقەز بێ یان نا مەگەر لەوەی مەنی یان مەذی وەدی پەیدا ببێت پازدە ئەگەر ژنێک وسڵی لەسەر جێی لەسەر بوو تا خۆی نەشۆرێ بۆی نییە قورئان بخوێنێت چ لەبەر چ لە ناو قورئاندا شازدە ئەو کەسە میزڕا ناگرێ یان هەمیشە بای لێ دەبێتەوە دەبێت لە کاتی بانگدا دەستنوێژ بگرێ و خێرا دەست بکات بە نوێژەکە پاشان ئەگەر هەر کامێکیان پەیدا بوون نوێژەکەی دروستە و قەیدی نییە حەڤدە دەستنوێژگرتن یا خۆشۆرین بە ئاوی کلۆراوی دروستە و قەیدی نییە هەژدە تەنها بۆ میز و ئەوی تریان خۆپاکردنەوە پێویستە ئیتر نووستن و دەستدان بە پاش و پێشەوە و دەرچوونی با بە هەردوو جۆرەکەیەوە تەهارەتی ناوێت بەڵکو تەنها دەستنوێژگرتنەوەی دەوێت نۆزدە نیەتهێنان بۆ نوێژ و دەستنوێژ تەنها بەدڵە واتە پێویست نییە بە زمان بگوترێ 20 خەوە نوچکە و وەنەوز دەستنوێژ ناشکێنن 21 ڕاخستنی بەرماڵ لەسەر جێگایەکی پیس و ئینجا نوێژ لەسەرکردنی دروستە 22 مردوشۆرین دەستنوێژ هەڵناوەشێنێتەوە مەگەر دەستی لە عەوڕەتی مردووەکە بکەوێت ئەگەرچی ناشبێت دەست بدات بە عەوڕەتیەوە و سەیری بکات بەڵکو دەبێت لە کاتی شۆرینیدا دەستکێش لە دەست بکات
23 مانەوەی خۆراک لە نێوان دداندا بۆ دەستنوێژ زیانی نییە ئەگەرچی حەقا دوای نان خواردن چاک و پاک دەم و ددانی بشۆرێت تا خۆی و ددانەکانی لە نەخۆشی بپارێزن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی دووەم لاپەڕا 15 پرس و ڕاوێژ سەبارەت بە خۆشوشتنی ئافرەتان. وەڵام یەکەم لە کاتی غوسڵی حەیز و زەیسانیدا هەڵوەشانەوەی پەلکەی ژنان پێویست نییە ئەگەرچی هەڵوەشانەوەی باشترە. دووەم ئەگەر ژنێک غوسڵی جەنابەتی لەسەر بوو دەبێ بۆ غوسڵ ئاو بگاتە بنی تەواوی موویسەری. سێەم ئەگەر ژنێک ئیحتیلامی هەبوو کەچی پاش بە خەبەر هاتنەوە هیچ شتێکی نەدیت غوسڵی ناکەوێتە سەر خۆ ئەگەر تەڕایی واتە بەجلەکانی و مەنی دیت دەبێ خۆی بشۆرێت. چوارەم بە هەر هۆیەک مەنی بێتە دەر ئەگەرچی بە زیماعیش نەبێ غوسڵ واجب دەبێ. پێنجەم پەنجەکردن بە فەرزدا ژنەکە پەنجەی خۆی یان هی کەسێکی تر لەبەر نەخۆشی یان لەبەر هەر شتێ بەوا غوسڵ واجب نابێت بەڵکو تەنها دەستنوێژی دەوێت. شەشەم بەشک و دوودڵی غوسڵ واجب نابێت. هەفتەم کەسێکی لەشگران دەتوانێت بێ دەستنوێژ بخەوێت بەڵام دەستنوێژ بگرێ ئەوسا بخەوێتەوە باشترە بۆی. هەشتەم بۆ چەند غوسڵێک یەک خۆشوشتن بەسە بۆ نمونە غوسڵی حەیز و زەیسانی کەوتە سەر دەتوانێت بە نیەتی هەموانەوە یەک غوسڵ بکات. نۆیەم کەسێک بە نیەتی لەشگرانیەوە خۆی شۆری بەو خۆشۆرینە دەستنوێژی دادەمەزرێ ئەگەرچی چاگوایە بەر لە خۆشۆرین دەستنوێژ هەڵبگرێ و پاشان خۆی بشۆرێت دیارە بۆ غوسڵی حەیز و زەیسانیش هەروایە. دەیەم ئەگەر یەک جار ئاو کرا بە تەواوی لاشەدا بە نیەتی غوسڵ و هەموو لاشەی تەڕبوو ئەگەرچی بە ڕەشاشیش بێت غوسڵ دێت. یازدەیەم بەکارهێنانی هەموو جۆرەکانی شامپۆ بۆ خۆشۆرین دروستە. دوازدەیەم ژنان لە کاتی غوسڵدا 3 جار ئاو بکەن بەسەریاندا ئیتر پێویست ناکات پەلکە هەڵوەشێننەوە. سێزدە ئەگەر پاش خۆشۆرین کەمێک مەنی لە عەوڕەتیەوە دەرچوو بەوا غوسڵەکەی هەڵناوەشێتەوە مەگەر سەر لە نوێ خۆشی پێگەیشت بێت. چواردە ژنان دەتوانن غوسڵی حەیز یان غوسڵی لەشگرانی دوا بخەن بۆ دوای بانجی بەیانی بەڵام نابێت دوای بخەن بۆ پاش هەڵهاتنی خۆر و نوێژەکەی بەیانیان بچێت. پازدە لە سەرەتای غوسڵەوە بسمیلا دەکرێ و پاش لێبوونەوەش گوتنی ئەم زیکرا سنەتە أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی سێەم پرس و ڕاوێژ لە سەر بەکارهێنانی خۆف بۆ ژنان لاپەڕا 17. وەڵام یەکەم ڕاگوزەر مسافیر بۆی هەیە 3 شەو 3 ڕۆژ مەسحی خۆف بکات نیشتەجێ و مقیمیش شەو ڕۆژێک. دووەم مەرجەکانی بەکارهێنانی خۆف پێویستە حەڵاڵ و پاک بن و بگەنە شوێنی فەرزی شۆرینی پێ و بۆ خۆشیان بە قاچەوە بوەستن و دوای دەست نوێژیش لە پێ بکرێن. سێم شێوەی بەکارهێنانیشیان دەست بە ئاوەکەدا دەکرێت پاشان یەک جار مەسحی دیوی دەرەوەی سەرپێیان دەکرێت واتە ژێر و پاژنیان مەسحیان ناوێ. چوارەم هەر کاتێکێ لەم 4 شتەی لێ پەیدا بوو ئیتر کاریان پێ ناکرێ لە پێداکەندران غوسڵ کەوتنە سەر پۆشەرەکەیان دڕان و کونیان تێبوو ماوەکەیان واتە 3 ڕۆژەکە یان شەو ڕۆژەکە تەواو بوو. پێنجەم مەسحکردن بەسەر گۆرەویدا ئەگەر هاوینیش بێت دروستە چونکە گشتیەتی فەرمودەکان وا دەگەیەنێت. شەشەم نابێ مەسح بەسەر گۆرەوی ناسک و دڕاودا بکرێت واتە بەو مەرجە مەسحیان دەکرێ قایم بن و داپۆشەری جێگەی فەرز بن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی چوارەم لاپەڕا 18 پرس و ڕاوێژ لەسەر ئەحکامی سووڕی خوێنی مانگانەی ژنان. وەڵام یەکەم قسەی ڕاست ئەوەیە کە ماوەی حەیز سنووری کەم و زۆری بۆ نییە. دووەم بەر لە تەمەنی 9 ساڵی کچان خوێنی حەیز پەیدا نابێت چونکە بەر لە تەمەنی 9 ساڵی هیچ ئافرەتێک ناگونجێ منداڵی ببێت
وەگەر تەمەنی گەیشتە 9 ساڵ و خوێنی بەخۆیەوە دیت دەکرێت بگوترێ ئەوە حەیزە. سێم تێکچوونی یاسا و سیستەمی حەیز دوای تەمەنی 50 ساڵ هەر خوێنی هات بە خوێنی حەیزدا ناندرێت بەڵکو خوێنی فاسیدە و دەبێ ئەو ژنە نوێژ بکا و ڕۆژوو بگرێ. چوارەم نیشانەکانی خوێنی حەیز بۆ گەنە ئەوەندە سوورە ڕەش دەنوێنێت خەست و چڕە. پێنجەم ئەگەر ئافرەتێ خوێنی بەخۆیەوە دیت دەشگونجا حەیز بێ و یەکەم زاریشی بوو ئەوە بە حەیز دادەندرێ و دەبێت چاوەنواری بکات تا دوایی دێت و پێویست بە دووبارە بوونەوە ناکات. شەشەم ئەگەر ژنێک بۆ ماوەی چەند کاتژمێرێک خوێن هات و ئینجا نەما ئەوە حەیزە و دەبێت چاوەنواری بکات چونکە دیسان دێتەوە. هەفتەم وا دەبێ پاش خۆشوشتن لە خوێنی حەیز خوێنێکی زەرد و لێڵ دێت ئەوە بە حەیزدا ناندرێ و پێویست بە خۆشۆردن ناکات بەڵام ئەگەر بەڕەنگ خوێنی تەواو بوو دەبێت سەر لە نوێ خۆی بشواتەوە چونکە بە حەیز دادەندرێت. هەشتەم ئەگەر ژنێک بەهۆی تەمەن زۆریەوە خوێنی نەما ئەوە بە سەردەمی مەعیوز بوون لە حەیز واتە سن اليەئس دادەندرێ. نۆیەم ژنی بێ نوێژ تا پاک نەبێتەوە و خۆی نەشۆرێت نابێ سەرزەیی لەگەڵدا بکرێت. دەیەم ئەو کتێب و نامیلکانە کە هەندێ ئاەتی قورئانیان تێدایە ژنانی حەیزدار و خەڵکانی لەشگران و بێدەستنوێژ دەتوانن دەستیان لێ بدەن چونکە مصحەف نییە. یازدەیەم ژنی حەیزدار دەتوانێت خەنا لە دەست و پێوسەری بگرێت. دوازدە ژنان دەتوانن بۆ ئەوەی بکەونە حەیزەوە دەرمان بخۆن ئەگەر بزانن تووشی زیان نابن پێی. سێزدە لە بەکارهێنانی دەرمان بۆ ڕاگرتنی حەیز پزیشکەکان 14 جۆر زەرەر و زیانیان باس کردووە بۆیە دەبێ ئاگادار بن. 14 لە مانگی ڕەمەزان و حەجدا خواردنی حەبی ڕاگری حەیز قەیدی نییە بە مەرجێ لە ڕووی تەندروستیەوە زیان بەخش نەبێ. 15 ئەگەر ژنێک حەبی بەکارهێنا بۆ ئەوەی بکەوێتە حەیزەوە پاشان خوێن هات دەبێ بچێت لە پزیشک بپرسێت ئەگەر ئەو گوتی ئەو خوێنە خوێنی حەیزە ئەوە باشە ئەگینە کاریگەری حەبەکانە و حەیز نییە. 16 ئەگەر ژنێک دەرمانی بەکارهێنا و کەوتە حەیزەوە دیارە ئەو ماوەیە بە حەیز بۆی دادەندرێ و جێڕانەوەی نوێژی لەسەر نییە چونکە مادەم خوێنی حەیزات ئیتر بە هەر شێوەیەک بێت دەبێتە حەیز. هەر کاتێکیش نەما بەهۆی هەر شتێکەوە بێت دەبێ نوێژ و ڕۆژووی خۆی ئەنجام بدات. 17 ژنی حەیزدار دەتوانێت تەواوی ویرد و زیکرە شەرعیەکان و زیکریەکانی بەیانیان و ئێواران و دوعاکردنی تر لەگەڵ کتێبی زانستی فقه و فەرموودە و تەفسیرەکاندا بخوێنێتەوە. 18 ژنی حەیزدار و زەیسان هیچ جۆرە نوێژێکی لەسەر نییە و نابێ بیکات بۆ دوای پاکبوونەوەشی جێڕانەوەی ناوێ. 19 ژنی خاوەن حەیز ڕۆژووی لەسەر نییە بەڵام دەبێ پاش باکبوونەوەی بیگرێتەوە. 20 ژنی بێنوێژ نابێت چەرخە و تەوافی دەوری ماڵی خوددا بکات بەڵام کردەوەکانی تری حەج وەکو هاتوچۆی نێوان سەفا و مەڕوە و وەستانی عەرەفە و شەومانەوە لە مزدەلیفە تا دوایی دەتوانێت ئەنجام بدات. 21 ئەگەر ژنێک مناسکی حەجی تەواو کرد و پاشان کەوتە حەیزەوە ئیتر نابێت تەوافی ویداع بکات. 22 لە مزگەوتدا تەنانەتی لە موسەلاشدا ژنی حەیزدار حرامە بمێنێتەوە بەڵام داود ظاهری و مەزنی دەڵێن لە مزگەوتدا دەتوانێت بمێنێتەوە. ئیبن حەزم ظاهری ڕێگە دەدات بە ژنانی حەیزدار کە دەوری قورئان بکەنەوە مالیکیەکانیش هەروە. 23 ژنی حەیزدار نابێ ڕێبە مێردەکەی بدات جیماعی لەگەڵدا بکات چونکە حرامە. 24 مێرد دەتوانێت جگە لە جیماع هەموو لەذەتێک لە ژنی حەیزدار و زەیسان وەرگرێ و لەگەڵیا بخەوێت. 25 ژنی حەیزدار حرامە لەو کاتەدا تەلاق بدرێت تەنانەتی هەندێک لە زانەکان دەڵێن تەلاقی ناکەوێ. 26 هەر کات ژنی حەیزدار پاک بیەوە دەبێت تەواوی جەستەی بشۆرێت. 27 زیاد و کەمکردنی ماوەی حەیز بۆ نمونە عادەتی 7 ڕۆژ بووە کەچی دوای 6 ڕۆژ خوێنەکەی نەما یان بە پێچەوانەوە. قسەی ڕاست ئەوەیە کە هەر کات خوێنی دیت حەیزە هەر کاتێکیش نەما بە پاکدا دەندرێ واتە زیاد و کەم دەور نابینێت. 28
پاش و پێشکردنی کاتی حەیز جارێ لە سەرەتای مانگەوە جارێکی تر لە کۆتایی مانگەوە قەیدی نییە هەر کات خوێن پەیدا بوو حەیزە هەر کاتێکیش نەما حەیز تەواو بووە 29 ژنان وا دەبێ خوێنەکەیان بە زەرد ڕەنگ دەبینن وایش دەبێ لێڵە لە نێوان زەرد و ڕەشدا ئەوە ئەگەر لە ناو ماوەی حەیزەکەدا بوو یان هێمان پاک نەبوو بیەوە بە حەیزدا دەندرێت خۆ ئەگەر باش پاک بوونەوە بوو حەیز نییە سی پسڕپسڕی خوێن ئەمڕۆ خوێن هەیە سبەینێ خوێننی نییە ئەمە ئەگەر هەموو کات ئەوا بوو ئەوە بە ئیستیحاضا دادەندرێت خۆ ئەگەر بەیناوبەین بوو ئەوە ئەگەر نەمانی خوێنەکە کەمتر لە ڕۆژێک بوو بە پاکدا دەندرێ مەگەر لە ئاخر و ئۆخری عادەتی خۆیەوە بێت 31 تەڕی و ڕوتوبەی عەورەت ئەگەر لە ناو کاتی حەیزدا بوو پێش پاک بوونەوە بە حەیزدا دەندرێت خۆ ئەگەر پاش پاک بوونەوە بوو حەیز نییە 32 ئەگەر لە غەیری ڕۆژەکانی حەیزیدا چەند دڵۆ پێ خوێنی دیت دەبێ دەست لە نوێژ و ڕۆژووی خۆی هەڵنەگرێ چونکە ئەوە خوێنی حەیز نییە 33 5 ڕۆژ بەر لە سووڕی مانگانەی خۆی خوێنی دیت ئەوە ئەگەر بەر لەوە خوێنی نەبوو بە حەیز داناندرێت واتە دەبێ ڕۆژ و نوێژ بکات و بۆ هەموو نوێژێکیش دەست نوێژ بگرێت تێبینی گەلێ جار ئەم شتانە عادەتی ژنان دەشێوێنن بەکارهێنانی حەب بۆ ڕێگرتن لە حەیز پێشی دەخەن دوای دەخەن زیاد و کەمی دەکەن بەکارهێنانی لەولەب بۆ ڕێگرتن لە منداڵبوون چونکە بەهۆی ئەوەوە خوێنەکە بە کەمی دێتە دەر ئەو ساژ لە باتی 7 ڕۆژ 10 ڕۆژ دەخایەنێت 34 وا دەبێت 3 ڕۆژ بەر لە عادەی سووڕی مانگانەی خۆی خوێن پەیدا دەبێت ئایا چی بکرێ بۆ وەڵامی ئەم پرسیارە دەڵێن ئەگەر ژنەکە عادەتی خۆی بە ژمارە بزانێت یان بە ڕەنگی خوێنەکە یان بە کات و زەمان دەبێت لەو کاتدا نوێژ نەکا پاشان غوسڵ بکات و نوێژ بکات ئەو خوێنەش پێش عادەت دێت خوێنێکی فاسیدە و کاری پێ ناکرێت واتە لەبەر ئەو واز لە نوێژ و ڕۆژ و ناهێڵرێت بەڵکو دەبێت خوێنەکەی بشۆرێ و پاشان خۆی ببەستێ و بۆ هەموو نوێژێکیش دەست نوێژ هەڵبگرێت چونکە حیسابی مستحاضەی بۆ دەکرێت 35 ژنێک لە ڕۆژەکانی سووڕی مانگانەیدا 2 ڕۆژ خوێن دەبینێ پاشان دەبڕێ و نامێنێ دیسان بۆ ڕۆژی چوارەم پەیدا دەبێتەوە دەبێ بۆ ڕۆژی سێم چی بکات ئەگەر ئەو ژنە ڕۆژەکانی عادەتی خۆی بزانێت دەبێت لەو ڕۆژانەدا دەست لە نوێژکردن هەڵگرێ و ڕۆژوو نەگرێ ئەگەرچی هەندێک ڕۆژیش خوێن نێت 36 خوێنی کەم لە ڕۆژەکانی عادەتی خۆیدا بە حەیزدا دەندرێت 37 لە کاتی عادەتی خۆیدا خوێن دێت و دەبڕێت دەبێت چی بکات بەڵێ هەر کات خوێن هات بە حەیزدا دەندرێت ئیتر نێوان ئەم حەیزە و حەیزی پێشووی زۆر بێت یان نا ئەگەر کەوتە حەیزەوە پاکەوە بوو پاشان دوای 5 ڕۆژ یان 6 ڕۆژ خوێن پەیدا بووە دەبێت دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵبگرێت چونکە ئەوە حەیزە 38 ئەگەر پاش نەمانی خوێنی حەیز خوێنێکی زەرد یان خوێنێکی لێڵ یان ڕەشی دیت ئەوە بە حەیز داناندرێت بەڵکو پێویستە نوێژ بکا و ڕۆژوو بگرێت 39 پاش 2 ڕۆژ لە ڕۆژەکانی عادەتی مانگانەی خۆی پاک بیەوە ئەنجا دوای ڕۆژێ یان 2 ڕۆژ خوێن پەیدا بیەوە دەبێت لەو 2 ڕۆژەدا کە خوێن هەیە دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵگرێت لەو ڕۆژانەشدا کە خوێن نییە خۆی بشۆرێ و نوێژەکان بکات چل ژنێک لە سەرەتای هەموو مانگێکەوە بە پێی عادەتی خۆی 6 ڕۆژ دەکەوێتە حەیز پاشان هەندێک جار درێژە دەچێشێ دەبێت چی بکات بۆ ئەوە دەبێت لە سەرەتای هەموو مانگێکەوە 6 ڕۆژ دانیشێ و نوێژ نەکات چونکە ئەوە حەیزە بەڵام لە ڕۆژەکانی تردا دەبێت غوسڵ بکا و نوێژ بکات و گوێ بە خوێنەکەی نەدات 41 ژنێک لەبەر پیری و چوونە ساڵەوە خوێنی نەما پاشان چووە سەفەر و خوێنی پەیدا بوو و درێژەی کێشە دەبێت چی بکات دەبێت گوێ بەو خوێنە نەدات چونکە زۆربەی زانەکان دەڵێن کە ئافرەت گەیشتە 50 ساڵ حەیزی نامێنێ 42 ژنێک عادەتی خۆی 9 ڕۆژ یان 10 ڕۆژ بوو پاک بیەوە پاشان بە پچڕ خوێنەکەی هاتەوە بەڵێ پاش تەواوکردنی ماوەی خۆی هەر خوێنێک هات کاری پێناکرێ و فاسیدا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی پێنجەم لاپەڕات 24 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و ئیستیحاضە وەڵام یەکەم ئیستیحاضە بەو خوێنە دەڵێن لە جێگەی حەیزەوە بەدەوام دێتە دەر
ویان ئەگەر ڕۆژێ 2 ڕۆژ ببڕێت دیسان دێتەوە. دووەم، لە ماوەی ئیستیحاضەدا وادا دەندرێت ئەو ژنە پاکە و دەبێت بۆ نوێژەکان هەموو جار چاوەڕوان بێت تا بانگ دەبێت. ئەوسا بۆ هەموو نوێژێکی کات بۆ دیاری کراو دەست نوێژ دەگرێت، بەڵام بۆ نوێژی کات بۆ دیاری نەکراو هەر کاتویستی نوێژ بکات دەست نوێژ دەگرێ و نوێژ دەکات. سێم، هەر کاتویستی دەست نوێژ بگرێ دەبێ ئەو جێگای خوێنی بەرکەوتووە بیشۆرێ و پاشان پارچێک لۆکە بکاتە دەرگای فەرجی و بە شتێک شەتەکی بکات بۆ ئەوە خوێنەکە ڕاگرێ و نێتە دەر، خواگەر پاش ئەوە هەر هات هیچ زیانێکی نییە. چوارەم، هەندێک جار بەهۆی نەشتەرگەری منداڵدانی ژنانەوە یان هیچ جێگایەکی تر خوێن بە فەرجیانەوە دێتە دەر. جا بۆ ئەم خوێنەیە 2 حاڵەت هەیە. یەکەم، دەبێ بزانێ کاتێک کە نەشتەرگەری منداڵدانی دەکا و فڕی دەدات یان دەیبەستێ و ناگونجێ خوێنی لێبێتە دەر، لەم حاڵەتانەدا ناکرێ لەگەڵ ئەو خوێنەدا مامەڵەی ئیستیحاضە بکرێ، بەڵکو دەبێ وەکو ئەو ژنانە بکەن کە پاش تەهارە خوێنێکی زەرد یان تەڕایی دەبینن، واتە دەبێ نوێژ بخوێن و ڕۆژوو بگرن و ڕێ لە تێکەڵی مێرد نەگرن و خۆشوشتنیان لەسەر نییە، بەڵام لە کاتی نوێژەکاندا خوێنەکەیان دەشۆن و بەشێک لە فەرجیان شەتەک دەدەن و کاتی نوێژ دەست نوێژ دەگرن. حاڵەتی دووەم، دەبێ وا نەزانێت پاش نەشتەرگەری حەیز نابێت، بەڵکو دەکرێت نوێ خوێنی حەیز پەیدا بێ، جا ئەو کاتەی وەکو ژنانی خاوەنی ئیستیحاضە مامەڵەیان لەگەر دەکرێ. پێنجەم، ژنانی خاوەنی ئیستیحاضە بۆ ئەنجامدانی نوێژەکان لەو ماوەدا خۆشوشتنیان لەسەر نییە مەگەر کاتێ خۆی بشۆرێ بۆ تەواوکردنی ماوەی سووڕی خوێنیان. شەشەم، ژنانی خاوەنی ئیستیحاضە دەتوانن لەگەڵ مێردەکانیان سەرجێیی بکەن. هەفتەم، ژنانی خاوەنی ئیستیحاضە 3 حاڵەتیان بۆ هەیە. ئەلیف، عادە و سووڕی مانگانەی خۆی هەیە، ئینجا هەر کاتکەوتە و ڕۆژانەوە دەست لە نوێژ هەڵدەگرێت و پاشان خۆی دەشۆرێت و نوێژەکانی دەکات. ئیتر سووڕی خوێنەکەی زۆر بێدیان کەم. ژنی وا هەیە لە مانگێکدا 5 ڕۆژ لە حەیزدایە و 15 ڕۆژی پاکە، پاشان دیسان 5 ڕۆژ دەکەوێتەوە حەیزەوە و 15 ڕۆژ پاک دەبێ. ئیتر هەر بەو پێیە ژنی وایشەیە مانگەکەی 35 ڕۆژە و 7 ڕۆژی لە حەیزدایە و 28 ڕۆژی پاکە، هەر بەو پێیە. حاڵەتی بە، ماوەی کاتی خۆی لەبیر کردووە یان دەیزانێ بەڵام هەر جارەی جۆرێکە، جارێ 4 ڕۆژە و جارێتر 6 ڕۆژە، پاشان لێی تێک دەچێ و بەردەوام خوێنی لێدێت. ژنانی ئاوا بەم شێوەیە مامەڵە بکەن پێیان دەڵێن محەیرە و هەموو خوێنێکی زۆر ڕەش حەیز و خوێنێکی سووری کاڵ ڕەقیق کەوابوو لە کاتی خوێن ڕەش و غەلیظ دەکاندا دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵبگرێ و لە ڕۆژەکانی خوێنە تەنکە ڕەقیقەکەدا نوێژەکانی بکات. حاڵەتی سێم، جیم، ئەو ژنانەش بە تەواوی سووڕی مانگانی خۆیان لێ تێک دەچێت، زاناکان پێیان دەڵێن محەیرە واتە سەرگەردان و ڕێگەنەزان. ئەمانە دەبێ پتر لە ماوەی زۆربەی ژنانی خزمی خۆیان دایک و دایە گەورە و خوشک چاوەڕوان بکەن و دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵبگرن. بەو مانای ئەگەر سووڕی مانگانەی ئەوان 7 ڕۆژ بێت بە ئەمانیش 7 ڕۆژی تەناو بنێن، حەیز و نوێژ و ڕۆژوو ئەحکامەکانی حەیزی تێدا ڕاگرن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی شەشەم، لاپەڕا 26، پرس و ڕاوێژ لە سەرتەڕایی و ڕوتوبەی فەرجی ژنان. وەڵام، یەکەم، هەندێک جار ئاوێکی زەرد دێتە دەر. دووەم، دەکرێت ئاوێکی لێڵ سوورێکی کاڵ بێتە دەر. سێم، ئاوێکی سپی پاش نەمانی سووڕی مانگانە دێت، دەشکرێ ئەو ئاوە سپیە هەر نەبێ، بەڵام لە ماوەی حەیزێکەوە بۆ حەیزێکی تر دەگونجێ ئەو ئاوە لێڵە هەبێت. نیشانەی پاکبوونەوەی ئەمانە وەستاندنی ئەو خوێنە لێڵەیە ئەگەرچی زەردایی بمێنێ. چوارەم، هەر لێڵی و تەڕاییەکی زەرد لە ژنی خاوەن حەیزەوە بێتە دەر، ئەگەر بزاندرێ پێشەنجی حەیزە ئەوە مامەڵەی حەیزی لەگەڵ دەکرێ. نیشانەی ئەوەشەوەیە کە ئێش و ئازارێکی لێ پەیدا دەبێ، خۆگەر بێ ئێش و ئازاری سگ ئەو لێڵایی و زەرداییە پەیدا بوو بە حەیزدا ناندرێ. پێنجەم، هەر لێڵی و زەرداییەک پاش تەواوبوونی ڕۆژانی حەیز بێت دەبێ ژنان چاوەنوار بن تا نەمێنێ، چونکە ئەو لێڵیاگەر پەیوەست بێت بە حەیزەوە حیسابی حەیزی بۆ دەکرێ. شەشەم، ئەو شتانەی لا غەیری کاتەکانی حەیزدا پەیدا دەبن لە ئیفرازاتی فەرجەوە و بە حەیزدا ناندرێت. هەفتەم،
هەرچی فرازاتێک لە شوێنی منداڵبوون دەرچێ پاکە و جلوبەرگ پیس ناکات بەڵام دەستنوێژ دەشکێنێ ئەو شتانەیش لە جێگەی میزەوە دەردەچن پیسن و دەستنوێژ دەشکێنن. هەشتم ئەو تەڕاییە بە هەمیشەی لە منداڵدانی ژنەوە دەردەچێ پاکە دەبێت لە کاتی نوێژدا دەستنوێژ بگرن و نوێژ بکەن واتە تا بانگ نەبێت دەستنوێژ نەگرێ بۆ نوێژەکان. نوێم بۆ ئیفرازاتی پچر پچر دەبێت چاوەنواری بانگ بکات ئەوجا دەستنوێژ بگرێ و نوێژەکانی بکات ئەگەرچی لە کاتی نوێژەکانیشدا بێت. دەیەم ئەو تەڕاییە پاش غوسڵی جوودبوون دێتە دەر ئەگەر بە ئارەزۆ نەبێ غوسڵ پێویست ناکات بەڵکو تەنها دەستنوێژ بێویستە. یازدەیەم هەندێک جار لەگەڵ میزدا ئاوێکی سپی خەز دەردەچێت پێی دەڵێن وەدی غوسڵ پێویست ناکات بەڵکو دەبێ شوێنەکەی بشۆردرێت چونکە وەکو میز پیسە. دوازدەم هەندێک جار ئاوێکی تەنکی سپی لینج ڕەقیق ئەبیەض لە کاتی دەستبازی یان کاتی بیرکردنەوە لە ڕابواردنی ژن و مێردیدا دەردەچێت. گەلێ جار مرۆڤ بە خۆی نازانێت خۆی و جێگاکەی دەشۆرێ و دەستنوێژ دەشکێنێ بەڵام خۆشوشتنی ناوێ. سێزدەیەم مەنی پیاو ئاوێکی قورسی سپیە مەنی ژنانیش ئاوێکی تەنکی زەردە ڕەقیق ئەسفەر دەبێ هەردوو خۆ بشۆرن. چواردەیەم ئەو ژنانەی هەمیشە ئیفرازاتیان هەیە دەبێت لە کاتی نوێژەکاندا خۆ خاوێن بکەنەوە و بە شتێک خۆشەتەک بدەن و بۆ هەموو نوێژێک دەستنوێژ بشۆرن. پازدەیەم کچیان بێوەژن تەڕایەکی زەر بەخۆ دەبینن ئەگەر مەذی بوو خۆشۆرینی ناوێ خۆ ئەگەر مەنی بوو لە کاتی شەهوەت و ئارەزوودا یان ئیحتیلام بوون دەبێ خۆ بشۆرن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی حەفتەم لاپەڕا 28 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و سکبوون. وەڵام یەکەم ئەو خوێنەی بە هەر هۆیەکەوە لە ژنی دووجان پەیدا ببێ بۆ نمونە دەکەوێتە خوارەوە لە شوێنێک بە حەیزدا ناندرێت واتە پاکە و نوێژ و ڕۆژ و ئەنجام دەدات. دووەم یەکێ لە زانەکان دەڵێ حیکمەت لە خوێنی حەیزداوەیە کاتێ سک دەبێ منداڵەکە بەو خوێنە نەش و نما و گەشە دەکا و زۆربەی ژنان خوێنیان نامێنێ. سێم ژنی دووجان ناکەوێتە حەیزەوە. چوارەم ئەگەر خوێنی بەربوو پێویستە بە ئەندازەی سووڕی خوێنی خۆی دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵبگرێت ئەوسا خۆی بشۆرێت و دەست بکاتەوە بە نوێژ و ڕۆژوەکەی. پێنجەم شێوەی جێبەجێکردنی نوێژەکەی فەرجی پاکدەشۆرێ و پارچە لۆکە دەخاتە سەری و شەتەکی دەدات. شەشەم ئەو ژنەی تووشی بەربوونی خوێن نەزیف دەبێ دەتوانێت نوێژی نیوەڕۆ لەگەڵ عەسر یان عەسر لەگەڵ نیوەڕۆ بکات. نوێژەکانی شێوان و خەوتنانیش هەروە. حەفتەم دەرهێنانی منداڵدان ئەگەر زەڕوڕەتێک هەبوو بۆ دەرهێنانی قەیدی نییە ئەجینا واجبە کاری وا نەکرێت واتە حرامە بەبێهۆ دەرهێنانی. هەشتەم بەستنی دەرگای منداڵدان لە کاتی زەڕوڕەت و پێویستاوەک و توشبوونی ژنەکە بە نەخۆشی شەکرا پاڵەپەستۆی خوێن قەیدی نییە چونکە منداڵ نەئاسایی دەبێت. نوێیەم بەکارهێنانی دەرمان بۆ ڕاگرتنی منداڵبوون لە کاتی زەڕوڕەت و بە شێوەی کاتی قەیدی نییە. دەیەم ڕێخستنی شێوەی منداڵبوون تەنظیم الحەمل هیچ قەیدێکی نییە بە تایبەتی ساڵی یەکەم و دووەمی شیردان بە منداڵ بۆی دووبارە سکی نەبێتەوە تا ئەم لە شیر دەبڕێتەوە. یازدەیەم متوربەکردنی ژن تەلقیح الصناعی. ئیبن باز دەڵێ من خۆم ڕێگە نادەم و ئامۆژگاریان دەکەم بەکاری نەهێنن بەڵام هەندێک لە زانانی هاوچەرخ لەگەڵ ڕیعایەتی یاسا و ڕێسای ئیسلام ڕێگە دەدەن. دوازدەم منداڵ لەباربردن ئەل-ئیجهاض لەباربردنی منداڵ ئەگەر لە زیناش بێت دروست نییە و منداڵەکەش دەدرێ بەو کەسە لەگەڵی جوود بووە. سێزدە لەباربردنی کۆرپەلەی کەمەندام و ناتەواو ئەل-معەوەق لیژنەی فتوای هەمیشەیی لە سعودیا دەڵێن ڕێ بە لەباربردنی ئەو کۆرپەلە ناتەواوە نادرێت ئەگەرچی پزیشکیش بڵێت چەند ڕۆژێکی تر لە سکیا دەمرێت یان بە معەوەقی لەدایک دەبێت چونکە کوشتنی هیچ نەفسێک بە ناحەق حەڵاڵ نەکراوە. چواردە دانانی سنوورێک بۆ منداڵبوون دوان سیان چوار یان تا دوایی بێ هۆیەکی شەرعی و بەسەند وەکو ئەوە دایک نەخۆش بێت یان منداڵی زۆریان هەبێت دروست نییە بەڵام لەو حاڵەتەدا دەتوانێت دەرمان بەکاربێنێ بۆ ماوەیەک ڕایگرێ واتە بۆ هەتا هەتایی ڕێنەدراوە بۆ ڕاگرتنی. پازدە
منداڵی ناوشوشە طفل الأنابیب زانەکان ڕێیان لێگرتووە چونکە عەوڕەتی تێدا دەردەکەوێ و دەست بە عەوڕەتەوە دەدرێت. 16 ئەگەر ژنێک دووجیان بێت لە زینا ئایا دەتوانرێ مارە بکرێت بۆ پیاوێکی تر؟ بێگومان نیکاحی وا دانامەزرێت چونکە لە فەرموودە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ لا توطأ حامل حتى تضع. 17 ئایا ژنی دووجیان سەرجەیی لەگەڵ دەکرێ؟ بەڵێ ئەگەر حەملەکە تووشی زیان نەبێت. 18 ژنی دووجیان تەلاقی دەکەوێ؟ بەڵێ لەو ماوەیەشدا دەبێت نەفەقەی ژنەکە بدات تا سکەکەی دادەنێت. 19 لای کەمی ماوەی منداڵ لە سکدا 6 مانگە. 20 ئایا لەبەر دەستکورتی دەکرێت ڕێ لە منداڵ بوون بگیردرێ؟ نەخێر چونکە ڕزق و ڕۆزی هەمووان لەسەر خودایە. 21 ژنێک بێخوێن منداڵی بوو ئاخۆ دروستە نوێژەکانی بکا و مێردەکەی سەرجەیی لەگەڵ بکە؟ بەڵێ ئەگەر ژنێک بێخوێن منداڵی بوو دەبێ خۆی بشۆرێ و نوێژ بکا و ڕۆژوو بگرێت، مێردەکەشی دەتوانێت سەرجەیی لەگەڵ بکات. 22 ئەگەر پاش تەلاقدانی ژنەکەی بە یەک تەلاق دەرکەوت دووجیان بووە ئایا مێردەکەی دەتوانێت بیگێڕێتەوە لای خۆی؟ بەڵێ بەر لە دانانی سکەکەی دەتوانێت ژنەکە ڕازی بێت یان ڕازی نەبێت، بەڵام پاش دانانی سکەکەی بۆی نییە بگێڕێتەوە مەگەر بە نیکاحێکی تازە و مارەیی و ئامادەبوونی وەلی و شایەت. 23 ئەگەر ژنێکی دووجیان کۆرپەلەیەکی وای لەبار چوو بەرەو دروستبوون و دەرکەوتنی ئەندامەکانی دەچوو ئەوە بە زەیسان دادەندرێت، خۆ ئەگەر نیشانەی دروستبوون تەخەلوقی لێ دەرنەکەوتبوو خوێنی هەبوو بە مستەحازە دادەندرێت. 24 ژنێکی دووجیان زۆر ناڕەحەت و قەڵسا بە سکەکەی ئاخۆ دەتوانێت لەباری ببات؟ بەڵێ لە تەمەنی 40 ڕۆژی سکەکەیدا دەتوانێت، هەروەها پاش ئەوەیش ئەگەر پزیشکەکان بڵێن بەمانەوەی ئەو کەسە دایکەکەی تیا دەچێ یان زیان بە جەستەی دەگەێنێت. 25 بۆ لە ناوبردنی سکێکی تەمەن 4 مانگ دەبێت کۆیلەیەک ئازاد بکات، ئەنجا ئەگەر دەست نەکەوت 2 مانگ بە دوای یەکەوە ڕۆژوو فەرز کراوە. 26 ژنێکی دووجیان بۆ ماوەی 1 مانگ ئاوێک لە فەرجەوە دێت، ئەو ئاوە پاکە واتە جل و بەرگ و جەستا پیس ناکات، بەڵام دەست نوێژ دەشکێنێ. 27 ژنێک لە تەمەنی مانگونیوەکی سکیدا کۆرپەلەیەکی خست، پاشان پزیشک دەستکاری کرد و منداڵدانی بۆ شۆری، ئینجا بۆ ماوەی 11 ڕۆژ خوێن هات، ئەمیش لەو ماوەیەدا دەستی لە نوێژەکانی هەڵگرت. ئایا چی بکات؟ پێویستە هەموو نوێژەکانی قەزا بکاتەوە چونکە زانەکان ئەو خوێنە بە خوێنی نەزیف دادەنێن و دەڵێن ئەگەر تەمەنی ئەو کۆرپەلەیە لە 81 ڕۆژ کەمتر بوو ئەوە هەر خوێنێک پاش ئەو بێت خوێنی نەزیفە واتە حەیز نییە، کەوا بوو نوێژەکانیشی بکات، خۆ ئەگەر تەمەنی سکەکەی زۆرتر بوو لە 81 ڕۆژ هەر خوێنی بێت بە خوێنی زەیسانی دادەندرێت، واتە دەبێت تا نەمانی خوێنەکە یان تا 40 ڕۆژ نوێژ نەکات، ئەوسا خۆی دەشۆرێ و نوێژ دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 8 لاپەڕاز 32 پرس و ڕاوێژ لەسەر ئەحکامی ژنانی زەیسان. وەڵام خوێنی زەیسانی خوێنەکە لە منداڵدان بەردەبێتە خوارەوە بەهۆی منداڵ بوونەوە، جا لەگەڵ منداڵەکە بێت یان دوای ئەو یان 2-3 ڕۆژ بەر لە دایک بوون. یەکەم ژنانی زەیسان 3 حاڵەتیان بۆ هەیە. ئەلیف پاش 40 ڕۆژ بە یەکجارەکی وشک دەبێ و ناگەڕێتەوە، جارکە خوێنەکە وشک بوو ژنەکە دەچێ خۆی دەشۆرێ و نوێژ دەکات. با بەر لە تەواوبوونی 40 ڕۆژەکە وشک دەبێ، پاشان پێش تەواوبوونی 40 ڕۆژەکە پەیدا دەبێتەوە. لە حاڵەتی ئاوادا هەر کە وشک بوو نەما خۆی دەشۆرێ و نوێژ و خواپەرستی خۆی دەکا. هۆگەر سەری هەڵدایەوە دەبێت نیفاس و زەیسانی و دەست لە نوێژ و ڕۆژووی هەڵدەگرێ. جیم تا 40 ڕۆژ تەواو دەکات بەردەوام خوێنی هەیە، لەم حاڵەتەدا واز لە نوێژ و جۆرە خواپەرستیەکانی تر دەهێنێ، تا کۆتایی هات و پاکەوە بوو دەست دەکاتەوە بە نوێژ و ڕۆژووی خۆی. 40 ڕۆژ تێدەپەڕێ، ئەمەیش 2 حاڵەتی بۆ هەیە. ئەلیف ئەگەر لەگەڵ کاتی حەیزیدا یەکیان گرت ئەوە حەیزە. با ئەگەر لە کاتی حەیزدا یەکیان نەگرت ئەوە پاش 40 ڕۆژ خۆی دەشۆرێ و نوێژ و ڕۆژ ئەنجام دەدات. دووەم 2 ڕۆژ یان 3 ڕۆژ بەر لە دایکبوونی منداڵەکە خوێنی دیت، ئەوە زەیسانیە و دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵدەگرێت. سێم
ئەگەر ژانی لەگەڵ نەبوو ئەو خوێنە بە خوێنی فاسی دادەندرێ و ژنەکەش دەبێ نوێژ و ڕۆژی خۆی ئەنجام بدات. چوارەم، ژنی سەیسان هەرکە خوێنی نەما دەبێ خۆی بشۆرێت. پێنجەم، ژنێک بە نەشتەرگەری منداڵیان لێ دەرهێنا پاشان خوێنی هەبوو ئەوە بە زەیسان دادەندرێ، خۆ ئەگەر خوێنی نەبوو نوێژ و ڕۆژووی خۆی دەگرێ. شەشەم، ژنێک کۆرپەلەیەکی خست ئەگەر دەست و پێ و ئەندامەکانی تری جودا ببوونەوە دیارە هەر خوێنێک ببێتە دەر بە خوێنی نیفاس دادەندرێ. ئەگەر وانە بوو خوێنی ئیستیحاضەیە و دەبێ بۆ هەموو نوێژێک دەست نوێژ بگرێ و خۆی ببەستێ و نوێژ و ڕۆژوو بگرێ. ئەو ڕۆژانە دەبێ لەگەڵ سووری مانگەیدا یەک دەگرنەوە. هەفتەم، کۆرپەلا تەمەنی گەیشتە 90 ڕۆژ زیاتر وایە لەو تەمەنەدا گیانی بەبەردا دەکرێ. هەشتەم، ئەگەر ژنێک پارچە گۆشتێک یان پارەیەکی لێداکەوت واتە نیشانەی دروستبوونی مرۆڤی تێدا دیار نەبوو خوێنیشی هەبوو ئەو خوێنە بە خوێنی فاسی دادەندرێت و دەبێ بۆ هەموو نوێژێک دەست نوێژ بگرێتەوە و خۆی شەتەک بدا تا خوێنەکە نێتە دەر و پیسی بکات. نۆیەم، ئایا ژن لە کاتی زەیسانیدا تەلاق دەدرێ؟ زانەکان دەڵێن وەکو ژنی حەیزدار وایە واتە تەلاقەکەی بیدعەیە و هەندێ لە زانایانیش دەڵێن تەلاقی ناکەوێ ئەگەرچی جەماوەری زانایان دەیخەن. دەیەم، شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ سنوورێک نییە بۆ لای خواروی پاکبوونەوەی ژنان کەوابوو ئەگەر دوای 10 ڕۆژ لە منداڵبوون یان کەمتر یان زیاتر پاکەوە بوو دەبێ خۆی بشۆرێ و خواپەرستی خۆی بکات. یازدەم، بەر لە 40 ڕۆژ زەیسانی پاکەوە بوو پاشان خوێن هاتەوە ئەویش بە ڕۆژوو بوو دەبێت لەو ڕۆژانەدا خوێنەکە پەیدا بۆتەوە دەست لە نوێژ و ڕۆژوو هەڵگرێت چونکە بە خوێنی نیفاس دادەندرێت تا پاک دەبێتەوە یان 40 ڕۆژەکە تەواو دەبێت. دوازدەم، ئایا ژنی زەیسان دەتوانێت قورئان بخوێنێ؟ قسەی ڕاست ئەوەیە کە دەتوانێت تا لە پاداشتی گەورەی قورئان خوێندن و بەجێهێنانی ئەحکامەکانی تری ئیسلام بێبەش نەبێ. سێزدەم، ئەو خوێنە لێڵ و زەردە لە ماوەی زەیسانیدا بە درێژایی 40 ڕۆژ دێتە دەر بە نیفاس دادەندرێ و پاش 40 ڕۆژیش ئەگەر بە خوێنێکی ئاسایی دادەندرا و بەیناوبەین نەدەبڕا هەر خوێنی زەیسانیە ئەگینا خوێنی ئیستیحاضەیە. چواردەم، ژنێک پاش 10 ڕۆژ لە پاکبوونەوەی لە زەیسانی چەند لۆپێکی خوێنی دیت ئەگەر ئەو ڕۆژانە هاوکات نەبوون لەگەڵ سووری مانگانەدا خوێنەکە بە فاسی دادەندرێ واتە دەبێت درێژە بە نوێژ و ڕۆژی خۆی بدات. ئەگەر لەو ڕۆژانشدا دەستی لە نوێژ هەڵگرت بێت و دەبێ قەزای بکاتەوە. پازدەم، دوای 40 ڕۆژ لە منداڵبوون خوێنەکەی گۆڕا ئایا نوێژ و ڕۆژوو بگرێ؟ بەڵێ، ژنی زەیسان ئەگەر لە سەروی 40 ڕۆژەوە خوێنی دیت و نەگۆڕا بوو جاگەر هاوکات بوو لەگەڵ ماوەی سوڕانەوەی خوێنیدا بە حەیز دادەندرێ خۆگەر هاوکات نەبوو لەگەڵیا دەبێ خۆی بشۆرێ و نوێژ بکاو ڕۆژوو بگرێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی نۆیەم، لاپەڕا 35 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و جلوبەرگ و حیجاب. وەڵام، یەکەم، باڵاپۆشی بەو جلوبەرگە دەڵێن کە تەواوی جەستە دادەپۆشێ دیارە دەم و چاو و هەموو خشل و زەمبەرێک دەگرێتەوە واتە دەبێ ژنان لە ئاس خەڵکانی نامەحرەم دەم و چاو و هەموو شتێکی زینەت و سەرنجڕاکێشانیان داپۆشن و خۆیان دەرنەخەن بۆیان. دووەم، خۆ دەرخستن تەبەڕۆج بەوە دەڵێن کە ژنان خشل و زەنبەر و جوانیەکانیان دەربخەن بۆ پیاوانی نامەحرەم. سێم، خۆ دەرخستن بە چەند شتێک دەبێ. ئەلیف، داماڵینی حیجاب و خۆ دەرخستن لە بەردەم پیاوانی نامەحرەمدا. بە، هەندێ لەو زینەت و جوانیانەی دەربخا بۆ پیاوان کە ڕێگەر نەدراوە بە دەرخستنی. جیم، پێکوتان بە زەویدا بۆ ئەوەی خرخاڵ و بازن و پاوانەکانیان تەقەی بێت ویان بەلار و لەنجە بچێتە بەڕێوە. دال، بەناز و نووزەوە قسە بکات. ها، تێکەڵ لەگەڵ پیاوان بە هەر جۆرێک ناپەسند و ناشەرعی بێت وەکو تەوقەگرتن و پاڵەپەستۆ. چوارەم، ئەو فەرمودەی کە دەڵێ هەرکە کچەکان باڵغ بوون دەم و چاو و دەستیان نەبێ نابێ شتێکی تریان ببیندرێ لوزنەی دائیما دەڵێ لاوازە. پێنجەم، ئەوی ڕێبەژنان دەدا دەری بخەن بۆ مەحرەمیان دەم و چاو و هەردوو دەستە خرخاڵ و گوارە و بازن و ملوانکە و سەر و هەردوو پێیانە. شەشەم، نابێ ژنان لە بازاردا دەست و باسکیان دەربخەن
چونکە فیتنەخێزە و سەرنج ڕاکێشە بەتایبەت کە پەنجەکانی پڕ بن لە ئەنگوستیلە و باڵەکانی لە بازن. حەفتەم خۆ دەرخستن لای خزمەتگوزار خادم حرامە و نابێ پێکەوەیش بەتەنها دابنیشن. هەشتم ڕوخسار دەرخستن لای نابینا و کوێر هیچ قەیدی نییە. نۆیەم چاوڕەشکردن بە کل و جوانکردنی ڕوخسار و دەرخستنی بۆ خەڵکانی نامەحرەم حرامە. دەیەم ئەو ژنانەی لە سکوزا نیشتونەتەوە دەتوانن ڕوخساریان لای نامەحرەم دەربخەن، خواگەر دەری نەخەن و خۆیان بپارێزن باشترە. یازدەیەم ژنی مسلمان دەتوانێت لای ژنی کافر و خوانەناز لای سەروی ناوچی و لای خواروی ئەژنۆی دەربخات، بەڵام نێوان ئەژنۆ و ناوەک بۆ هەموو ژنێکی مسلمان و نامسلمانیش عەورەتە ئەگەرچی خزمی زۆر نزیکیشی بێ. دوازدە کارەکەر دەبێ لای گەورەکەیدا نەخۆی دەربخات و نەخشل و زەنبەری و نابێ هەردوو پێکەوە لە شوێنێکی چۆڵدا خەڵوەت بکەن. سێزدەیەم جلوبەرگی تەسک بۆ ژنان جگال لە ناشەرعیەتەکەی ئاسەوار گەلێکی خراپیشی لێ دەکەوێتەوە. پێست تووشی حەساسیەت دەبێ، گوشار دەکەوێتە سەر گەدە و ڕیخۆڵە و ئەندامەکانی ناوەوە، نەزۆچی لێ دەکەوێتەوە، گوشار دەکەوێتە سەر دەمار و ڕەنگەکان، ئینجا بەو هێوە خوێنیش بەرز دەبێتەوە، لەوەی شەوە ڕۆیشتنیش لاواز دەکات. چواردە پێویستە عەبا ئەم مەرجانەی تێدا بێت. ئەلیف ئەوەندە ئەستور بێت تا ژێرەکەی دەرنەکەوێ و نەیشڵکێ بە جەستەدا. بە پان و پۆڕ بێ تەواوی جەستەدا پۆشێ. جیم تەنها لە پێشەوە کراوە بێ و کۆتایی قۆڵەکانی تەسک بێ. دال پارچەیەکی سەرنجڕاکێش نەبێ، واتە نیشانە و وێنە و نووسینێکی وای پێوە نەبێ ببێتە مای سەرنجڕاکێشان. ها لە جل و بەرگی ژنانی کافر و بەدکار نەکات، واو بیدات بەسەریان نەک تەنها قۆڵی پێوە بکات. پازدە ژنان دەتوانن پەرچەیەک بەکار بهێنن ڕوخساریان جگەل لە هەردوو چاو یان یەکێشیان داپۆشن. بنباز دەڵێ ئەو جۆرە ژنانە دەبنە محەجەبەی شەرعی کە هیچ شتێک لە جوانی خۆیان دەرنەخەن، دیارە هەر وڵاتەی باو و عادەتێکی تایبەتی خۆی هەیە بۆ بەکارهێنانی عەبا، بەڵام هەر دەبێ ئەو مەرجانەی سەرەوەی تێدا بێ. شازدە ئیبن عوثەیمین و ئیبن فەوزان دەڵێن نابێ نیقاب وابێت دەموچاوی تێدا دەرکەوێ، واتە دەرکەوتنی کوڵم و پێڵ و برۆ و سەرتر و خوارتر دروست نییە چونکە سەرنج ڕاکێشە. حەفدە ئیبن جبرین دەڵێ نیقابێک لوت و برۆ و کوڵمی تیا دیار بێت دروست نییە، بۆیە دەبێ بە شێوەیەک بێت هیچ شتێک لە ژێرەوەی دەرنەکەوێ. هەژدە ژنان هەر ڕەنگێک هەڵبژێرن بۆ حیجاب لەگەڵ ڕەچاوکردنی مەرجەکانیدا دروستە. نۆزدە هەر نێرینەیە کە جێگەی گومان بێت ئەگەر مرد منداڵیش بێت دەبێ ژنان خۆیانی لێدا پۆشن. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرموێ هەر ژنێک بەدەر لە ماڵی مێردیدا جلوبەرگەکەی خۆی دابنێ لە بەریادای ماڵێ ئەوە بێگومان پەردەی نێوان خۆی و خودای ئەتک کردووە. مەبەستم فەرمودەیە ئەوەیە کە نابێ ژنان زۆر بە ئاسانی لە ملاو لەولا جلوبەرجان داماڵن و عەورەتیان ببیندێ تا ناو شۆرەتی بەدکردداری بکەوێتە دوایان. بەڵام لە شوێنێکی ئەمن و ئاسایشدا داماڵینی جلوبەرگ بۆ خۆگۆڕین یان بۆ فێنکی یان بۆ هەر مەبەستێکی تری شەرعی قەیدی نییە. بیستەم لە پێکردنی گۆرەوی ناسک و تەنک بۆ داپۆشینی پێ دروست نییە. 21 سەرپۆشی ناسک و تەنک سەردانە پۆشێ دروست نییە. 22 لە پێکردنی پانتۆڵ بۆ ژنان دروست نییە چونکە بۆتە باو و عادەت پیاوان لە پێی دەکەن. پێغەمبەریش صلی الله علیه وسلم نەفرینی کردووە لەو ژنانەی کە خۆیان دەشوبهێنن بە پیاوان. 23 نابێ ژنان جلوبەرگێ لەبەر بکەن کە وێنەی ئینسان و ئاژەڵی پێوە بێ. 24 نابێ ژنان جلوبەرگێ لەبەر بکەن عەورەتیان دانەپۆشێ کورد بێت یان تەنک. 25 ئەو جلوبەرگانەی تایبەتن بە ژنانی کافر و بەدڕەوشتەوە نابێ ژنانی ئیماندار لەبەری بکەن. 26 نابێ ژنان لە جلوبەرگەکانیاندا کوون هەبێ و لەوێوە لاق و قاچ و قۆڵیان و دەرکەوێ. 27 نابێ ژنان کاتێ دەردەچن عەباکەیان لەسەر شانکەن وەکو پیاوان بەڵکو دەبێ بیدەن بەسەریاندا. 28 ژنان و کتانی قوتابی نابێ لە هیچ بۆنەیەکدا جلوبەرگی تەسک و تروسک لەبەر بکەن چونکە دەبێتە مای وروژانی هەوا و هەوەسی گەنج و لاوەکان. 29 نابێ ژنان دەست و باڵیان بۆ خەڵکانی نامەحرەم دەربخەن. شێخ ئیبن جبرین دەڵێ نابێ ژنان لە لای خەڵکانی نامەحرەم دەم و چاو و ڕوخساریان
دەربخەن. 31 دەرخستنی دەم و چاو و دەست و پێ لای خەڵکانی نامەحرەم حرامە. 32 پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ حاڵەتی شیا و لایەق بە ژنانەوە ئەوەیە هەمیشە لە ماڵەوە بن و تا زەرورەت ڕوونەدا دەرنەچن، چونکە هەرکە دەرچوون شەیتان تەماحیان دێدەکا و چەواشەیان دەکا و خەڵکانیش پێیان چەواشە دەبێ مەگەر کەسێک خوددا بە بەزەی خۆی ڕەحمی پێ بکات، بەڵێ حەقە ژنان تا پێویست نەبێ لە ماڵ نەچنە دەر، ئەویش بە ئەو پەڕی خۆدا پۆشین و لەبەرکردنی جلوبەرگی باڵاپۆش و بەکارنهێنانی بۆنی خۆش بە تایبەت لە بازار و شوێنە قەرباڵغەکاندا. 33 پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ دوو دەستە هەنە جەهەنەمین و نەمدیتون واتە دوایی پەیدا دەبن. دەستەی دووەم کامەبەستی ئێمەیە لەم جێگایەدا ژنگەلێکن پۆشتن و ڕوتن جلوبەرگێکی ناسک و تەنچیان لەبەردایە بەلار و لەنجە دەچن پێڵاوی پاژنە بەرز لە پێ دەکەن قژی سەریان لە دواوە بەرز بۆتەوە دەڵێی دووجی حوشترە واتە قژیان کۆ دەکەنەوە لە پشت سەریانەوە دەیبەسن و سەریانی پێگەورە دەکەن. دیارە ئەمەیش کارێکی حرامە و نابێ ژنان بیکەن. 34 نابێ ژنان لە لای خەڵکانی نامەحرەمدا ناوقەدیان شەتەک بدەن و بەژن و باڵان باریک نیشان بدەن، چونکە بەوە قەبارێک کڵۆک و سمتیان دەردەکەوێ و دیارە ئەوەیش حرامە. 35 نابێ ئەو جلوبەرگەی لەبەر دەکرێت نووسینێکی پێوە بێت نەزاندرێت چییە، چونکە گەلێ جار شت دەنووسرێت بە ئینگلیزی یان فەڕەنسی ماناکەشی قێزەون و خراپە. 36 شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ هەر جلوبەرگێک یان هەر فەروەیەک لە پێستی ئەو حیوانانە دروست بکرێت کە بە دەباغ پاک دەبێتەوە لەبەرکردنی حەڵاڵە کەوابوو ئەگەر پێستی سەگ و بەراز بوو نابێ لەبەر بکرێن، چونکە ڕای زۆربەی زانایان لەسەر ئەوەیە کە پێستی ئەو دوانە دەباغی نایەت. 37 مەلاوانگەی ژنان ئەگەر شوێنێکی شیا و گونجا و تایبەت بە ژنان و ئامادەکرا بوو بۆ مەلەکردن تێیدا دەبێ هەرگیز نێوان ئەژنۆ و ناوچیان ڕوود نەکەن و بە شتێکی قایم و مەحکەم ئەو نێوانە داپۆشن. 38 لەبەرکردنی ئەو جلوبەرگە کات ئاەتێکی قورئانی لەسەر نووسرابێ یان شەهادەتەین قەیدی نییە، بەڵام دەبێت ڕێزی لێ بگیرێ و پێوەی نەخەوێ و نەچێتە دەستشۆیی و لەسەریشی دانەنیشێ. 39 زێدەڕۆیی لە جلوبەرگدا و سەرفکردنی پارە و پولێکی زۆر بۆی لە ئیسلامدا کارێکی ناپەسەندە، بۆیە پێویستە کە زیاتر ژنانی ئیماندار لەخوا بترسن و میانە ڕەو بن لە جلوبەرگدا، چونکە ئەو ماڵ و سامانە لە ڕۆژی قیامەتدا پرسیار و وەڵامی لەسرە چۆنت پەیدا کرد و چۆنت سەرف کرد. 40 هەندێک کەس دەڵێن ژنی خاوەن شەڕەف کەی پێویست بە حیجاب هەیە، بێگومانەوە قسە و پووەچوونێکی ناڕەوایە و لەگەڵ قورئان و فەرمودەکان و عەقڵ و سروشتی مرۆڤدا دژدەوەستێ، چونکە بێشک کە هەموو ژنێشی متەبەڕیجە و خۆ دەرخەر پیاوان تەماحی لێ دەکەن و تووشی ئازار دەبێ و بەدەستیانەوە. ئەگەرچی خاوەن حیفەتیش بێت دووریش نییە شەیطان لە خشتەی بەرێ دڵنیاش بن ژن ئەگەر شەریفیش بێت بە حیجاب شەرافەتەکەی زیاد دەبێ. 41 خۆ دەرخستن تەنانەتی لە وڵاتە کافرەکانیشدا ڕەوان نییە، بەڵکو دەبێت لە هەر شوێنێکیدا بن لە پیاوانی نامەحرەم خۆدا پۆشن ئەگەرچی ئەو پیاوانە خوانەناسیش بن. 42 لەبەرکردنی جلوبەرگی تەسک و تروسک و ناسک و باریک ناڕەوایە و دروست نییە، چونکە بەرەنجام دەبێتە باو و ئولفەی پێوە دەگیردرێ و جلوبەرجی قایم و شەرعی دەخرێتە ئەولاوە. ئاگادارکردنەوەیەک هۆی سەرەکی بۆ لەبەرکردنی جلوبەرجی تەسک و تروسک و ناسک و باریک خۆ دەرخستن دەگەڕێتەوە بۆ ئەو خاڵانەی خوارەوە. یەکەم لاوازی ئیمان و بێترسی لە خودای گەورە و بەدەسەڵات، چونکە ژن کە سزا و تۆڵەی خودای لەبیر بردەوە بێشک هەرچی دڵی بیخوازێ دەیکا و هەوڵی بۆ دەدا، چونکە شەیطان لەو ڕێگەیەوە زاڵ دەبێ بەسەریا و بۆ خۆیشی دڵنەرم و دڵناسکە و دوای ئارەزوەکانی نەفسی دەکەوێ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ جەهەنەمم دی دەبینم زۆرینەی خەڵکەکەی ژنانن. دووەم پەروەردەی فاسید و تێکچوو، بێسۆ هەر خێزانێک گرنگی بە پەروەردەکردنی نەدرێ و بشگوێ بخرێت ڕێگەی گومڕایی و هەڵە دەگرێ و سەر لێ شێواو دەبێ، چونکە منداڵان بە تایبەتی کچەلاوەکان چاو لە ماڵەوەیان دەکەن، ئەگەر دیتیان دایکیان متەبەڕیجە و ڕوتە ئەوە ئەوانیش خۆیان ڕوود دەکەنەوە. سێم میدیاکان ئاشکرا لەگەڵ زۆربوونی هۆکارەکانی ڕاگەیاندن دوژمنانی ئەخلاق و ڕەوشتیش گرنجێکی ئەجگار زۆریان داوە بە ڕووخاندنی ئەخلاق و قیم
بە تایبەتی بۆ دەرهێنانی ئەو مرواریە داپۆشرا و فرێدانی بۆ ناو گەنگاوەکانی بێڕەوشتی و سروژنزمی. چوارەم لاساییکردنەوە. بەڵێ لەم سەردەمەدا خۆمان تێیدا دەژین. هۆکاری سەر لێ شێواوی چەواشەکردن و لە خشتەبردننی ژنان زۆر بووە. بە شێوەیەک زۆرێکی زۆرینە ژنانی بە کوێرانە لاسایی دەکەنەوە و جێگە پێیان هەڵدەگرن و خۆ دەشوبهێنن بە ژنانی خۆراواوە کە هەموو ئاواتێکیان خۆ دەرخستنە. بێگوێدان بەباری ئەخلاق و ڕەوشبەرزی دەبینین سەدمەخابن ژنێکی مسلمان و خاوەنیمان ڕێک بەڕێک هەنگاو بە هەنگاو جێگەپەی ژنانی خۆراوە هەڵدەگرێ و شوێنی ئەخلاق نزمی ڕووخاوی ئەوان دەکەوێت. پێنجەم هاوڕێی خراپ و فاسید. دەتوانین بڵین لە هۆکارەکانی تر خراپتر و زیان بەخشترە لە کۆنەوە گوتراوە ئەساحیب ساحیب. هەرچی ئەخلاق و قیەمی چاک هەیە لە مرۆڤدا هاوڕێی خراپ و بەدکردار لەگەڵ خۆی دەیبات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی دەیەم لاپەڕا 44 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و نوێشکردن. وەڵام یەکەم شێخ بن باس ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ هیچ جوداوازیەک لە نێوان نوێژی ژن و پیاودا نییە و ئەو جیاوازیەش کە هەندێک لە زاناکان باسی دەکەن هیچ بەڵگەیەکی لەسەر نییە و ئەو فەرمودەی وەصەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی گشتگیرە و ژن و پیاو تێیدا یەکسانە. سنەت ئەوەیە ژنان وەکو پیاوان نوێژ بکەن و لە ڕوکوع و سوجدە و خوێندندا وەکو یەکن. دووەم ئەگەر نوێژی کرد و هەندێک لە عەوڕەتی بەدەرەوە بوو وەکو لاق و پێی و سەر و تا دوایی ئەو نوێژەی نادروستە. سێەم ژنان دەبێت لە نوێژدا تەواوی جەستەیان داپۆشن دەم و چاو و دەستیان نەبێ. خۆگە پیاوێکی نامەحرەم لەوێ ئامادە بوو دەبێ ئەوانیش داپۆشرێن. چوارەم لەو جێگانەدا سنەتە دەنگ بەرزکردنەوە لە نوێژدا بۆ پیاوان بە سنەت و فەرزەوە بۆ ژنانیش سنەتە مەگەر نامەحرەم لەوێ بێ و بە دەنگەکەی لە خشتە بچێت یان مەگەر سەر لە خەڵکی تر تێک بچێت بەهۆی دەنگ بەرزکردنەوەی ئەو. پێنجەم لەبەرکردنی ئەو جلوبەرگەی وێنە و خاچی پێوەیە حرامە. ئەگەر بەو جلوبەرگەوە نوێژکرا نوێژەکە دروستە بەڵام گوناهبار دەبێ. شەشەم ئەگەر لە نوێژدا پژمی دەتوانێت بە هێواشی و نهێنی لە دڵا ئەلحەمدولیلا بکات. هەفتەم ئاماژە لە نوێژدا تۆ لە نوێژدایت کەسێک پرسیارێکت لێ دەکات تۆش بەسەر یان بەدەست ئاماژەی بۆ دەکەیت و بەوە تێدەگەێنیت قەیدی نییە. هەشتەم شێخ بن باس ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ جم و جۆڵی زۆر نوێژ بەتاڵ دەکاتەوە بۆی ئەگەر کەسێک وای زانی زۆر جوڵاوەتەوە دەبێ نوێژەکەی بکاتەوە. بەڵام دیاریکردنی جم و جۆڵ بە 3 جار بۆ بەتاڵکردنەوەی نوێژ قسەیەکی لاوازە و بەڵگەیەکی لەسەر نییە. نۆیەم پێویستە لەو جێگانەی لە کاتی نوێژدا بە تایبەت دوورکەوینەوە کە دڵمان ڕادەکێشێ و سەرقاڵمان دەکات لە نوێژەکە بۆیە دەبێ هەر جێگایە گوێنەی تیا هەڵواسترا بە یان شتێکی سەرنجڕاکێشی تێدا بێت دەبێ لێی دوورکەوینەوە. دەیەم لا کاتی سوژدەدا سنەتە ژن و پیاو هەردوو ئانیشکیان لە زەوی بەرز بکەنەوە هێز بخەنە سەر هەردوو بلەپی دەستیان. یازدەیەم ئەگەر کەسێک لە نوێژدا خوێنی لوتی بەربوو ئەگەر خوێنەکە کەم بوو دەتوانێت بە شتێک بیسڕێ و بەردەوام بێت لەسەر نوێژەکەی خۆگەر زۆر بوو دەبێت نوێژەکەی ببڕێ و خۆی خاوێن پاک بکاتەوە پاشان لە سەرەتاوە تێ هەڵشێتەوە. دوازدە ئەگەر کەسێک لە نوێژدا بوو زەنگی دەرگا لێدرا ئەو ئەگەر ئەو نوێژە نوێژی سنەت بوو دەتوانێت بیبڕێ و بچێ بزانی کێیە خۆگەر نوێژی فەرز بوو نابێ پەلە بکات مەگەر زۆر زەرور و پێویست بێت واتە ئەگەر بەدەمیەوە نەچێت کارەکەی لەدەست بچێت خواگەر بە چەپڵە و تەسفیق ئاگادار بوو قەیدی نییە ئەگەر چی نوێژ خوێنەکە ژنیش بێت. سێزدە ئەگەر ژنێکی دووجیان تووشی میزە چرکێ هات پێویستە بۆ هەموو نوێژێک وەکو خاوەن ئیستیحازە دەست نوێژ بگرێ و بە لۆکە و تون خۆی شەتەک بدا و نوێژەکانی بکات. چواردە ئەگەر لە دەشت و چۆڵاییەکا بوو نەیدەزانی ڕووگەل لەکوێیە ئینجا پاش هەوڵێکی زۆر بۆی دۆزیە و جیهەتێکی هەڵبژار بۆ ڕووگە و ڕووی تێکرد جا بۆ دوایی دەرکەوت قیبلە نەبووە ئەوە نوێژەکەی دروستە و قەزای ناوێ خۆگەر لە ماڵەوە بوو دەبێ قەزای بکاتەوە. پازدە دزی نوێژ لە هەموو دزیە خراپترە
دزی نوێژ ئەو کەسێک کە مافی نوێژ نەپارێزێ واتە ئەندازەی مانەوەی نێوان ڕکوع و سجدە و تا دوای ڕەچاو نەکات لەبەر ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی خراپترین دز ئەو دزەیە کە دزی لە نوێژەکەی دەکات. 16 ئەگەر لە نوێژدا باوێشکی بۆ هات دەبێ هەوڵدا نەهێڵێ چونکە شەیطان لەوێوە خۆی دەکاتە ژوورەوە مەبەست ئەوەیە لەو کاتەدا دەست بگرە بەدەمتەوە و مەهێڵە بێت. 17 ئەگەر لە ناو فڕۆکەدا بوو جلوبەرگەکەی نوێژی نەبوو ترسی ئەوەشی هەبوو تا دەگاتە جێ و خۆی خاوێن دەکات کاتی نوێژەکە لەدەست دەچوو لە حاڵەتی وا دەتوانێ بەو جلوبەرگەوە نوێژ بکات. 18 ئەگەر لە ناو فڕۆکەدا بوو کاتی نوێژ هات و فڕۆکە هەر لە ڕۆیشتندا بوو لەوانەشە بەر لە نیشتنەوەی نوێژەکەی لە کیس بچێت دەبێت چەندە بۆی دەکرێت ڕووی بکاتە ڕووگە و نوێژەکەی ئەنجام بدات. 19 ئەگەر دەیزانی بەر لە ڕۆیشتنی کاتی نوێژەکەی فڕۆکەکە لە جێگاک دەنیشێتەوە و دەتوانێت نوێژەکەی بکات یان ئەو نوێژە لەگەڵ نوێژی تردا کۆ دەکرێتەوە وەکو نیوەڕۆ لەگەڵ عەسر و مەغریب لەگەڵ ئیشا و فریای کردنیان دەکەوت بەر لە نەمانی کاتی نوێژی دووەم ئەوە وەکو زانان دڵن لە ناو فڕۆکەکەدا چۆن بووی دەلوێ بیکات. 20 ژنان لە کاتی نوێژدا دەتوانن منداڵ بە کۆڵ یان بە باوەش هەڵبگرن بە مەرجێ پاک و خاوێن بێت پێویست بە هەڵگرتن بکات واتە ئەگەر هەڵی نەگردرێ بیکاتە هەرا و کێشە و نوێژەکەی لێ تێک بدات. 21 شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر ژنێک مێردەکەی نوێژ نەکەر بوو دروست نییە لە لای بمێنێتەوە ئەگەرچی منداڵیشی لێی ببێ و نابێ ڕێبدات سەرجەیی لەگەڵ بکات چونکە نوێژ نەکەر بە پێی ڕاولۆچوونی هەندێ لە هاوڵان و پاشینان با کافر دادەندرێت. 22 ئەگەر ژنێک لە حەرەمی کابەدا خەریکی نوێژ بوو منداڵەکەی دیار نەما ئایا دەتوانێت نوێژەکەی ببڕێ و بە دوایدا بچێت؟ بەڵێ حەقە بەر لەوەی دەست بکات بە نوێژ هەوڵداد منداڵەکەی دامرکێنێ بۆ ئەوە ون نەبێ جاگەر پاش ئەو هەوڵانە ون بوو دەتوانێت نوێژەکەی ببڕێ و دوای بکەوێ. 23 لە کاتی نوێژی نیوەڕۆدا خوێندکارێک دەچێتە ژووری تاقیکردنەوە تاقیکردنەوەکەشان دوو کاژمێر دەخایەنێ دەبێت چی بکات لەبارەی نوێژەکانیەوە ئەگەر دەرفەتە بوو لەو ماوەیەدا نوێژەکەی بکات هەوڵداد بیکات ئەگینا لەگەڵ عەسری کۆی بکاتەوە. 24 ئەگەر ژنێکی نەخۆش بیەوێ نوێژ بکات لە کاتی سوژدەدا پێویست دەکات پشتیەک یان هەر شتێکی لە بەردەمیا دابنێ و سوژدە لەسەر ببات نەخێر نابێ شتی وا بکات چونکە کاری وا لە سونەتدا نەهاتووە بەڵکو بە کەڕاهەتەوە نزیکە بەڵکو هەر ئەوەندە پێویستە کە لە کاتی سوژدەدا پتر لە ڕووکۆ بچەمێتەوە. 25 دواخستنی نوێژ بەهۆی نەخۆشیەوە دروست نییە بەڵکو هەر کات نوێژ بوو دەبێت چۆن دەتوانێت خێرا بیکات بەڕاوەستانەوە بەدانیشتنەوە لەسەر تەنیشت لەسەر پشت. سەرەڕای ئەمەش دەتوانێت نیوەڕۆ و عەسر و شێوان و خەوتنان پێکەوە بە جەمع و تەخیر یان بە جەمع و تەقدیم ئەنجام بدات. 26 ئەگەر ژنێک کاتێ لە خەو هەستا خۆر کەوتو بوو ئایا دەتوانێت پێش نوێژە فەرزەکە سونەتەکەی بەیانی بکات؟ بەڵێ هەر کەسێک بەخەبەر نێت دوای خۆر هەڵاتن نەبێ دەتوانێت لە پێشەوە سونەتەکەی پێش بەیانی بکات ئینجا فەرزەکە بکات. 27 ئایا پیاو دەتوانێت ڕێ لە ژنەکەی بگرێ بچێت بۆ مزگەوت ئەگەر بە شێوەی شەرعی خۆی داپۆشێ بۆی نییە ڕێی لێ بگرێ. 28 ئایا ژنی حەیزدار دەتوانێت بچێتە ناو مزگەوتەوە؟ وەڵام هەر جێگایەک ئامادەکرابێ بۆ نوێژ ژنی زەیسان و حەیزدار بۆیان نییە بستنە ناوی و تێیدا بمێننەوە بەڵام بە شێوەی تێپەڕبوون قەیدی نییە. 29 چاونوقاندن لە نوێژدا مەکروهە بەڵکو خوو باوی ئاگرپەرستەکانە یان خووی یەهودا بۆیە بێ هیچ هۆکارێک نابێ. سی لاکردنەوە لە نوێژدا بەلای ڕاستدا یان بەلای چەپدا بەبێ هۆکاری پەسەند مەکروهە و حەقە نەکرێ. 31 ئەو چرکانەی لە نوێژدا پەیدا دەبن و لە چرکەی میز دەچن تا یەقینمان نەبێ میزە نەدەست نوێژ هەڵدەوەشێنێتەوە نە نوێژ بەتاڵ دەکاتەوە. 32 ئەگەر کەسێک لە نوێژەکەی داکەوتە گومانەوە ئاخۆ سوڕەتی فاتیحەی خوێندووە ئەو دوو دڵی و گومانە هیچ کاریگەری بۆ نوێژەکەی نابێ و قەی ناکات خۆ ئەگەر دووبارەی کردەوە سوژدەی سەهووی ناوێ. 33
ژنێک ڕۆژێک یان دوو ڕۆژ بەر لە منداڵ بوون خوێنی بەخۆیەوە دیت ئەوە حیسابی زەیسانی بۆ دەکرێ و نابێ نوێژکات خۆگەر ئێش و ئازاری هەبوو خوێنی نەبوو ئەوە دەبێ نوێژکات 34 ئەو هەوایای لە فەرجی ژنانەوە دەردەچێ ئەگەرچی دەنجیشی لێو بێت دەست نوێژ ناشکێنێ 35 ئەو تەڕاییە پاش دەست نوێژ لە فەرجی ژنانەوە دەردەچێ ڕێ لە قورئان خوێندن و نوێژە فەرزە سونەتەکان ناگرێ 36 نوێژکردن بە نیقابەوە مەکروهە چونکە پێویستە بەڕووتی تەوێڵ و لووت بخرێتە سەر زەوی 37 ئەگەر ژنێک بەهۆی ڕۆیشتنی بۆ نوێژی تەڕاویح هەندێک لە ئیشوکارەکانی ماڵەوەی بۆ نەدەکرا حەقا لە کاتی ئاوادا نەچێ چونکە ئیشوکاری ماڵەوە واجبە بەڵام ڕۆیشتن بۆ مزگەوت مباح و ڕێپێدراوە خۆ دیارە لەبەرکاری مباح دەست لە واجب هەڵناگیرێ 38 ئەگەر ژنێک لە کاتی سوژدە بردندا قژی بەردابیەوە و بەری سوژدەکەی لێگرت ئەوە ئەگەر لە کاتی سوژدەدا تەوێڵی ڕوود بێت باشترە 39 ئەگەر ژنێک لە نوێژدا ئاوێکی سپی لە فەرجێوە هاتە دەر بێگومان ئەو ئاوە پیسە واتە دەبێت دەست نوێژ بگرێتەوە و بە هەر جێگایەکی کەوتبێ دەبێ بیشۆرێت خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی 11 لاپەڕا 5 پرس و ڕاوێژ لەسەر نوێژگێڕانەوە وەڵام یەکەم ئەگەر ژنێکی زەیسانیان خاوەن حەیز بەر لە بانگی بەیانیە و پاکەوە بوو دەبێ نوێژەکانی شێوان و خەوتنانیش بکاتەوە دووەم ئەگەر ژنێک بەر لە مەغریب پاکەوە بوو دەبێ نوێژەکانی نیوەڕۆ و عەسریش بکاتەوە سێم ئەگەر ژنێک بەهۆی ئێش و ئازاری منداڵبوونەوە ڕۆژێ دوو ڕۆژ بێ توانا و بێ ئاگابوو لە نوێژەکانی و خوێنیشی نەبوو دەبێ قەزای نوێژەکانی بکاتەوە چونکە ئەو حاڵەتە نابێتە هۆکار بۆ نوێژ نەکردن ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەو چەند ڕۆژە خوێنی نەبووە تا بە زەیسان دابنرێ چوارەم ئەگەر ژنێک کاتژمێریەکی پاش نیوەڕۆ کەوتە بێ نوێژیەوە و هێمان نوێژی نیوەڕۆکەی نەکرد بوو ئایا حەقە نوێژەکەی نیوەڕۆ بکاتەوە بەڵێ پێویستە نوێژەکەی بکاتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی 12 لاپەڕا 51 پرس و ڕاوێژ لەسەر نوێژگەڕانەوە بە قەزا وەڵام یەکەم هەر نوێژێک لە کاتی خۆیدا نەکرا پێویستە بە شێوەی تەرتیب واتە یەک لە دوای یەک قەزا بکرێتەوە بۆ نمونە بەیانی نیوەڕۆ ئینجا عەسر و تا دوایی دووەم ئەو کەسەی لە دوای هەڵاتنی خۆر و نوێژی بەیانی دەکات شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرموێ ئەگەر بەدەست ئەنقەست و تەمەڵی بێت بەلای تەواوی زانایانەوە پێی کافر دەبێ بۆیە حرام و قەدەغێ کە مسلمان لە کاتی خۆیدا شەو نەخەوێ تا بتوانێ بەڕێک و پێچی لە کاتی خۆیدا نوێژەکانی ئەنجام بدات سێم شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرموێ هەر کەسێک دەست ئەنقەز نوێژ تەرک بکات ناتوانێ قەزای بکاتەوە بەڵکو دەبێت تەوبە بکات و پەشیمان بێتەوە و بڕیار بدات جارێکی تر کاری وا نەکات خۆگەر نوێژێکی لەبیر چوو یان لەبەر نەخۆشی بۆی نەکرا یان لە خەو خەبەری نەبووە دەبێ ئەوانە قەزا بکاتەوە چوارەم ئەگەر ژنێک لە حەیز پاکەوە بوو هێمان کاتیش ئەوەندەی مابوو خۆی بشۆرێ و نوێژەکەی بکات کەچی نەیکرد دەبێ ئەو نوێژە بەپەلا بکاتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی 13 لاپەڕا 52 پرس و ڕاوێژ لەسەر نوێژە سنەتەکان وەڵام یەکەم نوێژی چێشتەنگاو کە سەڵات الئیشراقیشی پێ دەڵێن دەبێت لە سەرەتای کاتەوە بکرێت زاناکان دەڵێن کە خۆر هەڵهات و بەرزەوە بوو گەرمی کرد چاگوایە لەو کاتەدا بکرێ و دوانەخرێ بۆ دواتر لای خواروی ئەو نوێژە دوور کاتە لای سەروشی دیاری نەکراوە شێخ بن باز ڕەحمەتی خوای لێ بێ دووەم سەڵات التەسابیح لیژنەی فتوای هەمیشەیی سعودیا دەڵێن ئەو فەرمودەی لەبارەی سەڵات التەسبیحەوە هاتووە سەحیح نییە شاذ و منکەڕ و مەتنن و پێچەوانەی گشت ئەو فەرمودانەی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاتون لەبارەی نوێژی سنەتەوە تەنانەتی شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ هیچ زانایەک بە مستحەبی نەزانیوە چونکە ئەو ڕیوایەتە ناڕاستە سێم ئەگەر بانگی بەیانی گوترا و هێمان نوێژی وەتری بۆ نەکرابوو
دەبێت چی بکات؟ شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەڵی گرێ بۆ کاتی چێشتەنگاو ئینجا کە خۆر بەرزۆ بیەوە بزانێ ئەگەر عادەتی وا بوو بێ سێر کات وەتری کرد بێ و ئێستا لەبەر نەخۆشی یان لەبەر خەبەر نەبوون و لە خەو بۆی نەکرابوو ئێستا 4 ڕکعات نوێژی چێشتەنگاو بکەو 2 سەلام بداتەوە خۆگەر عادەتی وا بوو 5 ڕکعاتی کردووە ئێستا 6 ڕکعات بکاو و 3 سەلام بداتەوە. 4 کەسێک نوێژێکی سونەتی دابەست یان لە ڕۆژێکی سونەتدا بە ڕۆژوو بوو دەتوانێت نوێژەکە ببڕێ و ڕۆژوەکەشتی بشکێنێ ئەگەرچی چاگوایە هەردوو تەواو بکات حەج و عومرە نەبێ ئەم دوانە کاتێ دەستی پێکردن هەر دەبێت تەواویان بکات ئەگەرچی سونەتیش بن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 14 لاپەڕا 53 پرس و ڕاوێژ لەسەر نوێژی تەوبە سەڵات و تەوبە. وەڵام لا پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەرگیراوە هەر بەندەیەک گوناحی بکات پاشان دەستنوێژێکی تێر و تەسەل بگرێ ئینجا 2 ڕکعات نوێژ بکە و داوای لێبوردن لە خوددا بکات خوددا لێی وەردەگرێ و تەوبەی قبول دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 15 لاپەڕا 53 پرس و ڕاوێژ لەسەر نوێژی سەڵات الاستیخارە. وەڵام یەکەم ئەم نوێژەیش وەکو نوێژە سونەتەکانی تر دەکرێ ئینجا پاش سڵاودانەوە ئەم دوعایە دەخوێنێ لە خوددا دەپاڕێتەوە اللهم إني أستخيرك بعلمك تەواوی دوعاکە لە کتێبەکانی ئەذکار داهاتووە. دووەم ئەگەر خەریکی نوێژی وەتر بوویت و بانجی بەیانی بوو تەواوی بکە و هیچ قەیدی نییە. سێم ئەگەر کەسێک لە سەرەتای شەوە وەترەکەی کرد پاشان بۆ ئاخری شەویش هەڵسا بۆ شەو نوێژ 2 ڕکعات نوێژ بکات ئیتر وەتر بۆ ئەو نییە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا ویترانە فی لەیلە واتە لە شەوێکدا 2 جار وەتر ناکرێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 16 لاپەڕا 54 پرس و ڕاوێژ لەسەر نوێژی سەڵات الضوحا. وەڵام نوێژی چێشتەنگا و سنەتە لەگەڵ بە دەرکەوتنی خۆری بەرەبەیان بۆی هەیە 2 ڕکعات نوێژی سنەتی چێشتەنگاو بکات. جاگەر کارمەندێکی دەوڵەت یان کرێکارێک ئەوەندە ماوەی بۆ دەڕەخسا بیکات با بیکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 17 لاپەڕا 54 پرس و ڕاوێژ لەسەر نوێژی سەڵات الحاجە و سەڵات حفظ القورآن. وەڵام بۆ ئەم دوو نوێژە شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لەبارەیانەوە هیچ فەرمودەیەکی باوەڕپێکراو نەهاتووە دیارە تا بەڵگە نەبێت ناچەسپێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 18 لاپەڕا 55 پرس و ڕاوێژ لەسەر نوێژی بە کۆمەڵ بۆ ژنان سەڵات الجەماعە. وەڵام یەکەم ئایا بانگ و قامەتکردن بۆ ژنان سنەتە؟ لیژنەی هەمیشا کاری سعودیا دەڵێ نەبانگ نەقامەت بۆ ژنان سنەت نییە ئیتر بە تەنها نوێژ بکەن یان بە کۆمەڵ بەڵکو تەنها بۆ پیاوان سنەتن وەکو لە فەرمودەکانەوەدا دەکەوێ. دووەم ژنان دەتوانن لە نوێژی فەرز و تەراویحدا پێشنوێژی بۆ یەکتر بکەن بەڵام پێشنوێژی ژنان نابێ وەکو پێشنوێژی پیاوان لە ڕیزەکە دەرسن بەڵکو دەبێ لە ناوەڕاستی ڕیزەکەدا ڕاوەستن. سێم شێخ ئیبن عوثەیمین دەڵێ نوێژی ژنان لە ماڵەوە لە نوێژی مزگەوتی حرامیش خێری گەورەترە چونکە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وبیوتیهن خەیر لەهن سەرەڕای ئەمەش لە ماڵەوە باشتر لە فیتنە و خراپە دەپارێزرێن. چوارەم ئەگەر نوێژگای ژنان بە پەردەیەک یان بە دیوارێک لە پیاوان جاکرایەوە لە حاڵەتی ئاوادا ڕیزی یەکەم بۆیان باشترە تا ڕیزەکانی تر چونکە لەم حاڵەتەدا مەترسی توشبوونی فیتنیان لێ ناکرێ بەڵام ئەگەر ئەو پەردە و دیوارە نەکرابوو ڕیزی دواوە باشترە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 19 لاپەڕا 56 پرس و ڕاوێژ لەسەر نوێژی هەینی بۆ ژنان. وەڵام یەکەم ئەگەر ژنان لەگەڵ ئیمامدا نوێژی هەینیان کرد دروستە و فەرزەکەی نیوەڕۆیان لە کۆڵ کەوتووە خۆگەر لە ماڵۆ کردیان دیارە دەبێت 4 ڕکعاتەکەی نیوەڕۆ بکەن. دووەم
نوێژ بە کۆمەڵ نوێژی جەماعەت ئەگەرچی سونەتیش بێت یان نوێژی هەینی لەگەڵ ئیمامێک لە تەلەڤیزیۆن و ڕادیۆوە دروست نییە با گوێی لە دەنجی ئیمامیشەوە بێت. سێم ئەگەر ژنان لە نوێژدا دەستکێشیان کردە دەست قەیدی نییە. چوارەم نوێژ لە مزگەوتێکدا کە نە ئیمامەکە دەبینرا و نە نوێژ خوێنەکانیش بەڵکو تەنها دەنجیان دەبیسترا دروستە. پێنجەم لە ڕیزی نوێژ بە کۆمەڵدا حەقە ژنان هەمیشە لە دوای ڕیزی پیاوانەوە بن، خۆگەر لە ڕیزی پیاوەکاندا جێنەما بۆ پیاوان دەتوانن لەبەر ناچاری لە پژنەکانەوە نوێژ دابەستن. شەشەم ئەگەر ژنان وە پیاوان پێکەوە نوێژیان بە کۆمەڵ دەکرد دەبێ ژنان لە پشت پیاوەکانەوە ڕاوەستن ئینتر ئەو پیاوانە مەحرەمی ژنەکان بنیان نە. حەفتەم نوێژ بە کۆمەڵ بۆ ژنان مباحە نەک سونەت، چونکە هیچ فەرمودەیەک نییە بە ڕاشکاوی سونەتیەتی بگەێنێت. هەشتەم قسەی ڕاست ئەوەیە کە پێش نوێژیکردنی ژنان بۆ نێرینە ئەگەرچی منداڵیش بێ دروست نییە. نۆیەم دەتواندرێت لە مزگەوتێکدا لە پشت پیاوان و چادرێک بۆ ژنان هەڵدرێ و نوێژی تیا بکەن. دەیەم کاتێ ژنان دەیانەوێ بچن بۆ مزگەوت دەبێ ئەم مەرجانە ڕەچاو بکەن. ئەلیف بە تێر و تەسەل خۆ داپۆشن. با بۆنخۆشی عەتر و معەتەر لە خۆ نەدەن. جیم بەهۆی چوونیان بۆ مزگەوت مافی ماڵ و منداڵ و مێردیان نەفەوتێ. دال هیچ فیتنە و خراپێکی لێ نەکەوێتەوە. یازدەیەم شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لەبەر ئەوە نوێژی ماڵەوە بۆ ژنان باشترە تەنانەت لە مەسجید الحەرامیش ئەو پاداش و فەزلە بۆ پیاوان هەیە لە نوێژی بە کۆمەڵدا بۆ ژنان نییە، بەڵام ڕۆیشتن بۆ مزگەوت و داوای لێبوردنی فریشتە بۆیان ئەمانەیان بۆ هەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی بیستەم لاپەڕا 58 پرس و ڕاوێژ لە سەرچوونی ژنان بۆ بەڕێکردنی مردوو تەشەیع الجەنازە. وەڵام یەکەم ژنان بۆیان هەیە لە نوێژکردن لەسەر مردوودا بەشداری پیاوان بکەن، بەڵام ڕەچاوی حیجاب و خۆداپۆشین بکەن. دووەم بۆ نوێژکردن لەسەر مردوو ئیمام لە لای سەری نێرینەدا دەوەستێ و بۆی مێینەش دەبێت لە ناوەڕاستیدا بوەستێ و ژنان نابێت دوای مردوو بکەون بۆ سەر گۆڕستان. سێەم هاوار و دەنگە بەرزکردنەوە لەسەر مردوو حرامە و ڕێپێنەدراوە، بەڵام بە هێواشی و لەسەر خۆگەریان حەڵاڵە. چوارەم ژن دەتوانێت مێردی مردووی بشۆرێ هەروەکو پیاو دەتوانێت ژنی مردووی بشۆرێت، چونکە عەلی کوڕی ئەبوو تاڵیب خات و فاتیمەی خێزانی شۆری، ئەسمای بنت عیساش ئەبوو بەکری سەدیقی مێردی شۆری، خوا لە هەمیان ڕازی بێ. پێنجەم ژنی حەیزار دەتوانێت ژنی مردوو بشۆرێ و کوفنیش بکات. شەشەم پیاو دەتوانێت ژنی مردوو بخاتە ناو گۆڕەوە ئەگەر مەحرەمیش نەبن. حەفتەم سەردانی گۆڕستان بۆ ژنان دروست نییە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لعن الله زائرات القبور، ئەم دروست نەبوونەش لەبەر ئەمانەیە. ئەلیف ژنان بە زووی حاڵەتی خۆیان دەشێوێن و دەیکەنە هەراو هاوار، بە ئەگەر زۆر بچنە گۆڕستان ئەو دەوروبەرە قەرەباڵغ دەبێ و خەڵکانی نالەبار و خراپیش لیان کۆ دەبنەوە. هەشتەم سنەتە ژن لە 5 پارچەدا کوفن بکرێت. دەرپێیەک سەرپۆشێک بۆ سەرسینگی کراسێک لەبەری دەکەن، 2 پارچەشی تێوە دەئاڵێنن. نۆیەم قژی ژنان دەکرێت بە 3 پەلکە و بەناوشانیدا بەردەدرێتەوە. دەیەم حەقا لە بابەتی بەکارهێنانی مەرحوم مەغفور لە خوا لێ خۆش بوو بگوتێ ڕەحیمەه الله خوا لێی خۆش بێت. یازدەیەم بەدەم و چاوکوتان و داڕنینی یەخەی کراس وەکو ژنان دەیکەن نادروست و حرامە، بۆیە حەقە لە کاتی بەڵاو ناڕەحەتیدا بە ئارام بن و چاوەڕوانی پاداش بن لای خوای گەورە و میهرەبان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 21 لاپەڕا 60 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و ڕۆژوگرتن. وەڵام یەکەم کچان هەر کات باڵغ بوون دەبێ ڕۆژوو بگرن، باڵغ بوونیش بێچێ لەو 4 شەرتە دەبێ. ئەلیف 15 ساڵ تەواو بکات، بە مووی دەوروبەری فەرجی بڕوێت، جیم مەنی پەیدا ببێت، دال بکەوێتە حەیزەوە یان دووجیان ببێ، هەر کات یەکێ لەم 4 شتە پەیدا بوو حەقا ڕۆژوو بگرێ ئەگەر تەمەنیشی لە 15 ساڵ کەمتر بێت. دووەم
ژنێک پاش بانجی بەیانی لە حەیز پاکەوە بوو لە ڕەمەزاندا زانەکان دوو قسەیان هەیە. قسەی پەسند و ڕاجح ئەوەیە لەسەری نییە تا ئێوارە ئیمساک بکات لەبەرەوەی لە سەرەتای ڕۆژەوە پاک و خاوێن نەبووەوە و ڕۆژی دروست نییە. سێم کەمێک بەر لە خۆر ئاوابوون کەوتە حەیزەوە دەبێ بیشکێنێ بەڵام دوای خۆر ئاوابوون دروستە و قەزای لەسەر نییە. چوارەم ژنێک هەستی کرد خوێنی حەیزی جوڵاوە بەڵام پاش خۆر ئاوابوون هاتە دەر یان هەستی کرد بە ئێش و ئازاری حەیز بەڵام پاش خۆر ئاوابوون خوێن هات ئەو ڕۆژوەی درستە. پێنجەم ئەگەر ژنێشی دووجان دڵۆپەیان دوو دڵۆبیان زیاتر خوێنی لێچوو ئەو خوێنە هیچ حیسابێکی بۆ ناکرێ واتە دەبێت نوێژوو ڕۆژی خۆی جێبەجێ بکات. شەشەم ئەگەر ژنێکی خاوەن حەیزیان زەیسان پێشبانجی بەیانی پاکۆ بوو کەچی خۆشۆرینەکەی خستە پاشبانگ دەبێ ئەو ڕۆژە بە ڕۆژوو بن وەکو ژنێشی لەشگران پاش بانجی بەیانی خۆی دەشۆرێ و ڕۆژوەکەشی دادەمەزرێ. حەفتەم ژنێک کاتی بانجی بەیانی لە حەیزدا بوو کەچی دوای بانگ پاکەوە بوو ڕۆژی ئەو ڕۆژەی لەسەر نییە. هەشتەم ئەگەر ژنێشی دووجیان یان شیرەدەر لەبەر خۆیان یان لەبەر منداڵەکە ڕۆژیان شکاند بۆ دوایی تەنها قەزاکردنەوەیان دەکەوێتە سەر. نۆیەم ئەگەر ژن و مێرد هەردوو بە ڕۆژوو بوون کەسی بە زۆر سەرجەیی لەگەڵ ژنەکەدا کرد ڕۆژووی ژنەکە دروستە و کەفارەتیشی ناکەوێتە سەر بەڵام دەبێ پیاوەکە لە کەفارەتدا بەندێک ئازاد بکات جاگەر نەبوو دەبێت 2 مانگ بە دوای یەکدا بە ڕۆژوو بێت بۆگەر توانای ئەوەشی نەبوو دەبێ نانی 6 مسکین بدا و قەزای ڕۆژوەکەشی بکاتەوە. دێم ئەگەر ژنەکەیش بە ئاسانی خۆیدا بەدەستەوە ئەویش وەک پیاوەکەی کەفارەتی دەکەوێتە سەر. یازدێم ئەگەر کەسێک 3 ڕۆژ لە ڕۆژەکانی ڕەمەزاندا لەسەر یەک لەگەڵ ژنەکەیدا سەرجەیی کرد پێویستە 3 کەفارەت بدا. 12 ئەگەر پیاوێک بەبێ تێکەڵی لەگەڵ ژنەکەیدا مەنی لێ هاتە دەر هیچ کەفارەتێک ناکەوێتە سەری بەڵام دەبێ و ڕۆژە تا ئێوارە ئیمساک بکا و دواییش ڕۆژوەکەی بگرێتەوە. 13 پیاوێک لە مانجی ڕەمەزاندا ژنەکەی ماچ کرد و کەوتە یاری و دەستبازی لەگەڵی هیچ گوناحێکی ناگات بەڵام هەر کامێکیان ئاوی هاتووە ڕۆژوەکەی فاسید دەبێ و پێویستە بیگرێتەوە خۆگەر ئەو ئاوەلینجە هات کە پێی دەڵێن مەذی زیانێک بە ڕۆژوەکەی ناگات. 14 بەکارهێنانی دا و دەرمانی خۆ ئارایشدان و خەنا لە مانجی ڕەمەزاندا هیچ زیانێک بە ڕۆژوو ناگەێنێت. 15 ژنێک قەزاری ڕۆژووی مانجی ڕەمەزان بوو بەهۆی نەخۆشیەوە بۆی نەگیرایە و مرد جاگەر نەخۆشیەکە دەرفەتی نەدابوو بیگرێتەوە دیارە لە حاڵەتی ئاوادا هیچ شتێک ناکەوێتە سەری خۆگەر چاک بوویەوە و دەیتوانی بیگرێتەوە کەچی تا ڕەمەزانێکی تری بەسەر هاتەوە نەیگێتەوە دەبێت لە بابەتی هەر ڕۆژەی نانی مسکینەیەک بدات. 16 ژنێک ڕۆژوو قەزار بوو کەچی بەبێ بیانووی شەرعی نەیگرتەوە تا ڕەمەزانێکی دیری بەسەر هاتەوە ئەوە پێویستە قەزای بکاتەوە لە باتی هەر ڕۆژەیش نانی کەسێکی بێنەوە بدە بەڵام ئەگەر بیانووی هەبوو تەنها قەزای لەسرە. 17 ژنان تا مێرد مۆڵەتیان نەدات ناتوانن ڕۆژەی سونەت بگرن خۆ ئەگەر مێردی نەبوو یان لە سەفەر بوو ئارەزوێتی دەیگرێ یان نایگرێ. 18 پەنجەکردن بە عەورەتدا پزیشک بیکات یان خۆی بۆ دۆزینەوەی نەخۆشی بێت یان نا زیانێک بە ڕۆژوەکە ناگات. 19 چێشتنی خۆراک بە مەبەستی بوون و نەبوونی خوێ لە مانجی ڕەمەزاندا زیان بە ڕۆژوو ناگەێنێت بە مەرجێ بیتوفێنێتەوە. 20 ئەگەر ژنێک لە مانجی ڕەمەزان تووشی نەزیب بوو پێویستە بیگرێتەوە بۆ پێش توشبوونەکەی تا بزانێ عادەتی چۆن بووە جاگەر عادەتی وابوو بێ هەموو سەری مانگێک 6 ڕۆژ لە حەیزدا بوو بێ دەبێ ئێستا 6 ڕۆژدانیشێ نوێژ نەکا و ڕۆژوو نەگرێ پاشان خۆی بشتۆرێ و نوێژ بکا و ڕۆژوو بگرێ. شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ دەتوانێت نوێژەکانی کۆبکاتەوە نیوەڕۆ و عەسر و شیوان و خەوتنان بە جەمع و تەقدیم یان بە جەمع و تەخیر زاکاتێکی ویستی فەرجی بشۆرێ بە پارچەی لۆکا شەتەکی بدات پاشان دەست نوێژ بگرێ و نوێژ بکات. 21 ئەگەر کەسێک نەزری کرد کە 1 ساڵ بە ڕۆژوو بێت پاشان نەیتوانی دەبێ کەفارەتی سوێندێک بدات واتە نانی 10 میسکین بدات هەر یەکەیان نیومەن خورما یان هەر شتێک کە زۆرینەی خەڵکی شار دەیخوات جا ئەگەر دەسەڵاتی بوو دەبێت 3 ڕۆژ بە ڕۆژوو بێت. 22
بەکارهێنانی دەرزی خۆراشی ئەلئیبڕەت المەغەذیە بەبێ هۆکار و پێویست ڕۆژوو دەشکێنێ، بەڵام هەموو جۆرە دەرزیەکانی تر تەخدیر، سڕکردن، پەنسیلین، دەرزی دەمار، لاڕان، قۆڵ تا دوایی زیان بە ڕۆژوو ناگەێنن. 23. بەکارهێنانی کل و هەموو مادێکی ئارایش و خەنە و مکیاز زیان بە ڕۆژوو ناگەێنن. 24. بەکارهێنانی خەمیری ددان لە کاتی بە ڕۆژووبووندا زیانی نییە، بەڵام دەبێ قوتی نەدات. 25. ددان پاکردنەوە و پڕکردنەوەی و هەڵکێشانی زیانی بۆ ڕۆژوو نییە، بە مەرجێ دەرمان و خوێنەکە قوت نەدات. 26. بەکارهێنانی قەترەی چاو و گوێ ڕۆژوو ناشکێنێ، بەڵام ئەگەر هەستی بە تامەکەی کرد لە قوڕکدا چاگوایە قەزای بکاتەوە، ئەگەرچی واجبیش نییە. 27. شێخ بن باز ڕەحمەتی خوا لێبێ دەڵێ بەکارهێنانی قەترەی لود لە کاتی بە ڕۆژووبووندا زیان بە ڕۆژوو دەگەێنێت، واتە ئەگەر تامەکەی چوە قورگەوە دەبێ قەزای بکاتەوە. 28. بەکارهێنانی بۆنی خۆش لە ڕەمەزاندا زیان بە ڕۆژوو ناگەێنێت. 29. بەربوونی خوێنی لوت و تاقیکردنەوەی خوێن لە کاتی پێویستدا هیچ زیانێکی نییە. 30. بەکارهێنانی ئیمساکی ڕمانجی ڕەمەزان بۆ نمونە دەخولەک بەر لە بانگدان کەس شت نەخوات. شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە شەریعەتدا بناغە و بنەمایەکی نییە، چونکە ئیمساک لەگەڵ بانگدا دەبێ. 31. ژنێک لە گوماندا بوو پاکەوە بوو یان نا، ئینجا هەر بەو گومانەوە ڕۆژووی گرت، ئەو ڕۆژوە دانامەزرێت و دەبێ قەزای بکاتەوە، چونکە خواپەرستی بە دوودڵی و گومانەوە ناکرێت. 32. بەکارهێنانی تەحامیل لە مانجی ڕەمەزاندا لەبەر نەخۆشی چ بۆ پاش و چ بۆ پێش زیان بە ڕۆژوو ناگەێنێت، چونکە تەنها جیماع و خواردن و خواردنەوە زیان بە ڕۆژوو دەگەێنن. 33. بەکارهێنانی مەرهەم بۆ لێوی هیچ زیانێک بە ڕۆژوو ناگەێنێت. 34. بەکارهێنانی سیوەک لە ڕەمەزاندا دروستە، بە مەرجێک تامەکەی لەگەڵ توفدا قوت نەدرێ. 35. ئەگەر لە کاتی ئاوڕادان لە دەم ئاو چوە خوارەوە زیانێک بە ڕۆژوو ناگات. 36. لیقودان زیانی نییە، بەڵام بەڵغەم کە لە سنگەوە هەڵدەکنرێ پێویستە قوت نەدرێ و فڕێ بدرێت. 37. خواردن و خواردنەوە لە کاتی بانجی بەیانیدا پێویستە ڕۆژوان هەر کە بانجی بیست دەست لە هەموو شتێک هەڵگرێت، ئەگەر بزانێت ئەو بانگە بەر لە بەیانگی بەیانی ناگوترێت. 38. قەزاکردنەوەی ڕۆژوو لە ڕۆژێکی وەک عەرەفە یان عاشورادا بە نیەتی قەزا و ڕۆژی ئەو ڕۆژەش پێویستە لەسەر ئەو کەسا قەرزارە تەنها نیەتی فەرزەکەی لێ بهێنێن. ئینشاءالله خودای مێهرەبان پاداشتی هەدووچانی بۆ دەنووسێت. 39. بەکارهێنانی پەمپی هەناسە توندی ڕەبۆ ڕۆژوو هەڵناوەشێنێتەوە، چونکە ناگاتە گەدا، بەڵکو بۆ بۆڕی هەناسە دەچێت، خۆ ئەوەیش بە خواردن و خواردنەوە داناندرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 22. لاپەڕا 65. پرس و ڕاوێژ لەسەر ژنان و ڕۆژووی سنەت. وەڵام: یەکەم، مەرز نییە ڕۆژووی شەشەڵان یەک لە دوای یەک بگیردرێ و هەر کاتێکیش لە دەست دەرچوو لە مانگەکانی تردا قەزا ناکرێتەوە. دووەم، نەزیفی ژنی دووجیان و ئەو ئاوە بە فەرزدا دێتە دەر ڕۆژوو ناشکێنن. سێم، کەسێک لەبەر پیری یان لەبەر نەخۆشیەک کە چاوەنواری چاکبوونەوەی لێ نەدەکرا ڕۆژووی بۆ نەگیرا پێویستە لە بۆ هەر ڕۆژەی نانی مسکینەیەک بدات. چوارەم، لە خەودا ئیحتیلام بووی یان بە نەزانین و لە بێچوون شتێکی خوارد و خواردەوە زیان بە ڕۆژوەکەی ناگات. پێنجەم، ئەم شتانە یارمەتی ژنان دەدەن بۆ پتر خواپەرستی و عیبادات لە مانجی ڕەمەزاندا. ئەلیف، ترس لە خودای گەورە و باڵادەست، بیر بکاتەوە کە خوددا ئاگاداری هەموو کار و کردەوێکی مرۆڤە. با، یادی خوددا زۆر بکا و قورئان زۆر بخوێنێ و نوێژەکانی لە کاتی خۆیاندا بکا و سنەتەکانیش لەگەڵیاندا ئەنجام بدات. جیم، تا زۆر پێویست نەبێت لە ماڵ دەرنەچێ، کاتێکیش دەرچوو لەگەڵ ڕەچاوکردنی جلوبەرجی باڵاپۆش و خۆ دەرنەخستن و خێرا بگەڕێتەوە. دال، لە ڕاز و نیازی دوور لە خودایی خۆ بە دوور بگرێت. ها، زمانی بپارێزێت لە غەیبەت و جنێ و درۆ و دەلەسە و قسە بردن و قسەهێنان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 23. لاپەڕا 66. پرس و ڕاوێژ لەسەر ژنان و زەکات. وەڵام: یەکەم، شێخ ئیبن فەوزان ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ
چاک وایە ژنان لە خشل و زەنبەردا زەکات بدەن چونکە لە ناو زانەکاندا قسە و لۆچوونی دووداواز هەیە لەوەدا و دەبێ بزانن کە هەر شتێک بەنیەتی بازرگانی و کەسابەتەوە بێت دەبێت زەکاتی بدرێ هەر شتێکیش بۆ بەکارهێنان بێت زەکاتی تێدا نییە. دووەم خشل و زەنبەر بە نرخی ئەو کاتە دەخەمڵێ کە ساڵی بەسەرات دێتەوە نەک ڕۆژی کڕینەکەی. سێم ئەگەر ژنێک زەکاتی خشلەکەی دایە مێردەکەی قەیدی نییە و دروستە. چوارەم زەکاتدان بە خوشکەزا و برازا و تا دوایی بە مەبەستی مارەی و نەفەقەی ژنێنان ڕەوایە. پێنجەم زەکاتدان بە باوک و دایک دروست نییە چونکە ئەگەر محتاج بوون حەقا نەفەقەیان بکێشرێ. شەشەم کەسێ بتوانێ منداڵی بژێنێ نابێ زەکاتیان بداتی. هەفتەم زەکات بە خوشکی شوکردو دەدرێ ئەگەر مێردەکەی هەژار بێت. هەشتەم ژنان بەبێ ئاگاداری مێرد دەتوانن لە ماڵی خۆیاندا خێر و سەدەقە بکەن چ بۆ خۆیان چ بۆ خزم و کەس و کاریان چونکە ژنان لە ماڵی خۆیاندا بۆ ئال و وێڵ ئازادن. نوێم ژنان بۆیان هەیە لە ماڵی مێردیاندا خێر و سەدەقە بکەن ئەگەر بزانن مێردەکەیان ڕازیە. دەیەم کۆکردنەوەی موچە پاشان ساڵی بەسەرا بێتەوە شێوەی زەکات دەرکردن لێی بەم شێوەیە هەر ئەندازەیەکی ساڵی بەسەرا هاتەوە زەکاتی بدات بۆ ئەوی تریشی چاوەنواری هاتنی ساڵەکەی بێت. خۆگەر لە سەرەتای ئەو بەشێوە ساڵی بەسەرا هاتۆتەوە زەکاتی هەموو بدات دروستە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 24 لاپەڕا 67 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و حەجکردن. وەڵام یەکەم بۆ حەجی فەرز ژنان مۆڵەتی مێردیان ناوێ واتە هەر کات حەجیان لەسەر فەرز بوو دەتوانن بێ ئیزن و مۆڵەتی مێرد بچنە حەج چونکە مێرد بۆی نییە لە حەجی فەرزدا ڕێ لە ژنی بگرێت. دووەم ئەگەر ژنێک حەجی لەسەر فەرز بوو کەسی مەحرەمی نەبوو لەگەڵی بچێت بۆی نییە بێ مەحرەم بچێت بۆی ئەگەر لەو ماوەدا مرد پێویست ناکات لە ماڵە جێماوەکەی حەجی بۆ بکەن. سێم ئەگەر ژنێک بەبێ مەحرەم چوو بۆ حەج و حەجی کرد حەجەکەی دادەمەزرێ و دروستە ئەگەرچی لەبەر بێ مەحرەمیەکەی گوناهباریش دەبێ. چوارەم ئەگەر ژنێک مێردەکەی لەسەر حیسابی خۆی نارد بۆ حەج حەجەکەی دروستە و دادەمەزرێ. پێنجەم ئەگەر ژنێک ویستی حەجیان عومرە بکات بۆی نییە لە میقات بەبێ ئیحرام تێپەڕێ ئەگەرچی لە حەجیشدا بێت چونکە ئیحرام بە حەیزیشەوە دادەمەزرێ و دەتوانێت جگە لە چەرخەی کابە تەواوی پایەکانی حەج و عومرە ئەنجام بدات. شەشەم بۆ هاتوچۆی نێوان سەفا و مەڕوا دەستنوێژ پێویست نییە چونکە بەشێک نییە لە مزگەوتی حرام. هەفتەم هەروەلا ڕەمل لە چەرخەی دەوری کابەدا بۆ ژنان سنەت نییە بەڵکو تەنها بۆ پیاوان سنەتە. هەشتەم نابێ ژنان لە نێوان دوو نیشانە سەوزەکەدا کە دانراوە بۆ خەڵکانی کەمەندام و ناتەواو بە بیانووی تێکەڵ نەبوون بە پیاوان سەفا و مەڕوا بکەن. نۆیەم ماسکردن و دەستدان بە حەجەڕول ئەسوەدەوە بۆ ژنان سنەت نییە مەگەر کاتێک چۆڵ بێت. دەیەم ژنان دەتوانن لە بەرئاسانکاری بۆیان لەگەڵ ئاوابوونی مانگدا لەگەڵ خەڵکانی کەم توانادا مزدەلیفە جێبهێڵن و بچنە مینا و جەمرەتول عەقبە بەردەباران بکەن. یازدەیەم جلو بەرگی تایبەت بە ژنانەوە دیاری نەکراوە بۆ ئیحرامیان واتە بۆیان هەیە هەموو جۆرە جلو بەرگێک بەکار بهێنن بە مەرجێ جەستەیان داپۆشێ و زینەت نەبێ و نەشوب هەیە بە هی پیاوانەوە. دوازدەیەم ژنان لە بەرجی ئیحرامدا نابێ نیقاب بکەن و دەست داپۆشن بەڵام کاتی ئامادەبوونی پیاوان دەتوانن دەموچاو داپۆشن. سێزدەیەم هەر کەسێک توانای بەردەبارانی جەمەڕاتی نەبوو دەتوانێت بریکار بۆ خۆی دابنێ بە تایبەت ئەگەر ژن بوو ترسی تیاچون و ئێش و ئازاری هەبوو. چواردە کەسێک ئیحرامی پۆشی بۆی نییە لە ژنەکەی لەذەت وەرگرێ بە جیماع و پێشەچیەکانی جیماع. پازدە کە پیاو ئەو سێشتەی ئەنجامدا بەردەبارانی جەمەڕەتول عەقبە سەرتاشین یان کورتکردنەوەی مویسەر تەواف الئیفاضە هاتوچۆی نێوان سەفا و مەڕوا دوای تەواف الئیفاضە دەتوانێت لەگەڵ ژنەکەیدا ڕابوێرێ. شازدە ئەگەر لە کاتی مەسحی سەردا یان لە کاتی خۆشۆریندا چەند تاڵەموویەکی لێ هەڵوەری هیچ زیانێک بە ئیحرامەکەی ناگات مەگەر بەدەستان قەز بوو بێ. حەڤدە ژنانی خاوەن حەیز یان زەیسان تەواف الوداع یان لە کۆڵ دەکەوێ بەڵام تەواف الئیفاضە دەمێنێ و پێویستە دوای پاکبوونەوەیان ئەنجامی دەن. هەژدە هەر شتێک لە حرامکراوەکان لە کاتی ئیحرامدا کرا بە نەزانی
یان لە بیرچوونیان بە زۆر هیچ شتێک ناکەوێتە سەری. 19 ژنان دەتوانن جلوبەرجی ئیحرام بگۆڕن لەبەر پێویستی بێت یان نا. 20 ژنان دەتوانن لە کاتی ئیحرامدا گۆرەوی لە پێ بکەن چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێی لێ نەگرتون بۆ لە پێکردنیان. 21 شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ ژنێک لە کاتی تەواف الئیفاضە کەوتە حەیزەوە جاگەر دوای پاکبوونەوە دەیتوانی بە ئاسانی بگەڕێتەوە بۆ ئەنجامدانی دەبێ بگەڕێتەوە بۆی، خۆ ئەگەر بۆی نەدەکرا بگەڕێتەوە بۆی ئەوە بەباشی خۆی ببەستێ و بچێت تەواف و سعیەکەی ئەنجام بدات. 22 نەخۆش و پەکەوتا واتەوانەی ناتوانن تەواف الوداع بکەن بەسەر شاندیان جێڕن و تەوافەکەیان پێ دەکەن. 23 ئەگەر ژنێک لە کاتی تەوافدا وا هەستی کرد خوێنی حەیزی لێهات لە حاڵەتی ئاوادا تا نەگاتە یەقین درێژە بەکاری خۆی دەدا و قەی ناکات، خۆ ئەگەر گەیشتە یەقین دەبێت دەست بچێشێتەوە تا پاک دەبێتەوە ئەوسا لە سەرەتاوە دەست پێ دەکاتەوە. 24 ژنی مێرد مردوو تا عیدەی تەواو نەبێ بۆی نییە لە ماڵ دەرچێ و بچێت بۆ حەج. 25 ژنیش دەتوانێت لە باتی پیا و بچێت حەج و عومرە ئەنجام بدات. 26 ژنان دەتوانن لە کاتی بەجێهێنانی مەناسیکی حەج و عومرەیاندا حەب بەکاربێنن بۆ ڕاگرتنی حەیز. 27 ژنان دەتوانن لە کاتی ئیحرامیشدا زێڕ بەکاربێنن بە مەرجێ لای پیاوانی نامەحرەم دەری نەخەن تا تووشی فیتنە نەبن. 28 وا باشە لە کاتی قەرەباڵغیدا ژنان تەواف دووبارە و سێبارە نەکەنەوە. 29 بۆ ژنان وا چاکە حەج دووبارە نەکەنەوە تا تووشی ئەو حاڵەتە نائاساییانە نەبن کە لەو کاتدا بە ناچاری تووشیان دەبن. 30 پیاو ئەگەرچی دەوڵەمەندیش بوو هەر لەسەری نییە پارەی حەج بە ژنەکەی ببەخشێ و بینێرێ بۆ حەج، خۆ ئەگەر بۆ خۆی بتوانێ هاوکاری بکا و کارەکانی بۆ ئاسان کات کارێکی باش و پەسەندە و حەقیشە وەکو وەفایەک حەجی بۆ ڕێک بخا و بەڕێی بکات. 31 بۆ ژنان دروست نییە لە کاتی بەجێهێنانی تەواف و مەناسیکەکانی تردا لەگەڵ پیاواندا پاڵە پەستۆ و شان لە شانیان بگیرێنن، بەڵکو حەق و هەوڵ بدەن بزانن چ کاتێ چۆڵ دەبێ ئەو کاتە هەڵبژێرن یان لە دوورەوە تەواف و سەفا و مەڕوا ئەنجام بدەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 25 لاپەڕا 71 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و قورئان خوێندن. وەڵام یەکەم سەرڕوودکردن لە کاتی خوێندنی قورئاندا بۆ ژنان قەیدی نییە، بەڵام حەقا لە کاتی سوژدەی تیلاوەتدا سەردا پۆشن. دووەم قورئان خوێندنی دەستە جەمعی و بە یەکدەنگ ئەگەر لەبەر فێربوون بێت قەی ناکا ئەجینا پەسند نییە. سێەم ئاهەنگجێڕان و زەماوەند بە بۆنەی تەواوکردنی قورئانی پیرۆزەوە لە سەردەمی پێغەمبەر و هاوڵاندا نەکراوە، ئەجینا پێمان دەگەیشت کەوابوو بیدعەیەکی تاتراشرا و داهێنراوە. چوارەم لە هەر جێگایەکدا پیاوی نامەحرەمی دیابێت بۆ ژنان ڕەوانیە بەدەنگەوە قورئان بخوێنن چونکە لەوانەیە تووشی فیتنە ببن. پێنجەم گوێگرتن بۆ قورئان بە تۆمارکراوی لە کاتی سەرقاڵی بە ئیش و کارەوە قەیدی نییە چونکە گوێگرتن بە پێی توانە و دەرفەتە مەبەست بە ئاەتی وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. هەر ئەمەیە. شەشەم قورئان خوێندن لە کاتی ئیش و کاردا قەیدی ناکات، ئەگەر لەو کاتەدا بێ ئیش بێت هەروەها ذیکر و تەسبیحات و تەهلیلەش، ئەگەر بەو هۆیەوە ئیش و کارەکەی دوا دەکەوت یان لەدەست دەردەچوو نەیخوێنێ باشترە. هەفتەم بۆ خۆی دەور بکاتەوە باشترە یان لەبەر شریتێک دەور بکاتەوە، بە هەر کامیان تەقوای زیاتر دەبوو لەگەڵ ئەوەیاندا بیخوێنێ. هەشتەم نووسینی قورئان لەسەر شکل و بیتمی ئاژەڵ و پەلەوەر و نەخش و نیگار بۆ هەڵواسینیان نا دروست نییە چونکە دەبێ قورئان لەو جۆرە شتانە بپارێزرێ و سوکایەتی پێ نەکرێ. نۆیەم نووسینی ئایەت و فەرموودە و ئەسماء الحوسنا لەسەر تەختە و پارچە ئاسن و شتیوە یان بەدار و دیوارەوە بۆ جوانی یان بۆ بیرهێنانەوەی قورئان یان بە مەبەستی برە و ڕەوازدان بە دوکان و بازرگانیەکەی و فرۆشتنی کەلوپەل و کوتاڵەکەی یان بۆ چەواشە و فریودانی مردم تا خەڵک پتر ڕووکەنە کۆگا و دوکانەکەی بێگومانە و کارانە ناڕەوا و ناپەسەندن چونکە قورئان فەرموودەی خوایە و بۆ کۆمەڵێ مەبەست و ئامانجی هەرە بەرز و قەشەنگ ناردوێتی، نێردراوە بۆ ئەوی ببێتە ڕێنمایی و هیدایەت بۆ مرۆڤ، هاتۆ بۆ بکرێتە ئامۆژگاری و ئیبرەت،
هاتۆ بە ئەحکام گەلێکەوە بۆ ئینسان تا کاری پێ بکەن بێشک بەکارهێنانی بۆ غەیری ئەوانە بەکارهێنانیەتی بۆ غەیری ئامانزە بەرزەکانی خۆی دەرەنجام لە ڕەوتی سەرەکی خۆی دوور دەکەوێتەوە و تووشی هەزاران نشێوی و هەڵدێر دەبین وەک ئەمڕۆ. دەیەم نووسینی ئاەتێک لە شتێکدا بە مەبەستی ئەوە ئاوی تێبکرێ و نەخۆش ئاوەکەی بخواتەوە کاری وا لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم وەرگیراوە کە قورئانی بەسەر نەخۆشدا خوێند و فووی لە جەستەی کردووە. سەرەڕای ئەمەش ئەگەر قورئان بە ئاوێکدا بخوێندرێ و نەخۆشەکە بیخواتەوە قەی ناکات. یازدەیەم نووسینی چەند ئاەتێک لە کاغەزێکدا پاشان سڕینەوەی بە ئاو و نەخۆشێک بیخواتەوە بۆ شیفا هەندێک لە زاناکان وەکو ئیمام ئەحمەد و ئیبن تەیمیە و ئیبن القەیم مۆڵەتیان داوە بکرێ، بەڵام لەگەڵەوەیشدا لەوە ناچێت کە پێغەمبەر صلى الله عليه وسلم نەبۆ خۆی و نەبۆ خەڵک کردوێتی. جا لەبەرەوە باش وایە هەر نەکرێ بەڵکو ئەو بەسا کە بخوێنرێ و بەسەر نەخۆشەکەدا و ویان بەسەر ئاوێکدا بخوێنرێتەوە. دوازدەیەم کەسێک دەوری قورئان بکاتەوە بەڵام تەجوید نەزانێ و بە هەڵە بیخوێنێتەوە. زاناکان دەڵێن هەر کەسێ قورئان دەخوێنێ پێویستە چاک بیخوێنێتەوە و تەجوید بزانێ ئەگەرچی زۆریش ماندوو ببێ تێیدا، چونکە خوێندنی قورئان و دەورکردنەوەی بە تەجویدەوە لای خوددا خێری زیاترە. ئەوەیە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ والذي يقرأ القرآن ويتتعتع فيه وهو عليه شاق له أجران. سيزدا شيخ ابن باز رحمتي خوالي بي دفرمي سجدي تلاواتي قرآن ندز نويجي دوي نرو كر نروغا هرواك برزبونوي سجدا نا الله أكبر دوي نصلاو. چوارم كسيك جوي لخويندني سجدي تلاواتو بو اگر قرآن خوينكا سجدي برد اوا بو اميش سنة سجده باد اگينا سنة نية. پازدا شيخ بن باز رحمتي خوالي بي دالي لسجدي نويجكان دا تسبيح و دعاء دخوينه لسجدي تلاواتيش دا هر اوانه بخوينه. شازدا اگر بانگ بيش بانجي دا كسيكيش لو كاتدا خريچي قرآن خويندن بو سنة ولامی بانگكا بداتو لو كاتدا قرآن نخوينه. پاشان اگر ويستي بچيتوا سال قرآن خويندنكي. حفدا گواستنەوەی قورئان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە کاتی پاک و خاوێنکردنی ماڵدا بێدەستنوێش قەیدی نییە. هەژدا شێخ ئیبن فەوزان ڕەحمەتی خوا لێ بێ دەڵێ خوێندنی فاتحە بۆ مردوو بیدعەیە، چونکە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نەهاتووە فاتحەی بۆ مردووان خوێند بێ، بۆیە حەقا لە باتی ئەوە داوای لێبوردن و بەزەی خودای بۆ بکات یان خێر و سەدەقەی بۆ ئەنجام بدات. نۆزدەیەم ئایا دەورکردنەوەی قورئان بەدەنجی بەرز پەسەندە یان بەهێواش ئەگەر قورئان خوێنەکە بەدەنجی بەرز چالاکتر دەبوو خوشوعی بۆ پەیدا دەبوو پتر لەوە بەهێواش بیخوێنێ دەتوانێت دەنگ بەرز بکاتەوە بەمەرجێ نەبێتە هۆکاری ئازار و عەزیەتی خەڵکی دەوروبەر ئەجینا بەهێواش باشتر و پەسەندە. 20 ئەگەر کەسێک بیوێت لەگەڵ ڕادیۆ و تەسجیل دەور بکاتەوە هیچ قەیدی نییە بەمەرجێ بەهۆی ئەوانەوە لە مانا و مەبەستەکەی سەرقاڵ نەبێ. 21 ئەگەر قورئانێک هەڵەی تێدا بوو یان ڕزی بوو دەتوانن بیسووتێنن یان لە جێگایەکی دوور لە هاتوچۆ بکرێ بەژێر خۆڵەوە. 22 ئەگەر ژنان بەتەنها بوون لە ماڵەوە یان لە دەرەوە یان تەنها پیاوی مەحرەمی لێبوو دەتوانن بە دەنجی بەرز دەور بکەنەوە. 23 شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ نە لە قورئاندا نە لە سونەتدا و نە لە هاوەڵانەوە نەهاتووە کە قورئان بخوێنرێ و هەدیە بکرێ بە باوکو و دایک یان بە کەسێکی تر. لەگەڵەوەشدا هەندێک لە زانەکان دەڵێن دەکرێتە هەدیە و دیاری بۆیان، بەڵام قسەی دەستەی یەکەم لە ڕاست و نزیکە چونکە ئەگەر کرابە سەلەفی ئەم ئوممەتەیش دەیکرد. 24 دانانی قورئان لە ناو سیارەدا یان لە هەر جێگایەکی تردا بەمبەستی خۆپاراستن لە جننی و شەیاطین شتی وان نەبووە و نابێ هۆگەر بۆ دەورکردنەوە بێت قەی ناکات. 25 هەڵگرتنی و کاسێت و شریتانە قورئانیان لەسەر تۆمارە قەیدی نییە، تەنانەتی بردنیشان بۆ سەر ئاو قەی ناکات چونکە ئاەت و فەرمودەکانیان تێدا نەنووسراوە و دەرناکەوێ. 26 نووسینەوەی هەندێک ئاەت بە مەبەستی هەڵگرتنیان لە کاتی ناڕەحەتی و گیر و گرفتدا ناڕەوایە و دروست نییە چونکە قورئان بۆ ئەو مەبەستانە نەهاتووە، بەڵام خوێندنی بەسەر نەخۆشدا ڕێپێدراوە. 27 ئایا دەورکردنەوە لە ناو قورئاندا خێری باشە یان لەبەر؟ بێگومان لە ناو قورئاندا مرۆڤ پتر لە هەڵە و پەڵا دەپارێزرێ تاوا لەبەر بیخوێنێ، بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر لەبەر خوشوعی زیاتر دەبوو تا لە ناویە با لەبەر دەور بکاتەوە. 28
دووبارە و سێبارەکردنەوەی ئاەتی سزا یان ئاەتی ڕەحمەت لە قورئاندا لە کاتی خوێندنە ئەگەر بەوە خشوع زیاد دەبوو قەیدی نییە. 29 ئەگەر کەسێک لە کاتی دوعاکردندا گریانی بۆ دەهات کەچی لە کاتی قورئان خوێندندا بۆی نەدەهات ئەوە قەی ناکات ئەگەرچی حەقە لە کاتی قورئان خوێندندا بژیرێ بەڵام دیارە گریان بەدەستی مرۆڤ نییە. سی ختمی قورئان لە مانجی ڕەمەزاندا سنەتە نەک واجب واتە ئەگەر کەسێ ختمی بۆ نەکرا خەتایەکی نەکردووە بەڵام لەو خێرە گەورەیە بێبەش بووە. 31 ڕووکردنە ڕووگە لە کاتی دەورکردنەوەی قورئاندا مستحەبە چونکە ئیبادەتە دیارە بۆ هەموو ئیبادەتێک ڕووکردنە ڕووگە باشە و خێرە خۆگە ڕووی نەکردە ڕووگە قەی ناکات. 32 قورئان بردنە گەرماوە ئەگەر لەبەر ناچاری و ترسی تیاچوونی نەبێت دروست نییە. 33 سەبارەت بە لەبیرچوونەوەی قورئان پاش لەبەرکردنی قسەی ڕاست ئەوەیە کە کەسی بێگوناحبار نابێ ئەگەرچی حەقە مسلمان هەوڵ بدات هەرگیز قورئانی لەبیر نەچێتەوە چونکە ئەو فەرمودەیە هەڕەشە دەکات لەو کەسانەی قورئانیان لەبیر چێتەوە فەرمودەیەکی لاوازە. 34 ئەگەر وێزگێکی ڕادیۆ یان تیڤی خەریکی قورئان خوێندن بێت کەسێکیش لەبەر هەواڵگرتن بیکوژێنێتەوە ویان بیگوێزێتەوە بۆ وێزگەیەکی تر هیچ قەیدێکی نییە چونکە هەموو شتێک کات و ساتی خۆی هەیە. 35 هەڵگرتنی کاسێت یان ئەو شریتانەی قورئانیان لەسەر تۆمارە لەلایەن کەسێکی لەشگرانەوە قەیدی نییە. 36 خوێندنی قورئان لەلایەن ژنانی حەیزدارەوە لەبەر قەیدی نییە دەشتوانێت بە شتێکی پاک هەڵی بگرێت بەڵام لەشگران بە هیچ شێوەیەک بۆی نییە قورئان بخوێنێ یان هەڵی بگرێ. 37 ئەگەر ژنان پێشبڕکێی لەبەرکردنی قورئانیان سازدا و لیژنەی تەحکیم لە پیاوان بوو هیچ قەیدی نییە. 38 لە کاتی خوێندنی قورئانەکەدا دەنجی نەرم و ناسک نەکات جل و بەرجی شەرعی باڵاپۆشی لەبەردا بێت تووشی خەڵوەت نەبێت لەگەڵ نامەحرەمدا. 39 فێرکردنی قورئان بەکرێ و مزە دروستە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن أحق ما أخذتم عليه أجرا كتاب الله. چل بە هەر شێوەیە قورئان بخوێنرێ بە پشدا بکەوی بە دانیشتن بەڕاوەستان قەیدی نییە. 41 دوای خوێندنی قورئان گوتنی صدق الله العظیم بیدعەیە چونکە نە پێغەمبەر صلی الله عليه وسلم نە خولەفای ڕاشدین نە هاوڵانی تر کەسێکیان دوای قورئان خوێندن نەیگوتووە لە فەرمودەیەشدا هاتووە من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. 42 بەڵگەیەک نییە بۆ ماسکردنی قورئان. 43 تا بگونجێت دەبێ قورئان لە شوێنێکی بەرزدا بنرێ ئەجینە لە زەویشدا لە جێگایکی پاکدا دەبێ و دروستە. 44 ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ تەرتیل بۆ قورئان واجب نییە بەڵکو لە ئاداب و شێوەی قورئان خوێندنە. 45 بەپەلا دەورکردنەوەی قورئان لەگەڵ ڕێعایەتی پیت و شەدەکانیدا زیانێشی نییە. 46 خوێندنەوەی ئەم سوورەتانە یاسین الدخان الواقعة الملك هەموو ڕۆژێکیان هەموو شەوێک فەرمودێکی صحیح دەربارەیان نییە بەڵکو حەقە بۆ مسلمان هەموو قورئان دەور بکاتەوە. 47 بەپێی ڕیزبەندی ئێستای قورئان دەورکردنەوە پەسند و ڕەوایە خواگەر لە سوورەتی ناسەوە بۆ فێرکردن دەستی پێکرا زیانی نییە. 48 چاوجێڕان بە قورئاندا بەبێت تەلەفوظ و لێو جوڵاندن بە قورئان خوێندن داناندرێ. 49 بەکرێگرتنی قورئان خوێن لە بۆنەکاندا دروست نییە هەر کەسێک ئەو کارە بکات گوناحی دەگا و هیچ پاداشێکی نییە چونکە قورئان خوێندن عیبادەتە کاری عیبادەتی نامۆ بۆ بەدەستێنانی دنیا نابێت. 50 بەکرێگرتنی کەسێک بۆ قورئان خوێندن دروست نییە بەڵام ئەگەر بۆ فێربوون و فێرکردن بێت دروستە. 51 قورئان خوێندن لەسەر گۆڕەکاندا شتێکی بیدعەیە و پێغەمبەر و هاوڵانی نیان کردووە. 52 دوعاکردن بۆ مردوو لە لای گۆڕەکەیدا بێت یان لە دوورەوە قەیدی نییە. 53 قورئاندانان لە لای سەری منداڵدا بۆ مەبەستی پاراستنی لە جن کارێکی ناپەسەندە. 54 دەکرێت ژنێکی زاد و لێکراو ببرێ بۆ لای زانایە قورئانی بەسەردا بخوێنێ بەڵێ دەکرێت بەڵام بەم مەرجانەی لای خوارەوە. ئەلیف ئەو زانایە ناوبانجی پیاوچاشی و دینداری و عەقیدە پاچی هەبێت. بە لە کاتی خوێندنی قورئانەکەدا بەسەریا دەبێ بە شێوەیەکی شەرعی داپۆشتێ. جیم نابێ دوو بە دوو بن تا خڵوەت دروست نەبێ. دال تا دەکرێت نەتەماشای ژنەکە بکا و نەدەستی لێ بدات. 55 ژنی حەیزدار دەتوانێت سوژدەی تیلاوەتی قورئان ببات چونکە قسەی ڕاست ئەوەیە کە سوژدەی تیلاوەت دەستنوێژ و تەهارەتی ناوێ.
56 قورئان خوێندن لەناو قورئاندا لە کاتی نوێژەکاندا فەرز یان سنەت دروستە ئەگەر پێویست بێ. 57 قورئان خوێندن بۆ ژنانی حەیزدار هیچ فەرموودەیەکی سەح ناتوە ڕێیان لێ بگرێ، بەڵام چاک وایە تا پێویست نەبێ وەکو مامۆستا یان قوتابی نەیخوێنێ. 58 ژنی خاوەن حەیز دەتوانێت بە وردبوونەوە لە قورئان بێ ئەوە بە زمان بڵێت قورئان بخوێنێت. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ هیچ کێشەیەکی تێدا نییە. 59 کەسێکی لەشگران ناتوانێت نە لەبەر نە لەناو قورئاندا دەور بکاتەوە، بەڵام دەتوانێت تەماشای کتێبی تەفسیر و فەرموودە بکات بە مەرجێ ئاەتەکان نەخوێنێتەوە. 60 ژنی حەیزدار دەتوانێت ئەستەغفر الله و دوعا و هەموو ذیکرێ بکات، هیوادارین خوددا لێی وەرگرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 26 لاپەڕا 79 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و زەماوەند و بۆنەکان. وەڵام یەکەم خۆ دەرخستنی زاوا بووک پێکەوە لە ناو ژناندا دروست نییە، چونکە کاری وا مانای نەمانی شەرمە و لاساییکردنەوەی خەڵکانی ئەخلاق ڕووخاوە. 2 جلوبەرگ خواستن یان بەکرێگرتن هیچ قەیدی نییە. 3 ئاهەنگگێڕان لە هۆڵ و هوتێلەکاندا گەلێ جار ئەم خراپانەی لێ دەکەوێتەوە. ئەلیف ماڵ و سامانێکی تیا خەرز دەکرێت بێ ئەوە پێویست بێت بە ژن و پیا و تێکەڵ دەبن. جیم بردنی زاوا بووک بۆ شوێنێکی بەرز و نیشاندانی لەناو ژنگەلێکدا کە ئەوانیش بە جوانترین شێوە خۆیان ڕازاندۆتەوە دروست نییە، دەبێت زاوا لە جێگایکی تایبەتی پڕ لە حەیا و شەرمدا لەگەڵ بوچەیە کۆ ببێتەوە. 4 وێنەگرتن بە هەر ئامێرێکیان بە ڤیدۆ بەوە نیشانی خەڵکانی نامەحرەم و خراپی بدات دروست نییە. پێویستە هەموو مسلمانێکی ژیر و فامدار لەو جۆرە کردارانە خۆی بپارێزێ. 5 هەر ئاهەنگێک بزانرێ کاری خراپ و منکەڕی تایە نابێ مسلمان تێی بچێت مەگەر بەچوونی ئەو منکەڕە نەمێنێ. 6 ژنان دەتوانن بەم مەرجانە هەڵپەڕن. ئەلیف لەو جێگادا تەنها ژنانی تیابێت بە ئەوەن دەکرێ بە هەرا و سمر کە لە دوورەوە پێیان بزاندرێ. جیم بە شێوەیەکی شەرعی تەواو خۆی داپۆشێت، واتە لە کاتی داهەڵپەڕینەکەدا هیچ جێگاکی ڕێپێنەدراوی دەرنەکەوێ. 7 وەڵامدانەوەی داعوەتی زەماوەند بۆ ژنان بەم مەرجانە دروستە. ئەلیف مێرد ڕازی بێ و مۆڵەتی بدات بە زەماوەندەکە منکەڕی تێدا نەبێ یان بەچوونی ئەو نەمێنێ، ئەجینە واجب نییە وەڵامدانەوەی. جیم گوێگرتن بۆ گۆرانی ناشرین و پاشان ژنان پێی هەڵپەڕن کارێکی حرامە. 8 خۆگۆڕین لەو ژوورانەدا ئامادە کراون بۆ زەماوەند دەبێت زۆر بە حەیا و بە شەرمەوە بێت، بە تایبەت نەوەک کامێرای شاراوە دانرا بێت و وێنەیان بگیرێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 27 لاپەڕا 81 وەڵام یەکەم هەموو جۆرە ڕازاندنەوە و خۆ ئارایشدانێک خاڵکوتان و برۆتەنکردن و ددان شاشکردن نەبێ دروستە بۆ ژنان، بەڵام دەبێ ئەم خاڵانە ڕەچاو بکرێت. ئەلیف نەشوبهێ بەهی کافران و خەڵکانی خراپەکار و فاسیدەوە بە خۆ نەچوێنن بە پیاوانەوە. جیم ڕێنەگرێت لە گەیشتنی ئاو بەجەسە لە کاتی دەستنوێژ و خۆشۆریندا ژنانی حەیزدار و زەیسان نەبێ، واتە بەوان قەیدی نییە چونکە نوێژ و خۆشۆرینیان لەسەر نییە. دال زێدەڕۆییتیان نەکرێت چونکە دەبێتە ئیضاعەت المال، ئەوەش لە ئیسلامدا حرامە. ها کاتی زۆری پێ نەکوژێ، واتە زۆرێک لە کاتەکانی لە بەردەم ئاوێنەدا نەباتە سەر. واو خۆی تووشی کیبر و خۆڵکێشان نەکات، زا بە پلەی یەکەم لەبەر مێردەکەی خۆی ئارایش بدا و خۆ بڕازێنێتەوە. کاف لەگەڵ فیترەتدا دژ نەوەستێ وەکو دێشکردنەوەی نینۆک چونکە لە فەرمودەکاندا فەرمان دەدات بەکردن و قرتاندنی نینۆک. قاف لەو خۆ ئارایشدانەدا عەوڕەتی دەرنەکەوێ یا لەو دەوروبەرەدا خۆی نەکاتە جێی سەرنجی خەڵکانی نامەحرەم. دووەم خۆ بۆن خۆش نەکا و پاشان بچێت بۆ بازار و ببێتە مایەی سەرنجی ئەموو ئەو. سێەم خۆ بۆن خۆشکردن و پاشان ڕۆیشتن بۆ مزگەوت قەدەغە و حرامە. چوارەم دەبێ ژنان لە ماڵانیشدا نەهێڵن عەتر و بۆن خۆشیان لێ بپژێنن چونکە دەگونجێت لە کاتی گەڕانەوەدا تووشی پیاوان ببن و سەرنجیان ڕابکێشن. پێنجەم بەکارهێنانی ئامێر و دا و دەرمان بۆ خۆ جوانکردن بەم مەرجانە نەبێ دروست نییە. ئەلیف جەستەی پێی تووشی زیان نەبێت بە خۆ نەچوێنێ بە کافر و خەڵکانی فاسید و خراپەوە. جیم زێدەڕۆییتیان نەکات.
دال لە کاتی خۆشۆرین و دەستنوێژدا ڕێ لە تەڕبوونی جەستەی نەگرێ واو پەڵە و نەخۆشی لە دەم و چاو و ڕوخسار دروست نەکات ها ئەگەر کرێمێک زیان بەخش بێت بە پێست بەکارهێنانی حرام دەبێت زا میکیازکردنی پێست زیان بە پێست دەگەێنێت لەبەر ئەوان نابێ بەکار بهێنرێت. شەشەم بەکارهێنانی نینۆکی دەستکرد و سناعی و دانانی عەدەسا لە چاودا بۆ جوانی و گۆڕینی ڕەنجی چاو دروست نییە چونکە دەستبڕین و خەڵەتاندن و چەواشەگەری تێدایە. پزیشکەکان لە دانانی ئەو جۆرە عەدەسانە زۆریان باس کردووە. هەفتەم تەنکردنی دیدان و بەین تێخستنیان بۆ جوانی کارێکی حرامە پێویستە ژنانی مسلمان خۆیانی لێ دوور بگرن بەڵام ئەگەر لەبەر نەخۆشی بوو هیچ قەیدی نییە. هەشتەم بەکارهێنانی برۆی دەستکرد سناعی یان هێڵکێشانی یان بڕین و کورتکردنەوەی دروست نییە مەگەر ناشرینی بکات یان بێتە خوارەوە بۆ نێو چاوانی. نۆیەم داماڵینی ئەو موانە لەسەر ڕوخسار و لاق و دەستی ژنان دەڕوێن دروستە. دەیەم خاڵکوتاندن کارێکی حرامە و دەبێ ژنانی ئیماندار خۆیان دوور بگرن لێی ئەگەر هەر بە منداڵی بۆیان کوترا بوو دیارە گوناحەکەی لەسەر ئەو کەسەیە ڕێگەی پێداوە و بۆی کوتیوە. 11 قشت کورتکردنەوە لەبەر ناچاری و پێویست ڕەواوە دروستە. 12 بەکارهێنانی باڕووکە واتە قژی ژنێشی تر بخوازێ یان قژی دەستکرد سناعی لەسەر بکات حرامە چونکە بە هەر شێوەیەک بێت چەواشەگەری و تەدلیسە سەرڕای ئەوەش بەو فەرمودێ دەکەوێت کە دەفەرمێ لعن الله الواصل والمتوصلة. بەڵام ئەگەر ژنێک سەرتاس یان کەچەڵ بێت بەکارهێنانی باروکە بۆی حەڵاڵە چونکە بۆ داپۆشینی نەنگ و لەنگێکە. 13 کۆکردنەوەی قژ و گرتنەوەی بەیەک پەلکە و بەردانەوەی بەناوشاندا قەیدی نییە بەمەرجێ بۆ پیاوی نامەحرەم دەری نەخات. 14 قژلولکردن مادەم نەشوب هەیە بە هی کافرانەوە و لە بەردەم نامەحرەمدا دەرنەخرێت دروستە ئەگەرچی بۆ ماوەیەکی زۆریش بێ. 15 گۆڕینی ڕەنجی قژ جارێ بە سوور جارێ بە زەر تا دوایی هیچ قەیدێکی نییە بەڵام ڕۆژکردنی حرامە و ڕێی لێگیراوە. 16 ژنان دەتوانن بە شێوەی ئەمڕۆ هاوچەرک دەستکاری قژیان بکەن بەمەرجێ نەشوب هەیە بە هی کافرانەوە. 17 کۆکردنەوەی قژ لە پشت سەرەوە بۆ گەورەکردنی سەر وەکو سەری پیاوان حرامە. 18 شەتڵی قژ بۆ ئەو ژنانەی سەرتاسن یان کە چەڵن دروستە و هیچ قەیدێکی نییە. 19 حرامە ژنان سەریان بتاشن مەگەر کاتی نەخۆشی پێویست. 20 لابردنی مووی نێوان برۆ دروستە. 21 لە پێکردنی ناعلەی پاژنە بەرز لەبەر چەند هۆیەک دروست نییە لەوانە ئەلیف ژن بە باڵابەرز و کەڵەگەت نیشان دەدات لە واقعیشدا وانە بە گەلێ جار ئەگەری کەوتنیان لێ دەکرێت. جیم پزیشکەکان دەڵێن زیان بە منداڵدان دەگەێنێت چونکە لە کاتی دووگیان بووندا ناهێڵێ جەستەی ژنەکە ڕێک بوەستێ سەرڕای توشبوون بە نەخۆشی لاقان. 22 ژنان دەتوانن بە ئارەزووی خشل و ئاڵتون و زی و مجەوهەراتی تر بەکاربهێنن بەمەرجێ نەگاتە سنووری زێدەڕۆیی. 23 ژنان دەتوانن ئەڵقا ئەنگوستی لە بکەنە هەر پەنجێکیان بیانەوێت. 24 بەکارهێنانی لوتەوانە بۆ ژنان دروستە. 25 بەکارهێنانی خاڵخاڵ بۆ ژنان لە لای ژنانی تر و پیاوانی مەحرەمدا دروستە. 26 درێژکردنی نینۆک دروست نییە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ نینۆکردن و لابردنی مووی مدباخەڵ و مووی تا دوایی 40 ڕۆژی دیاری کردووە بەرەو ژوورتر لەوە دروست نییە چونکە کاری خەڵکانی کافر و بێدینە. 27 ژنان بە چاوی کلەوە دروست نییە لە ماڵ دەربچن و خۆیان بۆ پیاوانی نامەحرەم دەربخەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 28 لاپەڕا 85 وەڵام یەکەم ئەگەر ئافرەتێک نەخۆش بێت پێویستە داخوازەکەی ئاگادار بکات ئەجینە لە خشتە بردن و چەواشەگاری و تەدلیسە ئەوەیش کارێکی حرامە. دووەم ئەگەر ئافرەتێک مەیلی لە زەواج بێت دەتوانێت سەرپەرشتیارەکەی ئاگادار بکات و سەرپەرشتیار بۆی هەیە بە کەسانی ساڵح و چاک بڵێ دەمەوێت کچەکەمت لێمارە بکەم. 3 ژنان دەتوانن بدەن بە گوێی پیاوی چاک و باشدا کە مارەی بکات چونکە خات و خەدیجە دایکی مسلمانان خۆی ناردیە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەروەها عومەر گوتی بە ئەبوبەکر و عوثمان یەک لە دوای یەک دەمەوێت حەفسەتان لێمارە بکەم خوا لە هەمیان ڕازی بێت. چوارەم ژنێک دەزانێت سک و زاناکات پێویستە و کەسە ئاگادار بکات داوای دەکات چونکە ئەوە عیبە و دەبێ پیاو بیزانێت. پێنجەم ژنێک بەر لە مێرکردن بەهۆی هەر کارێکەوە بێت کچێنی نامێنێ
ئەگەر پێویست بوو داواکارەکەی ئاگادار بکات لێی وەکو عادەت و باوی دەڤەرەکە دەبێ ئاگاداری بکات خۆگەر شتێکی ئاسایی بوو دەتوانێت دەنگ نەکات زاپاش گواستنەوە تێکەڵی مێردەکەی حاڵی بکات. شەشەم هەر کەسێک بیوێ ئافرەتێک بخوازێ بەر لە داواکردنی دەتوانێت سەر و دەم و چاو و دەست و پێی ببینێ ئەگەرچی هەندێک لە زانەکان دەڵێن تەنها دەم و چاو و دەست بەسە. حەفتەم ئەگەر باوک و دایک هەر یەکیان کەسێکیان هەڵبژارد بۆ کچەکەیان کچەکەیش حەزی لە کەسێکی تر بوو دەبێ حیساب بۆ ڕاو حەزی کچەکە بکرێت چونکە ئەو تێکەڵی و هاوسەرەتی ئەو پیاوە دەکات بە مەرجی هاوشان و هاوکو فێت بۆی. هەشتم نابێ ژنی مسلمان و ئیماندار مێرد بە پیاوی کافر و خوانەناز بکات. نۆیەم ئەو کچانەی خەریکی خوێندنن ئەگەر داواکاریان هات حەقە مێردی پێ بکەن چونکە زەواج پڕە لە بەرەکەت و بەرژەوەندی بۆ مرۆڤ و خدا ئاسانکاری دەکات بۆیان. دەیەم بەبێ بیانووی شەرعی بۆ هیچ ئافرەتێک دروست نییە لە مێردکردن دوا بکەوێ چونکە خۆ دواخستن لە شوکردن ئایندێکی تاڵ و تفتی هەیە و پڕ دەبێ لە گیر و گرفت و ناسۆر سەرڕای ئەوەش لادانە لە فیتڕەتی خودایی. یازدە زەواج سنەتی پێغەمبەرانە عەلەیهیم السەلات وەسسەلام هیچ کەسێک بێ بیانووی شەرعی بۆی نییە لەو سنەتە شەرعیە خۆلا بدات. داستانی ئەو سێ کەسەی کە هاتنە ماڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە شێوە و ئەندازەی خواپەرستی ئەویان پرسی و یەکێکیان بڕیاریدا هەرگیز ژن نهێنێ پێغەمبەری صلى الله عليه وسلم ڕەتی لۆچوونەکەی کردەوە و فەرمووی من رغب عن سنتي فليس مني باشترین بەڵگەیە بۆ ڕاستیە کەوابوو کارێکی ناڕێک و ناڕەوایە نێر و مێ لەو سنەتە لا بدەن و خۆپیر و کەنەفت بکەن و بۆ دوایش بە تەنها ژیان بەسەر بەرن. دوازدە خۆ نمایشکردن لە ڕۆژنامەکاندا بۆ زەواج و مێردکردن پێچەوانەی عورف و باوی خەڵکانی بە حەیا و بە حیشمەتە. سێزدە قسەکردن بە تەلەفۆن لەلایەن خوازبێنی کار و کچەکەوە ئەگەر پێویستی زەواجەکە نەبێت چاگوایە وەلیەکەی قسە بکات لەگەڵ داواکارەکەیدا. چواردە پەیوەندی لە نێوان کچ و کوڕدا ئەگەر پێش گواستنەوە و دوای گرێبەستەکە بێت هیچ قەیدێکی نییە خۆگەر دوای خوازبێنی و بەر لە گرێبەستەکە بوو بە هیچ شێوەیەک دروست نییە نەکۆبوونەوە لەگەڵیان نە تەلەفۆن و قسە و حیکایەت و تەماشاکردنی. پازدە گەڕانی کچ و کوڕ پێکەوە سەفەرکردن بۆ ئەملا و ئەولا پاش گرێبەست و لە گواستنەوە لە ڕووی شەریعەتەوە هیچ قەیدی نییە بەڵام بێگومان پێچەوانەی عورف و باوی کوردەواری و شەرم و حیشمەتە حەقە لە پێش ساو و دایک و باوک و برا و خوشک و خزمان و خەڵکاندا کاری وا نەکەن. شازدە کەسێک داوای کچێکی کردو وامی دایەوە و ماڵەوەشیان ڕەزامەندیان دەربڕی ئیتر حەق نییە خزمانی تریان ڕەخنە بگرن و گرفت بخەنە ڕێگایەوە. حەڤدە کەسێک لە حاڵ و ئەخلاقی کەسێکی خوازبێنی کاری پرسی دەبێ وە خۆی بۆی باز بکا و درۆ دەلەسەی لەسەر نەکات. هەژدە کوڕی خوێن بدات بە کچێک بەوە نابنە مەحرەم بەڵکو دەتوانن پێکەوە زەواج بکەن. نۆزدەم دروست نییە زۆر لە کچێک بکرێ بە ئەوی مێرد بە فڵانە کەس بکات ئەگەرچی باوک و دایکی کچەکەش لە دین و ڕەوشتی ڕازی بن. 20 دروست نییە ژن بە شودان نهێنی بێ و خەڵکان پێی نەزانن بۆیە بەپێی شایەت ئامادە بکرێ و سنەتە زەماوەندیشی بۆ بکرێ هەر ئەمەیشە ئەو خێزانە لە قسەی ناشرین دەپارێزێ و کچەکەش لە تۆمەت دوور دەبێ. 21 ئەگەر برایەک بێ ئاگاداری باوکی خوشکەکەی لە کەسێک مارە کرد پێویستە ئەو نیکاحا بکرێتەوە چونکە بێ ڕەزامەندی و ئاگاداری باوک برا ناتوانێ کچ بەشوو بدات. 22 ئەگەر ئافرەتێک گوتی بەو مەرجە شووی پێدەکات ڕێم لێ نەگری تەدریس بکەم و بچمە قوتابخانە یان لە فڵانە دەستگادە داوام بکەم ئەویش قبولی کرد دەبێ مەرجەکەی بۆ جێبەجێ بکات خۆ ئەگەر پێچەوانە ڕەفتاری کرد ژنەکە دەتوانێت داوای فەسخی نیکاحەکە بکات. 23 هیچ ژنێک بۆی نییە پاش مردنی مێردەکەی ڕێ لە خۆی بگرێت لە شوکردنەوە چونکە تەنها خێزانەکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیان نەبووە پاش خۆیان مێرد بکەنەوە. 24 هەر نیکاحێک پایە و مەرجەکانی بێتە جێ ئیتر زەواج المسیار یان زەواج العورفی پێ بڵێن دروستە و کاری پێدەکرێت ئەمانە پایە و مەرجن بۆ گرێبەست و نیکاح وەلی مارەیی دوو شایەت ڕەزامەندیشن و مێرد. 25 دروست نییە بۆ دەستگیران لە پێشچاو و داواکارەکەیەوە خۆی بگۆڕێ یان خۆ ئارایش بدا و مکیاز بکات چونکە ئەمانە بۆ یەک نامەحرەمن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 29یەم لاپەڕا 89 پرس و ڕاوێژ لە سەر مارەی ئافرەتان. وەڵام یەکەم
مارەی حەقی ژنانە. جا ئەگەر ژنەکە بە ئارەزووی خۆی دەستی لێ هەڵگرت یان لە بەشێکی پیاوەکەی ئازاد کرد دروستە، بەمەرجێ فامیدە و ژیر بێ. ئەجینا بۆ هیچ کەسێک نییە شتێکی لێلا ببات. ئەگەر بەشێک لە مارەی دوا خرابوو بۆ کاتێکی دیاریکراو دروستە و کاری پێدەکرێت، و مارەی موئەجەل ئەگەر بەسەر مێردەکەوە بمابوو دەوڵەمەند بوو دەبێت زەکاتی بدات، بە پێچەوانەوە زەکاتی لەسەر نییە. سێم، ژنی ژیر و فامیدا دەتوانێت بە ئارەزووی خۆی لەو مارەیەی قەرزەی دەست هەڵگرێت، ئەجینا بە زۆر و زۆرکاری ڕەوانیە و ئازاد نابێ و هیچ نابەسێتەوە. چوارەم، دەتوانرێت لە باتی مارەی فێرکردنی قورئان بێ، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەمەنی خۆیدا ئەنجامیدا بۆ یەکێک لە هاوڵان. هەروەها دروستە قورئان بکرێتە مارەیی، چونکە قسەی ڕاست ئەوەیە کە فرۆشتن و کڕینی قورئان دروستە. پێنجەم، ژن دەتوانێت مارەیەکەی عومرە بێت لە سەر پیاوەکە دایبنێت. شەشەم، باوک دەتوانێت ئەندازەیە کە کچەکە پێویستی نەبێت لە مارەیەکەی ببات بۆ خۆی، لیژنەی فتوای هەمیشەیی سعودیە. هەفتەم، هەر بە گرێبەستەکە ژن مارەی مسۆگەر دەکات، جا ئەگەر سەرجێیی لەگەڵ کرا یان خەڵوەتیان کرد یان یەکێکیان مرد مارەی تەواو دەبات. هەشتەم، ئەگەر بەر لە سەرجێیی تەلاق دراو لە گرێبەستەکەدا مارەیی بۆ تەواو کرابوو نیوەی مارەیەکە دەبات. اینجا هەر کامیان دەست لە بەشی خۆی هەڵگرێ دروستە و کارێکی باشی ئەنجام داوە. نۆیەم، ئەگەر بێ باسکردنی مارەیی نیکاحەکە کرا دادەمەزرێ و ژنەکە مەهڕول مەثەلی بۆ دادەندرێت. هەر کات بەر لە خەوتن ژنەکەی تەلاقدا بە پێی دارا و نەداری مێر دەبێ متعا یەکسانە ئەندازێ لە ماڵ بدرێ بە ژنەکە. یازدەیەم، ئەگەر بەر لە نووسن پێکەوە تەلاقدرا لەسەر لاساری ژنەکە ئەو کاتە هیچی ناکەوێت. دوازدە، باشترین نیکاح ئەوەیە مارەی کەم بێت، بێشک زێدەڕۆیی لە مارەی و ئاهەنجێڕاندا پێچەوانەی شەریعەتی ئیسلامە و پیرۆزیش لە کەمی تێچوون و مارەییدایە. ئەمەش دەکەوێتە سەرشانی ژنان. حەقا لە باتی قورسکردنی مارەی و تەکالیف هەوڵ بدەن ئەرکی سەرشانی زاوا کەم بکەنەوە. سێزدەیەم، نیکاح لە کاتی حەیزدا دروستە، بەمەرجێ سەرجێیی لەگەڵ نەکرێت، بەڵام تەلاق لە حەیزدا دروست نییە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی سیەم، لاپەڕا 901، پرس و ڕاوێژ لە سەرمافی ژن و مێردایەتی. وەڵام یەکەم، دەبێ ژن لە سنووری چوارچێوەی شەرعدا گوێڕالی مێردی بێت. دووەم، دەبێت چاوی لە ناموس و شەڕەف و ماڵ و ئەولادی بێت. سێم، هەر کات داوای سەرجەیی لێکرد دەبێ وەڵامی بداتەوە. چوارەم، بە مۆڵەتی مێردەکەی نەبێ لە ماڵ دەرنەچێ. پێنجەم، ئیش و کاری ماڵەوە چی لەسەر ئەوە دەبێ پێی هەڵسێت. سەرڕای ئەمانە حەقا ڕەفتار و مامەڵەی شیرین و جوان بێت لەگەڵیا و پاداشتی تند و تیژی و خراپەکانی بە نەرمونیانی و ڕەفتاری چاک بداتەوە تا باشتر ئولفەت و خۆشەویستی نێوانیان بچەسپێ. ڕۆژێک شەعبی لە حاڵ و ئەحواڵی قازی شوڕەیحی پرسی لەگەڵ خێزانەکەیدا، گوتی 20 ساڵە نەمدیتووە کارێ بکات تووڕەم بکات. گوتی چۆن؟ شوڕەح گوتی یەکەم شەوی بێ گەیشتنمان دیتم ئافرەتێکی زۆر بە جەماڵ و شۆخ و شەنگە. لە دڵی خۆمدا گوتم با لە سوپاسی خوادا دەست نوێژ بگرم و دوور کەعات نوێژ بکەم. کاسەلامم دایەوە دەبینم ئەویش وەکو من خەریکی نوێژە. جا کاتێ خزم و میوان هەستان چۆڵیان کرد و هەر خۆمان ماینەوە. گوتی سپاس و ستایش بۆ خوا، سپاسی دەکەم و داوای یارمەتی لێ دەکەم، درود و سڵاویش دەنێرم بۆ جانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بنەماڵەی. پاشان من ژنێکی غەریب و بێ ئاگام لە ئەخلاق و ڕەوشتی تۆ، هەر ئێستا پێم بڵێ چیت پێ باشە بابیکەم و چیشت پێ ناخۆشە بانەیکەم. شیایی باسا تۆ دەتوانی لە ژنانی خۆتان ژن بهێنی، منیش دەمتوانی مێرد بە کەسێکی هاوشانی خۆم بکەم. بەڵام بڕیاری خدا هەر دەبێ ببێ تۆ بوویتە خاوەنی من. خدا چ فەرمانێکی پێکردووی جێبەجێ بکە، یا بەباشی ڕامگرا یان بەباشی جودا ببینەوە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. شوڕەیح گوتی منیش ناچار بووم گوتارێکی ئاوام خوێندەوە و گوتم قسەیەکت کرد ئەگەر ئاوا بیت بەختیار دەبی، ئەجینەت دەکەویتە سەرت و بەرپرسیار دەبی. من ئەوەم پێخۆشە،
ئەوەیشم پێ ناخۆشە هەر چاکەیەکت لێ دیتم دەتوانی بڵای بکەیتەوە هەر خراپەیەکیشت لێ دیتم دایپۆشە گوتی پێم خۆشە سەردانی ماڵی باوکم بکەم وتم هەرگیز حەز ناکەم ماڵی خەزورانم بێتاقەت بکەم وتی لە دراوسێکان بەچێ حەز دەکەی و بەچێ حەز ناکەی بێنە ماڵت وتم فڵانە خێزان پیاوی چاکن فڵانە خێزانیش خراپ ساڵێکمان پڕ لە خۆشی و خۆشەویستی بردەسەر ڕۆژێک لە کار گەڕامەوە ماڵ ژنێکم دید لە ماڵەوە گوتم چییە؟ گوتی خەسووتە ئەویش لای بەلامەوە کرد و گوتی چۆن ژنەکەتت دید؟ گوتم باشترین ژنان خەسوم گوتی وریابە ژن لە دوو حاڵەتدا زۆر خراپ دەبێت کاتێ دووجیان دەبێ و کوڕی دەبێ کاتێ زانی مێردی خۆشی دەبێ لەبەرەوە چۆنت دەبێ ئەدەبی دابدە و پاکژەی بکە بەڵێ 20 ساڵ لەگەڵم مایەوە و گلەیم لێی نەبوو جارێک نەبێ ئەویش تاوانی من بوو شەشەم بە هیچ شێوەیەک دروست نییە تێکەڵیکردن لەگەڵ ژناندا لە پاشەوە ئەگەر کەسێک کاری وای کرد دەبێت تەوبە بکات و نیەت بێنێ جارێکی تر نەچێتەوە سەرەو کارە حەفتەم قسەی ڕاست ئەوەیە ئەگەر کەسێک لە پاشەوە دروست بوو لەگەڵ خێزانیا کەفارەتی ناکەوێتە سەر هەشتەم ژنان دەبێ ڕێ بەو کارە دزێ و ناشیرنا نەدەن نۆیەم حەقە ئەگەر شتێکی وای دیت سکاڵا بنووسێ و داوای فەسخی لێ بکات دەیەم ژن دەتوانێت تەماشای تەواوی جەستەی مێردی بکات پیاویش دەتوانێت تەماشای تەواوی جەستەی ژنەکەی بکات یازدە بەپێی فەدوای لیژنەی دائیما لە سعودیا دەبێ ژنان خزمەتی پیاوەکانیان بکەن چونکە ژنە ساڵیحەکانی پێشین خزمەتیان کردوون لەوانە خات و فاتیمە و ئەسمای کچی ئەبوو بەکری سدیق خوایان لێ ڕازی بێت کە بەڕاستی هەر یەکەیان بە دڵسۆزانە لە خزمەتی ئیش و کاری ماڵە و دەرۆی ماڵدا بوون لەبەر هاوکاری مێردەکانیان عەلی کوڕی ئەبی تاڵیب و زوبەیری کوڕی عەوام خوایان لێ ڕازی بێت دوازدە نابێ ژنان زیاد لە توانای مێرد و باوی کۆمەڵگا داوای نەفەقە بکەن چونکە خوددا دەفەرمێ وعاشروهن بالمعروف سێزدە حەقە ژنان هاوکاری مێردیان بکەن سەبارەت بە پێشکەشکردنی خزمەتگوزاری ماڵ و منداڵ ئەجینە بە خراپکاری دەژمێردرێ بۆ ئەمەیش پێویستە ئارام بێت چواردە نابێ ژنان بەبێ مۆڵەت و ڕەزامەندی مێردیان هیچ شتێک لە ماڵ و سامانی خەرج بکەن چونکە خوددا قەدەغەی کردووە کەسێک بەناحەق ماڵی کەسێک بخوات پازدە پیاوێک بەپێی عادەت و باوی خەڵکانی وەک خۆی لە ناوچەکەدا نەفەقەی ماڵ و منداڵی نەدات لەو حاڵەتەدا ژنان دەتوانن بەپێی حەقی خۆیان بێ مۆڵەتی مێرد لە ماڵەکەی نەفەقە بۆ خۆیان خەرج بکەن شازدەم ئەگەر پیاوان بە ڕەزامەندی ژنان شتێکیان لە ماڵ و سامانیان وەرگرت دەبێتە حەڵاڵیان بەڵام دەبێ پاش ئەوە منەت نەخەنە سەریان هەروەک ئەگەر ژنان ڕازی نەبوون نابێ پیاوان لە حقوقی خۆیان بێبەشیان بکەن حەفدە ژنان لە ئاڵ و وێڵ و بەخشین و خێر و سەدەقا و تا دوایی لە ماڵی خۆیان ئازادن بۆیە مێرد بۆی نییە پێی لێ بگرێ بەمەرجێ فامیدە و ژیر بێت هەژدە هەر کات پیاو داوای لە خێزانەکەی کرد لەگەڵ یا بخەوێ حرامە وەڵامی نەداتەوە مەگەر نەخۆش بێت لەو حاڵەتەشدا نابێ پیاو داوای شتێکی وا بکات چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا ضرر ولا ضرار نابێ کەس زیان بە بەرامبەرەکەی بگێنێ نۆزدە نابێ پیاو بە خێزانەکەی بڵێ دایە خوشکە یان ژن بە مێردەکەی بڵێ بابا برا یان هەر وشێشی تر لەو بابەتەی بی بیستەم نابێ ژنان خەڵکی نامەحرەم ئەگەرچی هاوڕێ مێردەکەیشی بێ یان پیاو چاک و بە متمانە بێ بەرێتە ماڵ لەو کاتانەدا مێرد لە ماڵ نییە هەروەها نابێ پیاوی خێزانی هاوڕێکەی یان دراوسێکەی بەرێتە ماڵەوە بۆ خزمەتکردن و نان و چێشکردن نەوەک شەیطان خەتەرە و وەسوەسەیان بۆ پەیدا بکە و کاری دزێ و ناشیرێن ڕوو بدات 21 ئەگەر ژنێک مێردەکەی بەهەشتی نەبێ دەبێ خوددا بەدیلی بۆ پەیدا بکات بێگومان پاداشتی قیامەت بۆ ژن پیاوە بەگشتی 22 ئەگەر ژنێک چەند مێردێکی کردبوو هەمووشیان ئاکارچاک و بەهەشتی بن خوددا لە ڕۆژی قیامەتدا سەرپشکی دەکات کە بە ئارەزووی خۆی یەکێکیان هەڵبژێرێ 23 پاش گواستنەوەی کچێک دیتی کچێنی نییە دەبێت چی بکرێ شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ ئەو کارە دەکرێت چەند هۆیەکی هەبێ جگەل لە زینا پێویستە گومانی باش ببرێ چونکە دەکرێت بەهۆی توندی خوێنی حەیزەوە یان بازبردنێکەوە نەمابێ یان ئەگەر بە زیناش بوو بێ و ئێستا تەوبەی کردووە و گەڕاوەتەوە دەبێت لەو کاتەدا چاوپۆشی لێ بکرێ 24 نادیار بوونی مێرد غیاب الزەوج ماوەیەکی زۆر لە هاوسەرگیری ئەگەر ژنەکەی ڕازی بوو
دیارە 4 مانگ یان 6 مانگ یان ساڵێک یان 2 ساڵ دیار نابێ بەمەرجێ ژنەکە لە شارێکی ئەمین بێت و ڕازیش بێت خۆ ئەگەر ڕێوشوێنی ئەمین نەبوو خۆشی بەوە ڕازی نەبوو ڕێگە نیە ئەوەندە خۆی نادیار بکات چونکە لە ئیسلامدا مامەڵە دەبێ بە معروف و شەرع پەسەند بێت 25 ئەگەر ژنێک بە مێردەکەی وت تۆ برامی تۆ بابمی ئەم وشانە و هەر وشێشی تر لەو بابەتە ژنان حرام ناکەن لە مێردیان واتە بە دیهار داناندرێ بەڵکو تەنها بە سوێن دادەندرێ و دەبێت کەفارەتی سوێن بدات ئەویش نانی 10,000 یان هەر 1,000 نیومەن لە خۆراکی خەڵکی شارەکەی پێ بدات سەرنجێک ظیهار تەنها لەلایەن پیاوانەوە دەبێت بۆ نمونە بە خێزانەکەی بڵێت تۆ دایکمی تۆ خوشکمی ئیتر ژنان ناتوانن مێرد لە خۆ حرام بکەن بە بەکارهێنانی ئەو جۆرە وشانە 26 بێگومان لە نێوان ژن و مێردا هەندێک شت نهێنی ڕوودەدات پێویستە ژنان بە تایبەت ئەو نهێنیانە بپارێزن و لای خەڵکی باسی نەکەن هەروەها پیاوانیش 27 مێرد ناتوانێت هیچ شتێک لە موچەی هاوسەرەکەی وەرگێ یان لێ زەوت بکات بە ڕەزامەندی و خۆشحاڵی ئەو نەبێ 28 ئەگەر ژنێک پاش زەواج هەندێشتی لە مێردەکەی دیت مای دڵنیگەرانی ئەو بوو ئایا دەتوانێت داوای جیابوونەوەی لێ بکات بەڵێ ئەگەر هەندێ مەرج و بڕیار لە نێوانیاندا بوو پێچەوانە دەرچوون دەتوانێت داوای جیابوونەوە بکات لە هەمان کاتدا هەرچی لە مێردەکەی وەرگرت بێ دەبێ بیداتە دواوە چونکە ئەو هۆی جیابوونەوەیە خۆ ئەگەر ڕازی بوو هیچ قەیدی نییە 29 ژن و پیاو بۆیان هەیە لە کاتی جیماعدا ذکری بسم الله اللهم جنبنا الشيطان وجنب الشيطان ما رزقتنا بخوێنن سی پیاوێک بۆ خۆی دەزانێت نەزۆکە و منداڵی نابێ پێویستە بە هاوسەرەکەی بڵێت ئەگینا خیانەتە لێی 31 لە ڕەمەزاندا ژن گواستنەوە کەڕاهەتی نییە 32 شێخ ئیبن عوثەیمین دەڵێ شەهر العەسەل دروست نییە چونکە لاسایی خەڵکانی ناموسڵمانە لەو لایشەوە ماڵ و سامانێکی زۆر بەفیڕۆ دەچێ و تووشی هەندێک کاری ناپەسەند دەبن 33 مێرد ناتوانێت ڕێ لە هاوسەرەکەی بگرێت لا کڕینی شتومەچی کەمالیات لە ماڵی خۆی بەمەرجێ زێدەڕۆیی نەکات 34 ژنان بێ مۆڵەت لە مێرد نابێ لە ماڵ دەرچن ئەگەرچی بۆ سەردانی باوک و دایکیشی بێت مەگەر حاڵەتێک ببێ ژنەکە ناچار بێ بچێت 35 نەفەقەی ژنان لەسەر مێردە ئەگەرچی موچە و مانگانەشیان هەبێ مەگەر بۆ خۆیان پێیان خۆش بێت شتێک سەرف بکەن 36 ئەگەر ژنان ئەشقی و لاسار بوون پیاو دەتوانێت ئەگەر ئامۆژگاری و نەسیحات بێ کەڵک بووبۆی جێنووسنی لەگەڵ جیا بکاتەوە ویان لە کاتی خەودا پشتی لێ بکات تاوەکو جارانی لێ دێتەوە بەڵام هەرگیز بێگوناح نابێ کاری وا بکات 37 فێڵ و مەکر لە ژنان بۆ ئاژاوە لەگەڵ پیاوەکانیاندا یان لە خشتە برنیان بەوەی لای مێرددا نەنیشن کارێکی حرامە و پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە 38 ئەگەر پیاوێک بێ هۆکارێکی شەرعی ماوەی خۆی نادیار کرد و نەفەقەی ژنەکەی نەدا دەبێ هی ڕابردووشی بۆ سەر بکاتەوە 39 کەسێک لەگەڵ کیژێکدا بە حرامی سەرجەیی کرد پاشان ویستی مارەی بکات هیچ قەیدی نییە بەڵام حەقا ئەردوو تەوبە بکەن لەو گوناح و تاوانە کردیانە پەشیمانی دەرببڕن لێ نیەتی وابێت هەرگیز نەگەڕێتەوە بۆ کاری دزێوی وە پتر لە جاران دەست بداتە ئاکاری چاک و خواپەرستی تێبینی ئەگەر کچ و کوڕەکە بەگومان بوون لە دووژیانی دەبێ بەر لە مارەکردن حەیزێک ببینێ بۆی دەرکەوێ دووژیان نەبووە خۆ ئەگەر بەو کاریان دووجیان بوو بێت تا حەملەکەی دانەنێ دروست نییە نیکاح بکرێ لجنەت دائیمە چلەم یادکردنەوەی ساڵی زەواج و دیاری و بەخشش کارێکی نادروستە چونکە لە شریعەتی ئیسلامی پیرۆزدا ئەو تەکلیف و ئەرکە بێجێیانە جێیان نییە بەڵکو لە باتی ئەوە هەوڵ بدرێ خۆشەویستی پتر بکرێ 41 مێرد دەتوانێت بە دایکی خێزانەکەی بڵێ پورێ هەروەک ژن دەتوانێت بە باوکی مێردەکەی بڵێ خاڵە یان بڵێ مامە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی 30 لاپەڕا 98 پرس و ڕاوێژ لەسەر گرێبەستی زەواج وەڵام دەبێ ئەم خاڵانە ڕەچاو بکرێ ئەلیف مارەی دیاری بکرێ و لە عەقدەکەشدا ناو ببرێ بە بێوەلی ژنەکە گرێ بەز نەکرێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا نیکاح إلا بوەلی جیم دوو شایەتی نێرینەی باڵغ و موسڵمان و عادڵ ئامادە بکرێن دال کچ و کوڕ دەبێ هەردوو ڕازی بن یەکەم پیاو دەتوانێت لە بەرامبەر چاکە و سەڵاحەتی ژنەکەیەوە هەرچی بیەوێ ببەخشێ پێی ئەگەر زیان بەخش نەبێ بە میراتگرەکانی
هەروەها ژنیش دەتوانێت چی دەبەخشێ بە مێردی بیبەخشێ. دووەم، وێنەگرتنی حاڵەتی ژن و مێردی لە کاتی جیماع و تێکەڵبووندا کارێکی حرامە و دەبێ مسلمان خۆی لێ دوور بگرێ، چونکە پاراستنی ئیرد و عەورەت شتێکە لە ئیمان و فیتڕەتی پاکە. سێەم، مێرد بۆ هەیە لە تەواوی جەستەی هاوسەرەکەی لەذەت وەربگرێ و دەتوانێت لە پاشە و لە جێی خۆیەوە سەرجێیی لەگەڵ بکات، دواتە لە کۆمەوە بە هیچ شێوێک ڕێی پێ نەدراوە. هەڕەشەی سەختی تایە و پێچەوانەی هەموو ڕەوشتێکی مرۆڤایەتیە، تەنانەت ئاژەڵیش لەگەڵ یەکتردا بەکاری ناهێنن. چارەم، ئەگەر ژنێک مێردەکەی عارەق خۆر بێت دەبێ ئامۆژگاری بکە و خۆ ئەگەر نەگەڕایەوە سەر ڕێی ڕاست دەتوانێت لەگەڵی نەخەوێ، داوای جیابوونەوەشی لێ بکات. پێنجەم، دەبێ ژن بەسەر مێردەکەیدا دەنگ بەرز نەکاتەوە، هەروەکو حەقا پیاویش بەرامبەر هاوسەرەکەی نەرمونیان و بەڕێز بێت و نابێ هیچیان مافی ئەویان پێشێڵ بکەن. شەشەم، دیارە نەفەقەی ژن لەسەر مێردە، بەڵام هەرکات ئەشقی بوو دەستیدا لاساری و خۆی نەدا بەدەستەوە نەفەقەش دەبڕدرێت. هەفتەم، ئەگەر ژنەکە بە مۆڵەتی مێردەکەی چووە سەفەر یان بێ مۆڵەتی ئەو بێگومان نەفەقە و قەسمی دەفەوتێ. هەشتەم، یەخستنەوەی ژن و مێرد و نەهێشتنی ناکۆچیەکانیان بە جادوو کارێکی حرام و قەدەغەکرا و دروست نییە، هەروەک جیاکردنەوەیان بە جادوو حرام و یاساغا، بەڵکو هەندێک جار دەبێتە کوفر و شرک. نۆیەم، نوشتەی چەور و شیرینی وەکو کورد دەڵێ بۆ ئەوە ژن و پیاوەکە یەکتریان خۆش بووێ کارێکی حرام و بە جادوو دادەندرێت. دەیەم، حرامە بۆ مێرد ڕێ لە سیلەی ڕەحم بگرێت و نەهێڵە ژنەکە سەردانی باوکو و دایکی و خزمانی بکات مەگەر بزانێ مەفسەدەیەکی لێ پەیدا دەبێت. یازدە، حرامە بۆ مێرد فەرق و سوون بخاتە نێوان ژنەکانیانەوە، ئەگەر چەند ژنێکی هەبوو لە خان و جلوبەرگ و نەفەقە و شەومانەوە لەلایەن ئەگەرچی هەندێک دەوڵەمەندیش بن. دوازدە، ئەگەر ژنێک بیەوێ لە ماڵی خەزوران دوورەوەکەوێ تا هەرا و دڵێشیانیان نەبێ دەبێ مێرد هەوڵدات کێشەکەیان چارەسەر بکات، خۆگەر چارەسەر تەنها جیابوونەوە و دوورکەوتنەوە بوو قەیدێکی نییە، بەڵام دەبێ دەست لە سیلەی ڕەحام هەڵ نەگرێ. سێزدە، عەزل واتە خۆکشانەوە لە کاتی جیماعدا بۆ ئەوی مەنیەکە بڕژێتە دەرەوەی ژنەکە بەم مەرجانە دروستە. ئەلیف، دەبێ ژنەکە ڕازی بێت چونکە حەقێتی داوای مناڵ بکات. بە، ئەگەر ڕازی نەبوو دروست نییە لە لەزەت وەرگرتن بێبەش بکرێت، چونکە لەذەت و خۆشی ژنان دوای ڕژانی مەنیەکە بۆ ناوەوە تەواو دەبێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 32 لاپەڕا 101 پرس و ڕاوێژ لەسەر مەسەلەی فرەژنی. وەڵام، یەکەم، فرەژنی مۆڵەت و ئیزنی خودای لەسەرە، بۆ هیچ مسلمانێک ڕەوا نییە بێزاری دەرببڕێ و ئیستنکاری بکات، بێگومان هەر کەسێک فرەژنی بێ قەبوڵ نەبێ بە موڕتەد و پاشگەز بۆ لە ئیسلام دادەندرێ و بەر ئەم ئاەتە دەکەوێ کە خودای پەروەردگار دەفەرمێ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. بێشک ئەوانەوە فرەژنی ڕەتدەکەنەوە کەوتونەتە ژێر کاریگەری کافر و خوانە ناسانەوە. مسلمانە دڵپاک و سادەکانیش بێ چەند و چون لاساییان دەکەنەوە و هەریەکە و لە ئاوازێ لێی دەخوێنێ و پاساوی بۆ دێنێتەوە و واقسە دەکەن ئیسلام نەی پێکاوە و بۆ ئەمڕۆ دەتوانرێ بەرهەڵس بکرێ. دووەم، هەموو کات سەرژمێری و ئامارەکانی جیهان وا دەگەێنن کە کچان پتر لە کوڕان لەدایک دەبن و زۆربەی ئەوانەی دەمرن نێرینەن، چونکە جەنگ و ئاژاوەکانی دنیا زیاتر پیاوان دەگرێتەوە تا ژنان، کەوابوو هەمیشە ڕێژەی ژنان بەدەسترە، بۆیە ڕێ بە پیاوان دراوە تا 4 ژن بێنن تا بەڵکو ئەو ڕێژە زیادەیە بە مێردی شەرعی و حەڵال نەمێننەوە. خۆ بێگومان پیاوێک لەسەر بناغەی شەرعی لەگەڵ ئافرەتێکدا تێکەڵ بێت زۆر باشترە لەوەی لەسەر شەقام و کۆڵانەکاندا بە ناشەرعی تێکەڵ دەبن و پاشان هەڵدەستێتەوە و خۆی دەتەکێنێ و پێچی لێ دەکاتەوە. سێەم، ئەگەر پیاوێک ویستی ژنی دووەم بێنێ مەرز نییە ژنی یەکەم ڕازی بکات، ئەگەرچی سیفەتی جوامێری و مەردی وا هەڵدەگرێ بە هەر شێوە و شێوازێک بوو بێت ژنی یەکەم ڕازی بکات، چونکە ئەو ڕازیکردنە دەبێتە مای زیادبوونی خۆشەویستی و دڵۆڤانی نێوانیان لە ئایندەدا. چارەم، شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ بەکارهێنانی عەدالەت لە نەفەقە و قەسمدا واجبە، ئەگینە لە خۆشەویستی و جیماعدا لە توانەدا نیە و ناکرێ،
پێنجەم قەسم تەنانەتی بۆ ژنی حەیزدار و زەیسانی واجبە ئەگەرچی سەرجەییشیان لەگەڵ ناکرێت. شەشەم ئەگەر ژنی دووەم کچ بوو دەتوانێت 7 شەو لە لای بمێنێتەوە، خۆ ئەگەر بێوەژن بوو دەبێت 3 شەو بمێنێتەوە. هەفتەم هاتوچۆی ژنێک بە شەودا سەرەی خۆی نەبێ، تەماشای عورفی کۆمەڵگە دەکرێت. ئەگەر ئەو کۆمەڵگەی کاری وان ڕێپێدەدا و بەستەمیان دانەدەنا دەتوانێت هاتوچۆ بکات ئەگینەواز بێنێ لێی. هەشتم ئەگەر ژنێک سەرەی خۆی بەخشی بە مێردەکەی یان بە هەوەیەکەی دروستە هەر کاتێکیش داوای کردەوە حەقی خۆیەتی. نۆیەم دروست نییە بێ هۆکاری شەرعی فەزلی ژنێک بدات بە سەرەوانی تردا لە بەخشش و دیاریدا، خۆگەر یەکێکیان هاوکاری مێردەکەی دەکرد لە ئیش و کارەکانیدا دەتوانێت پتر لە بەرامبەر ئەوەوە ئەمیش خزمەتی ئەو زیاتر بکات. دەیەم ئەگەر ویستی یەکێ لە ژنەکان لەگەڵ خۆی ببات بۆ سەفەر دەبێت تیر و پشکیان بۆ بکات، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە وای دەکرد هەر ژنێکیش بۆی دەرچوو نابێ ژنانی تر داوای مانەوەی شەوێ زیاتر لەو بکەن کاتێ گەڕانەوە، بەڵکو لە سەرەی خۆیدا دیسان دەست پێ دەکاتەوە. یازدا ئەگەر ژنێک گوتی بە مەرجێ شووی پێ دەکات هەوێکەی تەلاق بدات، دەیشیزانی ئەو قسە ناحەقا ئەو مەرجە پوچە و کاری پێ ناکرێ، خۆ ئەگەر نەیدەزانی دەتوانێت فەسخی بکاتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 33ەم لاپەڕا 103 پرس و ڕاوێژ لەسەر مەسەلەی ژنان و تەلاق. وەڵام یەکەم هەر کات مێردوتی تەلاقی خێزانەکەم کەوتبێ دەکەوێت ئیتر بە ژنەکە بگات بزانێ یان نا، تەنانەتی ئەگەر پاش 3 حەیزیان 3 پاچی بە تەلاقەکەی زانی دەتوانێت شوو بکات و عیددەی تەواو بووە. دووەم لە دڵدا تەلاقی ژنەکەی خست، بەڵام نە بە زمان گوتی نە بە نووسی ناکەوێ. سێم شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرموێ مانەوەی ژن لای مێردی نوێژ نەکات دروست نییە، بەتایبەت ئەگەر ئەو ژنە عاقیدەی وابێت مرۆڤی نوێژنەکەر کافر دەبێت. چوارەم ژیان بەسەربردن لەگەڵ مێردی ئاراخۆردا بە پێی فتوای ئیبن عوثەیمین نە حرامە و نەقەیدی هەیە، بەڵام دەبێ هەمیشە ئامۆژگاری بکات، خۆگەر بزانێت شەو نەخەوتن لەگەڵ یا کاریگەری دەبێ بە وازهێنان لێ دروستە و حەقە بیکات، خۆ ئەگەر بزانێ هیچ کەڵچینە حەڵاڵ نییە بۆی سەرجەیی لەگەڵ نەکات. پێنجەم بە یەک وشە 3 تەلاقی ژنەکەی دا و پێی گوت ئەنتە طالیق 3 بە یەک تەلاق دادەندرێ و تا لە عیددەدا بێ دەتوانە بیهێنێتەوە بێ مارەکردنەوە، خۆ ئەگەر عیددەی تەواو بوو دەبێ مارەی بکاتەوە. شەشەم شایەتگرتن بۆ تەلاق و سنەتە، واتە تەلاقدان بێ شایەت دروستە و دادەمەزرێ. هەفتەم ئەم شتانە ڕێ بە ژنان دەدەن داوای تەلاق بکەن. ئەلیف مێرد لە نەفەقەدا درێغی بکات، بە مێرد زیانێک بە ژنەکەی بگەێنێ نەتوانێت لەگەڵ یا بژی، لەوانە جنێ و لێدان زۆری لێ بکات بۆ کاری دزێ و ناشیرن. جیم مێرد بەجێی بهێڵێ و خۆ نادیار بکات ئەمیش ترسی فیتنەی هەبێ. دال مێرد زیندان بکرێ و ئەمیش توانای خۆگرتنی نەبێ. ها مێردەکەی ببینێ عیبدارە، لەوانە نەزۆچی نەبوونی توانای جیما جۆرە نەخۆشێکی ناشیرن و پەتا. هەشتم تەلاق لەم حاڵەتانەی خوارەوە ناپەسەندە و پێشی دەڵێن ئەتەلاق البیدعی. ئەلیف لە حەیزدا یان لە زەیسانی تەلاقی بدات، بە یان لە پاچیدا تەلاقی بدات بەڵام سەرجەیی لەگەڵ نەکرد بێ. جیم بە یەک وشە 3 تەلاقەکەی بدات ئەنتە طالیق 3. دال لە یەک مەجلیسدا 3 تەلاقەی بدات بە 3 وشە ئەنتی طالیق ئەنتی طالیق ئەنتی طالیق. بۆیە هەندێک لە زاناکان دەڵێن تەلاق لەم حاڵەتانەدا ناکەوێ، ئەگەرچی زەماوەری زانان پێیان وایە تەلاقی بیدعی لەگەڵەوەدا حرامە دەکەوێ و هەموو ئەحکامەکانی تەلاق تێیدا جێی دەبێتەوە. نۆیەم ژنێک یەک تەلاق درابوو سەرجەییشی لەگەڵ کرابوو پێی دەڵێن تەلاقی ڕەجعی، چونکە مێرد دەتوانێت لە ماوەی عیددەیدا بیجێڕێتەوە لای خۆی بێ نیکاحی تازە. دەیەم بۆ ڕەجعەت کردنەوە وەلی و مارەی و ڕەزامەندی ئاگاداری ژنەکە و نیکاحی تازەی ناوێ. یازدە لە ماوەی تەلاقی ڕەجعیدا ئەو ژنە بە ژنی تەلاق دراو دادەندرێ، بۆیە دەتوانێت تەماشای بکات لە جێگای خەڵوەتدا لەگەڵیدا کۆبێتەوە، ژنەکەیش دەتوانێت خزمەتی پیاوەکە بکات تا لە عیددەدا بێت و نابێت لە ماوەی عیددەدا منزڵەکەی بەجێ بهێڵێ. دوازدە ژن و پیاو ناکۆک بوون لە ڕەجعەتدا، پیاوەکە گوتی ڕەجعەتم کردوویت، ژنەکەش بە درۆی خستەوە، لە حاڵەتی وادا گوێ لە ژنەکە دەگیردرێ مەگەر پیاوەکە بچێت شایەت بێنێ بۆ ڕەجعەت بەر لە تەواوبوونی عیددە.
خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 34 لاپەڕا 105 پرس و ڕاوێژ لەسەر خولع. وەڵام یەکەم، هەر کات ژن ناوچاوی مێردەکەی حەز لێ نەکرد و نەیویست لەبەر ناشیرنی یان لەبەر بێدینی و ڕەوژ خراپی یان لەبەر پیری و لاوازی تا دوایی دەشترسا لەبەر ئەوە نەتوانی بە شێوەی شەرعی هەڵسوکەوتی لەگەڵ بکات، لەو حاڵەتانەدا دەتوانێت بە مارەیەکەی خۆی یان بە هەر شتێکی تر خۆی ڕزگار بکات لی. دووەم، لە هەموو کاتدا لە حەیز و لە زەیسانیشدا خۆلع لەگەڵ ژناندا دەکرێ و دروستە و دەشتوانێت بە یەک حەیز عیددا تەواو بکات. سێم، ئەوانەی لە کاتی نەخۆشی و سەرەمەرگدا ژنانیان تەلاق دەدەن بە مەبەستی بێبەشبوون لە میرات کارێکی حرام دەکەن و لەگەڵ ئەوەیشدا هەر میراتی لێ دەبن، ئەگەرچی تەلاق بێ جودابوونەوەی تەواویش بێت بەینونە کوبڕە، چونکە نیەتی خراپ و ناشەرعی بووە. چارەم، کەسێک سوێندی بە تەلاق خوارد بە مەبەستی ڕێگرتن لە خۆی لە کردن و نەکردنی کارێک، بۆ نمونە گوتی ئەگەر جگەرم کێشا یان لەگەڵ فڵان کەسدا قسەم کرد تەلاقم بکەوێ، یان گوتی ئەگەر ئەو کارە نەکەم تەلاقم بکەوێ. لەم حاڵەتانەدا تەلاقی ناکەوێت، چونکە مەبەز ڕێگرتن و هەڵنانی خۆی بووە بۆ کردن و نەکردنی کارەکە، نەک خستنی تەلاقەکە. تێبینی زۆرێک لە ئەهلی زانست ئەم جۆرە تەلاقانە دەخەن ئەگەرچی مەبەستیش ڕێگرتن و هەڵنانی خۆی بێت لەو کارە، نەک تەلاق، کەوا بوو حەقە مرۆڤی ئیماندار هەرگیز ئەو وشە و ڕستانە بەکار نەهێنێ. پێنجەم، بێهۆکاری شەرعی داوای تەلاق حرامە و دروست نییە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە و بەهەشتی لەسەر حرام کردووە. شەشەم، بۆیە تەلاق بەدەستی پیاوانەوەیە، چونکە پیاو زیاتر دەتوانێت لە کاتی هەراو کێشەکاندا خۆی کۆنتڕۆڵ بکات، لەو لایشتەوە نەفەقە لەسەر ئەوە کەوا بوو حەقیشا تەلاق بەدەستی ئەو بێت. هەفتەم، ئەگەر دایک داوای لە کوڕەکەی کرد ژنەکەی تەلاق بدات، جاگەر ژنەکە ساڵح و دیندار بوو ئازار و بێزاری دایکەکەی نەدەکرد، حەق نییە وەڵام بدرێتەوە، خۆگەر ناساڵح بوو ئازاری دایکەکەشی دەکرد، حەقا بەگوێی بکات. هەشتم، ئەگەر ژنێک تەلاق درا دەبێت لەو ماڵە دەرنەچێت تا عیددەی تەواو دەبێت، ئەجینا کارێکی حرام دەکات، پیاوەکەیش نابێت دەری بکات تا لە عیددەدایە، ئەوسا ئەگەر یەک نەکەوتنەوە دەچێتە دەر. دیارە ئەمان لە کاتێکدایە ڕێی جێڕانەوە و ڕەجعەتی ببێ بە نیکاحی تازە یان هەر بە ڕەجعەت. نۆیەم، لە بناغەدا تەلاق دراوەتە دەستی پیاوان، اینجا ئەگەر ژنەکەی کردەوە چیل بۆ تەلاقدانی خۆی، ئەویش خۆی تەلاقدا، تەلاقەکە دەکەوێت. بەڵام ئەگەر لە عەقدەکەدا مێرد گوتی هەر کاتویستت خۆت تەلاق بدا، ئەم مەرجە پوچە و کاری پێ ناکرێ، چونکە پێچەوانەی حیکمەتی نیکاحە کە بۆ هەتایی و دامەزراندنی یەکجارە چییە. دێم، ئەو ژنەی نوێژ ناکات دەبێ ئامۆژگاری بکرێت، جاگەر نەیبیست دەبێت تەلاقی بدات، وەکو لیژنەی فتوای سعودیا وەدەڵێت. یازدەم، ئەگەر ژنێک تەلاق درا دەبێ عیددە تەواو بکات، ئەو کات دەتوانێ ئەگەر بیەوێ مێرد بکاتەوە. دوازدە، ژنێک بە مەرجی گرت ئەگەر شووی پێکرد دەبێت هەوێکەی تەلاق بدات، نابێ مێرد بە قسەی بکات، چونکە ئەو مەرجە فاسیدە و دروست نییە هیچ ژنێک جێبەویتر چۆڵ بکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 35 لاپەڕا 108 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و عیددا ئەژمارکردن. وەڵام یەکەم، عیددا ئەو ماوەیە کە دەبێ ژنان پاش مردنی مێردیان یان تەلاقدانیان چاوەنواری تەواوبوونی بکەن، ئەوسا دەتوانن ئەگەر بیانەوێت مێرد بکەنەوە. دووەم، عیددا بۆ ئەوە دانراوە کە ئەلیف بزاندرێ ئەو ژنە دوو گیانە یان نا، بە مۆڵەتێکە بۆ ژن و پیاو بەڵکو لەو ماوەیەدا بیرێ بکەنەوە بۆ یەکگرتنەوە. جیم، ڕێز و حرمەتێکە بۆ ئەو ماوەیە کە ژن و پیاو پێکەوە ژیاون تێیدا. سێم، ژنێک تێکەڵی لەگەڵ نەکرابێ، هەر کات تەلاق درا عیددەی لەسەر نییە. چارەم، ژنی سەرجەی لەگەڵ نەکراو هەر کات مێردی مرد دەبێت 4 مانگ و 10 شەو دانیشێت. پێنجەم، ژنانی خاوەن عیددا 6 زۆرن. ئەلیف، دووجان هەر کە تەلاق درا یان مێردی مرد دەبێت سکەکەی دانێت، بە مێرد مردوو دووجان نەبوو دەبێت 4 مانگ و 10 شەو دابنیشێ. جیم، ژنی حەیزدار هەر کات تەلاق درا یان فەسخی نیکاح کرایەوە
دەبێت سێ پاکی دابنیشێ. دال ئەگەر خاوەن حەیز نەبوو لەبەر بچووکی یان تەمەن زۆری دەبێت 3 مانگ دانیشێ. ژنی مستەحاضەش هەروایە. ها ژنێک بێ هۆکار حەیزی نەماوە دەبێ 1 ساڵ دانیشێ. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ پێشەوە عومەر خدا پلەی بەرز بکاتەوە لە قیامەتدا بەم جۆرە بڕیاری دەدا بۆ ژنانی ئەنسار و مهاجرین و کەسێکیش نکۆڵی نەدەکرد. واو ژنێ مێردی بێ سەر و شوێن بێت مەفقود بێ دەبێت 4 مانگ و 10 شەو چاوەنوار بێت پاش تەواوکردنی ماوەی چاوەنواری کە 4 ساڵە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 36 لاپەڕا 110 پرس و ڕاوێژ لەسەر نەفەقەی ژنی عیددەدار. وەڵام یەکەم ژنی تەلاقدراوی ڕەجعی دووجیان بێت یاننا حەقی مەسکەن و نەفەقە و جلوبەرجی هەیە چونکینێ بە ژنی مێر دادەندرێ. دووەم ژنێک بێکجارەکی تەلاقی کەوت و بەینونا کوبڕا و دووگیانیش بوو دەبێت تا سکەکەی دادەنێت نەفەقەی بدرێتێ خۆگەر دووجیان نەبوو نە نەفەقەی دەکەوێ و نەمەسکەن. سێەم ژنی دووجیانی ئەشقی ناشزیش نەفەقەی دەکەوێت لەبەر حەملەکەی. چارەم ژنی مێردمردووی دووجیان لە بەشە میراتی سکەکەی نەفەقە و مەسکەن و جلوبەرجی دەدرێتێ خۆگەر دووجیان نەبوو نە نەفەقەی دەکەوێ نەمەسکەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 37 لاپەڕا 111 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و منداڵ. وەڵام یەکەم سەردەمی جاهیلیەت زۆر بەکەم و چاوی سووک سەیری کچانیان دەکرد بۆیە کردەوەی وا دەبێتە مایی تووڕەیی خودای گەورە خۆگەلێ جاریش کچان زۆر باشترن لە کوڕان. منداڵ شەفاعەت و تکا دەکات بۆ باوکو دایکی. سێەم کار و کردەوەی منداڵان بۆ خۆیان دەبێ بەڵام پاداشتی باوک و دایکیشان دەدرێتەوە لە بەرامبەر فێرکردن و ڕێنماییکردنیان بۆ کار و کردەوەی چاک. چارەم جەژن و ئاهەنگجێڕان بە بۆنەی لەدایکبوونی منداڵەوە دروست نییە و نابێ ئامادەیشی ببین و پیرۆزباییشیان لێ بکەین. پێنجەم هەڵگرتنی وێنەی منداڵان ئەگەرچی هەڵیش نەواسرێن بە دیواردا دروست نییە مەگەر پێویست بێت بۆ پاسەپۆرت و ناسنامە و تا دوایی. شەشەم نوشتەکردن بە شانی منداڵاندا بە مەبەستی پاراستنی لە چاو یان لە جننی یان لە نەخۆشی دروست نییە. حەفتەم ناونانی منداڵ چ لە ڕۆژی لەدایکبوونی چ لە ڕۆژی حەوتەمدا دروستە. هەشتم هەر ناوێک بەنداتی بۆ غەیری خوددا بگێنێ وەکو عەبدولنەبی عەبدولڕەسوول حەرامە و دروست نییە. نۆیەم ئاهەنگجێڕان بۆ منداڵ ناونان سنەت نییە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاوڵان کاری وایان نەکردووە. دەیەم ناوگۆڕین لە بەرتناچاو و تاڵع دروست نییە چونکە کاری کاهینە و نوقڵانە دەرەکانە بەڵام لەبەر ناشیرینی دروستە. یازدەیەم ناونان بە ناوی خوددا وەکو کەریم عەزیز بێ ئەلفولام قەی ناکات بەڵام ئەلعەزیز ئەلکەریم تەنها ناوی خوددایە و دروست نییە. دوازدەم ناونان بە ئایەت و وەکو ئالا و ئەفنان قەیدی نییە هەروەها هودا و ڕەحمە و ساڵح و سەعیدیش. سێزدە باشترین ناو ئەو ناوانن کە بەندایەتی خوددا بگێنن وەکو عەبدوڵڵا و عەبدوڕەحمان. چاردە منداڵی نێرینە سنەتە ڕۆژی ناونانی ڕۆژی حەوتەمی سەری بتاشرێ بەڵام بۆ کچان سنەت نییە. پازدە حەوتەمکردن عەقیقا بۆ منداڵ لە ڕۆژی حەوتەمی لەدایکبوونیدا سنەتە بۆ نێرینە 2 مەرسەر ببردرێ و بۆ مەینە مەڕێ کەسێکیش دەسەڵاتی نەبێت لە کۆڵی دەکەوێ. 16 سنەتە سەیەکی بخۆن و سەیەکی بنێرن بۆ دیاری و دۆست و ناسراوان و سەیەکەکەی تری بکرێتە سەدەقە. 17 هەر منداڵێک پاش 4 مانگ لەبار بچێت قسەی ڕاست ئەوەیە وەکو منداڵی تەواو مامەڵەی لەگەڵ دەکرێ واتە حەوتەمی بۆ دەکرێ دەشۆردرێ کفن دەکرێ نوێژی لەسەر دەکرێ و دەخرێتە گۆڕستانی مسلمانان و ناویش دەنرێ بەڵام ئەگەر بەر لەوەی گیانی بەبەردا بکرێت لە بارچوو هیچ شتێک لەوانەی بۆ ناکرێت. 18 دەتوانێت خزم و دۆستی خۆی بۆ بانگ بکات یان هەمووی ببەخشێتەوە بەسەر دۆست و خزمانیدا. 19 بەدەستدان لە عەوڕەتی منداڵەوە دەستنوێژ دەشکێ. 20
ئاهەنگی خەتەنا بیدعەیە و نابێت بکرێت. 21 منداڵبردن بۆ مزگەوت لەلایەن ژنانەوە یان لەلایەن پیاوانەوە ئەگەر گەیشتبوونە 7 ساڵ دەتوانن بیان بن بۆ ئەوەی پەروەردە بکرێن، بەڵام کەمتر لە 7 ساڵ حەق نییە ببرێن بۆ مزگەوت مەگەر بزانرێت نابنە عەزیەت بۆ مزگەوت و نوێژخوێنەکان و سەرەڕای ئەوەیش بردنیان پێویست بێت وەکو ئەوە بەتەنها بەجێ نەمێنن. 22 سنەتە منداڵانیش لە پشت سەر ئیمامەوە بۆ نوێژەکان بوەستن، خۆگەر یەک منداڵ بوو لە لای ڕاستیەوە بوەستێ. 23 نابێ ئاڵ و وێڵ لە ماڵی هەتیودا بکرێ مەگەر بە مەبەستی زیادکردن و بازرگانی و هەر بەرژەوەندێکی تری ئەو دابێت. 24 ئەگەر منداڵ حەجی پێ بکرێ پاداشتی هەیە بەڵام حەجی فەرزی لە کۆڵ ناخات. 25 ئیحرام و نیەتی ئەو منداڵە لەسەر وەلی و سەرپەرشتیاریەتی. 26 پێویستە بە عەداڵەت لە نێوان منداڵاندا ڕەفتار بکرێ بە تایبەتی لە بەخششدا، نابێ بە هەندێ بدرێ و هەندێ بێبەش بکرێ. 27 نابێ دایکان شتێ بدەن بە هەندێ منداڵ و هەندێکیان بێبەش بکەن مەگەر باڵغ بن و ڕازی بن یان یەکێکیان هیچ شتێکی نەبوو پێی بژی. 28 نەفرینکردن لە منداڵان گوناحی گەورەیە، بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ نەفرین لە ئیماندار وەکو کوشتنیەتی، هەروەها دروست نییە نەفرینکردن لە کەسێکی تایبەت ئەگەر ئاژەڵیش بێ. 29 دوعای شەڕکردن لە منداڵان دروست نییە چونکە وا دەبێ هاوکات دەبێت لەگەڵ ئەو کاتانەی دوعاکانیان تێدا گیرا دەبێ. دایک دەبێت سەبر و ئارامی بێ بەرامبەر بە منداڵان تا ئەوەی دوعای شەڕ بکات ئامۆژگاریان بکات یان لێیان بدات. 30 هەدیە و دیاریبردن بۆ منداڵێک لە دایک دەبێ یان بۆ دایکەکەی ئەگەر کرابێ بە عادەت و باوی ناوچەکە قەیدی نییە. 31 ڕاگرتنی هەندێ باڵندە و پەلەوەر لە ماڵەوە بۆ ئولفەتی منداڵان قەیدی نییە، بەمەرجێ دان و ئاوی بدرێتێ و جێگەی حەوانەوەی باش بێ. 32 ئەو شتانەی منداڵان یاریان پێدەکەن ئەگەر وێنەی کامل و تەواو نەبن بۆ نمونە چاو و لوت و دەمیان نەبێ دروستە، وەکو ئەو یاریانەی خاتو عایشە بە منداڵی یاری پێدەکردن، ئەجینا بەکار نەهێنرێن باشترە لە بەکارهێنانیان. 33 کونکردن لە گوێ و لوتی کچۆڵا بۆ گوارە و لوتەوانە هیچ قەیدێکی نییە. 34 گۆرانی منداڵان ئەگەر لەگەڵ ئەو جۆرە مۆسیقا هەست بزوێنەرانەدا بوو ئیتر دینی بێت یان نیشتیمانی دروست نییە. 35 دروست نییە نەبۆ گەوران نەبۆ منداڵ لە بەرکردنی هەر جر و بەرگێک ڕسم و وێنەی پێوە بێت. دووە دروست نییە ڕاگرتنی وێنە بۆ یادگاری یان بۆ هەر شتێکی دی مەگەر حاڵەتێکی زەڕورەت و پێویست داوا بکات وەکو پسوولە و پاسەپۆرت و تا دوایی. 36 حەق نییە دایک و باوک ڕێ بە منداڵ بدات ئەگەر چی بچووکیش بێت جلوبەرجی کورتی لەبەر بکرێ چونکە بۆ دوایی خۆی پێوە دەگرێ و بە ئاسانی وازی لێ ناهێنێ. 37 کچۆڵەی ناباڵغ دەتوانێت بێ سەرپۆش نوێژ بکات و قبولیش بێ، بەڵام نوێژی کچی باڵغ بێ سەرپۆش قبول نابێت. 38 ئەو چیژانەی زوو گەشە دەکەن بەر لە باڵغ بوون و دەبنە جێگەی سەرنجۆڕوانین حەقە حیجاب بکەن و خۆ داپۆشن لەبەر فیتنە و ڕووداوی کاری خراپ و ناپەسەند. 39 تێکەڵبوونی کچ و کوڕ لە قوتابخانەکاندا بە تایبەتی بە هیچ شێوەیەک دروست نییە، حەقا باوک و دایک و دەسەڵاتداران کاری وا قبول نەکەن، ئەوە تا پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم فەرمان دەدا بە جیاکردنەوەیان تەنانەتی لە شوێن و جێگای خەویشدا. 40 هەڵسانەوەی قوتابی لەبەر مامۆستا لە قوتابخانەکاندا پێویست ناکات چونکە بەتوندی بەرچاو خراوە و مەکروها. 41 ڕسم و وێنەی ئەو شتانەی گیان لەبەرن بە هیچ شێوەیەک دروست نییە ئەگەر چی بۆ فێرکردنیش بێت، بەڵام سەیارە و دار و درەخت و دیوار و تا دوایی قەی ناکات. 42 چەپڵە لێدان بۆ منداڵ یان خۆی لێبدات کارێکی ناپەسەندە و لە شەریعەتدا بە کەڕاهەت و شەدیدە لێکیان داوەتەوە. 43 شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەفەرموێ باوک دەتوانێت بەخشش بدات بەو کوڕەی گوێڕایەتی و نابێتە ناحەقی بەرامبەر بە منداڵەکانی تر. 44 دەبێ ڕەشانەوەی منداڵ بشۆدرێ ئەوسا نوێژ بکرێ، واتە ئەگەر منداڵ ڕشایەوە بە جلوبەرجی دایکیا دەبێ بشۆرێ ئینجا نوێژەکانی بکات. 45 بە لەشگرانی شیردان بە منداڵ قەی ناکات، تەنانەتی ناوێ لەبەر ئەو بچێت خۆی بشۆرێ یان دەستنوێژ بگرێت.
46 ئەگەر منداڵان بە بەردەم نوێژدا بچن نوێژەکە نابڕن و قەیدی نییە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 38 لاپەڕا 116 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و شیردان. وەڵام یەکەم منداڵێک مەمکەی ژنێکی گرت و مژی پاشان بەریدا بۆ هەناسەدان یان بێتاقەت بوو یان لەم مەمکە گواستیەوە بۆ ئەوی تریان یان تێر بوو هەموو ئەمانە بە یەک کەڕەت دادەنرێت. ئەگەر دووبارەی کردەوە دەبێتە 2 کەڕەت ئەگەر لە یەک مەجلیسیشدا بێ. دووەم شیر بە شایەتی تەنها ژنێکی ساڵح و دیندار و ناوبانگ بە ڕاستگۆ ئیتر شیردەرەکە بێ یان ژنێکی تر بێت وەردەگیرێ و ئیسپات دەبێ. 3 شیر بەم دوو مەرجە کاریگەر دەبێ. ئەلیف دەبێت لە 5,000 کەمتر نەبێت هەر 5,000ەکەیش منداڵەکە تێر ببێ بە تەمەنی منداڵەکە 2 ساڵ زیاتر نەبێ. چارەم هەر کەسێک کەوتە گومانەوە ئاخۆ 5,000 شیری خواردووە یان نا شایەتیشی نەبوو بەوە حرام نابێت. پێنجەم ژن شیر بە هەر منداڵێک بدات لەم شتانەی خوارەوە دەبێتە دایکی ئەو منداڵە. ئەلیف ناتوانێ مارەی بکات با دەتوانێت بە ئارەزوی خۆی تەماشای بکات. جیم لە خەڵوەتدا دەتوانن پێکەوە دانیشن. دال دەبێتە مەحرەمی. شەشەم ئەگەر لە ڕێی تڕومپاوە شیر بە منداڵدرا یان کرا ناو پەرداخێکەوە پێیدرا هەر وەکو ئەوە وایە خۆی لە مەمکەکەی خواردبێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 39 لاپەڕا 117 چەند پرسیار و وەڵامێکی جیاجیا لەبارەی ژنانەوە. وەڵام یەکەم دەنجی ژنان عەوڕەت نییە واتە بیستنی حرام نییە مەگەر دەنجیان نەرم و ناسک بکەنەوە و ببێتە ناز و نووس ئەو کاتە حرام دەبێت بیستنی بۆ خەڵکانی نامەحرەم. دووەم نابێژن لەگەڵ ژندا لە ژێر پێخەفێکدا ڕاکشێن. سێم هەر ڕۆژنامە و گۆڤارێک وێنە و ڕسمی ڕووتی ئارەزوو بزوێنی پێوە بێت کڕین و فرۆشتنی حرامە دەبێ ژنانی ئیماندار لەو جۆرە شتانە خۆ دوور بگرن و لە ماڵەوە ڕایان نەگرن. ژنان نابێ بەتەنها لەگەڵ شۆفێرێکدا سوار ببن چونکە کۆبوونەوە و خەڵوات لەگەڵ پیاوی نامەحرەمدا حرامە. بۆیە ئەگە سواری سیارە بوو پێویستە ژنێکی تری لەگەڵ بێت یان کەسێکی تری تێدا بێت. خۆگەر منداڵێکی تیابوو شەرمی لێ نەدەکرا نابێت سوار ببێ. پێنجەم سەلامکردن لە ژنێکی باڵاپۆش بێتەوە قۆپیەکەنین و خەندا دروستە. شەشەم ژنان دەتوانن لە دەرەوەی ماڵ بەم مەرجانە کار بکەن. ئەلیف دەور و بەرەکەیان ژنان بن. با ژن و پیاو تێکەڵ نەبن. جیم لەگەڵ پیاوی نامەحرەمدا خەڵوەت نەکات. دال مێردەکەی ئیزن و مۆڵەتی بدات. ها بە جلوبەرگی شەرعیەوە بێت. حەفتەم ڕاگرتنی کارەکار بۆ ماڵەوە دەبێ ئەم مەرجانە ڕەچاو بکرێت. ئەلیف پێویستە کارەکەرەکە مسلمان و شەرعڕەو بێت لە تەواوی نێرینەی ئەو ماڵە خۆی داپۆشێت. با نابێ ڕوت و سافیرە بێت. جیم نابێ لەگەڵ هیچ کەسێکدا خەڵوەت بکات. ها دەبێ مەحرەمی لەگەڵ بێت. هەشتم نابێ ژنان بە فڕۆکە و شتیوە ئەگەرچی ئەمینیش بێت بەبێ مەحرەم سەفەر بکەن. نۆیەم نابێت تەوقە لەگەڵ ژناندا بکرێت ئەگەرچی دەستکێشی لە دەستدا بێت. دەیەم باش وایە ژنان لە تەلەڤیزیۆنیشدا سەیری پیاو نەکەن و پیاوانیش سەیری ئەوان نەکەن چونکە گەلێ جار فیتنەی لێ پەیدا دەبێ. 11 ئاهەنگ جێڕان بە ناوی جەژنی دایکەوە بیدعەیە و دروست نییە. 12 ئەو شتانە هەدیە دەکرێن بۆ مردوو. ئەلیف سەدەقە و خێر و خێرات بۆی. با بژاردنەوەی قەرزی. جیم دوعا و پارانەوە بۆی. دال حەج و عەمڕاکردن بۆی. 13 ئەو شتانەیش هەدیە ناکرێن بۆ مردوو. ئەلیف نوێژکردنەوە بۆی. با تەوافی ماڵی خوا. جیم قورئان خوێندن بۆی ئەگەرچی هەندێ زانایان ڕێیان پێدایە بەڵام حەقا نەخوێندرێ بۆی. 14 نووسینی بیسمیللا لەسەر پوسولە و شتیوا دروستە بەڵام دەبێ بپارێزرێ و فڕێ نەدرێتە جێگای خراپ و پیسەوە. 15 ئەو ڕۆژنامە و گۆڤارانە ناوی خودایان تێدایە نابێ بکرێنە سوفرە و شتیوە خۆ ئەگەر دەبێ چی ئاەت و ناوی خودای پێوەیە لێ بکرێتەوە. 16 ئەو کتێب و ڕۆژنامە و نامیلکانە ناوی خوددا و ئاەت و فەرمودیان تێدایە نابێ بخرێنە کیسێکەوە و دوور لە ماڵ هەڵبژێردرێن. 17
جێڕانەوەی قسەی نەستەق و هەڵبەستنی قسە بۆ پێکەنین حرامە و دروست نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وەیل بۆ ئەو کەسەی قسێک دەکات تەنیە بۆ ئەوەی خەڵک پێی پێ بکەنن کە دەزانێ ڕاستیش نییە. 18 مجاملە و ڕوویخۆش. ئەگەر نکۆڵی و حەق و ڕاستی تێدا نەبێ هیچ قەیدی نییە، خۆ ئەگەر حەق و ڕاستیەکان کران بەژێرەوە ئەوە ناڕەوا و نادروستە. 19 خۆپاراستن لە جننی و لە خراپەیان. ئەلیف ذیکری خوددا زۆر بکرێت. با ذیکرەکانی ئێواران و بەیانیان و پێشخەو بکرێت. جیم دوورکەوتنەوە لە گوناح و بەجێهێنانی واجبات. 20 تەمین بیمەی سەیارە و تەندروستی و ژیان و ماڵ و خانوبەرە و تا دوایی دروست نییە، چونکە چەواشە و دەستبڕینی تێدایە. وا دەبێ مسلمانێک پارەیەکی کەم دەدات و پارەیەکی زۆر وەردەگرێتەوە یان هەر هیچ وەرناگرێتەوە، گەلێ جار کۆمپانیاکەش تووشی زیانی گەورە دەبێ. 21 تەخیڵی حەیوان و پەلەوەر مرۆڤ دروست نییە، چونکە ماڵێکی زۆری تیا خەرج دەکرێ و وێنەکەشی وەکو هەڵواسراوی لێدێت. شێخ ئیبن باس. 22 شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ خوێندنی سوورەتی یاسین لە لای کەسێکدا لە سەرمەرگدا فەرموودەکەی لاوازە. 23 بانکە سوودارەکان سوو گەورەترین گوناحە و خوددا نەفرینی کردووە لە بخۆری لە نووسەری لە شایەتیەکانی. 24 بانق هەر قازانجێکی پێدایت مەیجێڕەرەوە و مەیشی خۆ بەڵکو بیکە بەخێر و سەدەقا بە هەژار و نەدارەکان. 25 شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ دانانی پارە و عوملە ئەگەرچی بە ئەمانەت و بێفایزیش بێت لە بانقەکاندا دروست نییە. 26 پارە ڕاکێشان لە بانقەکاندا بە فائیز ئەگەرچی بۆ کارێکی شەریف و پەسندیش بێت وەکو خان و چارەسەری نەخۆشی و زەواج و قەرزدانەوە و سەیارە دروست نییە. 27 سنەتە لای نەخۆش بڵێیت لا بەئسە تەهوڕەن ئینشاء الله. 28 بردنی گوڵ بۆ نەخۆش دروست نییە، چونکە سەرفی ماڵە بەبێ هودە و چاولێگەری دژمنانی خودایشە. 29 ژن هەرکە لە ماڵ دەرچوو دەبێ ئەمانە جێبەجێ بکات. ئەلیف حیجابی کامڵ و تەواو بێ، بە تێکەڵی پیاوان نەکات. جیم ئادابی شەرعی ڕەچاو بکات. دال مێرد ڕازی بێت، ها بۆن خۆشی بەکار نەهێنا بێت. سی چونیان بۆ بازار مەحرەم پێویست ناکات لەگەڵ ژناندا ببێ مەگەر کاتێ ترسی فیتنە ببێ، چونکە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ژنان بەبێ مەحرەم دەچوونە بازار. 31 دەنگ وەرگرتن لە هیچ مسلمانێک بەبێ هۆکاری شەرعی دروست نییە، ئەگەرچی لەسەر داوای باوک و دایکیش بێت. 32 دوعاکردن لە ناو کاغەزدا تەنانەتی لە نوێژیشدا قەیدی نییە، بەڵام ئەگەر لەبەر دوعا بکرێت باشترە بۆی دڵ سەرقاڵ نەکرێ بە شتێکی ترەوە. 33 کەسێک تەوبەی کرد و پاشان گەڕایەوە سەر بارودۆخی پێشووی تەوبەی یەکەمی ڕەوایە و ئەگەر ئەم جارە ژیان چەند جار تەوبە بکات دەتوانێت دەرگای ڕەحمەتی خوددا واڵایە. 34 دەستگرتنەوە و فنجان و خوێندنەوەی بورجەکان هەموو ئەمانە کەهانە و نوقڵانە لێدانە و لە ئیسلامدا حرام و قەدەغەیە و بە بەشێک لە جادو سەحردا دەنرێ و داوای غەیبزانینە و چاواشەکردنی مەردمە. 35 سەبارەت بە ڕۆژوو لە مانجی ڕەجەبدا فەرمودەیەکی تایبەت بە فەزلی ڕۆژوو تێیدا سابت نەبووە. 36 گاڵتەکردن بە ژنانی ئیمانداری محەجەبە لەبەر دینداری و خۆبەستنەوە بە شەریعەتی ئیسلامەوە کوفرە. 37 کەلوو بورجەکان ئەو جێگانن کە خۆر پێیاندا تێدەپەڕن، ئەمەش ناوی هێندێکیانن بەرخ، گا، جەوزە، خوددا نەبێ هیچ کەسێک نازانێ چی ڕوودەدات تیاندا. هەر کەسێک بڵێ بۆ نمونە لە بورجی گادا خۆشیەک یان ناخۆشیەک ڕوودەدا بێشک دەستێوەردانی غەیبە، خۆ ئەوەیش کاری خوددایە و جگەل لە خۆی کەس نایزانێ. 38 گرەوکردن مڕاهەنە دوو کەس بێکتر دەڵێن ئەگەر قسەکەی من بوو دەبێ ئەوەندەم بدەیتێ، خۆ ئەگەر قسەی تۆ بوو من ئەوەندەت دەدەمێ، ئەمە بە قومار دەکەوێ و حرامە. شێخ ئیبن باس. 39 باوکو و دایک پاش مردنیان حەقە لەبەر ئەوان ئەم شتانە بکرێت. ئەلیف دوعایان بۆ بکرێ، بە داوای لێبوردنیان بۆ بکرێت. جیم جێبەجێکردنی وەسیەتنامەکەیان، دال ڕێزگرتن لە هاوڕێیان، ها سەردان لە خزمانیان. 40 کەسێک کار و کەسابەتی حرام بێت دەبێ هەوڵ بدرێت نانی نەخورێ، خۆگەر نەدەکرا دەبێ بە پێی پێویست بخورێ، چونکە ئەو جۆرە کەسانە گومان لە حەڵاڵیەتی خواردنیان
نانیاندایە. 41 خواردنی نانی ئەو کەسانە سوکار و سوخۆرن حرامە ئەگەر داوەتی کردی بۆ ناخواردن نابێ وەڵامی بدەیتەوە، بەڵام ئەو کەسانەی ماڵیان تێکەڵە لە حەڵاڵ و لە حرام نان خواردنیان قەیدی نییە. 42 لە ملکردنی ئەو گەردن بەند و ملوانکەی ناوی خودای لێ نووسرابێ قەی ناکات، ئەگەرچی لە من نەکردنی باشترە، بەڵام دەبێ بە شەودا داینێ پێوەی نەچێتە هەندێک جێگای شیاو نەبێت بۆ ئەو ناوە پیرۆزە. 43 ئەو گۆشتانەی لە دەرەوەی وڵات دەهێنرێن سێ حاڵەتیان بۆ هەیە. ئەلیف دەزاندرێ کە بە شێوەی شەرعی سەربڕاوە ئەمە حەڵاڵە و دەخورێ، بە دەزاندرێ بە شێوەی ناشەرعی سەربڕاوە ئەمەیان ناخورێ. جیم دوو دڵین ئاخۆ بە شەرعی سەربڕاوە یان نا ئەمەیشان هەر دەخورێ و حەڵاڵە، چونکە پێویست ناکات ئەوەندە لەسەری بچین ئاخۆ چۆن سەربڕابێ ئاخۆ بسمیلای لەسەر کرابێ یان نا. 44 قسەکردنی کچان و کوڕان یان بڵین پیاوان و ژنانی نامەحرەم لە تەلەفۆندا بە مەبەستی ئەوین بازی و خۆشەویستی ناڕەوا و ناشەرعیە، دەبێ هەردوو لا خۆیان لەو جۆرە ئاخاوتنە بپارێزن، خۆ ئەگەر زەڕور و پێویست بوو قەیدی نییە بەمەرجێ بە پێی پێویست بێت. 45 بەکارهێنانی وشەی ئالۆ لە تەلەفۆندا وشەیەکی فەڕەنسیە، حەقم موسڵمانان وشەیەک بۆ خۆیان بەکار بێن و دایتاشن هی خۆیان بێت. 46 ئەگەر مرۆڤ ژن و پیا و شتێکی دیت پێی خۆشحاڵ یان پێی سەرسام بوو ویان حەزی لێ نەدەکرد حەقا لە باتی چەپڵا سبحان الله الله ئەکبەر بکات، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کات شتێکی دیت با پێی خۆشحاڵ بوو با یان پێی خۆش نەبوو با سبحان الله یان الله ئەکبەری دەکرد. 47 وێنەی هەر شتێکی گیاندار مرۆڤ ئاژەڵ حرامە، بەڵام وێنەی و شتانەی بێجیانن ڕەوایە. 48 بێگەیشتنی ژن و پیاو لە ئاسان سوار مەسحەدا خەڵوەتە واتە نابێ پێکەوە دوو بە دوو بسنە ناویەوە. 49 وێنە فۆتۆگرافیەکان قسەی ڕاست ئەوەی وەکو وێنەکانی ترە و حرامە، چونکە ئەو بەڵگانەی وێنەی گیاندار حرام دەکات گشتیە، واتە فۆتۆگرافی بێ بەدەست بێت یان پەیکەر یان نا. 50 هەر کەسێک چاوی پیس کاری تێکرد ئەم حاڵەتانەی بۆ بەکار دێنرێت، سوورەتی فەلەق و ناس و ئایەت الکورسی و سوورەتی الکافیڕون و فاتیحە و ئایەتی کۆتایی سوورەی بەقەڕای بەسەردا دەخوێندرێ. چاودەر دەستنوێژ بگرێ ئاوەکەی بکرێ بەسەر چاو دراوەکەدا. 51 خێر و خێراتکردن بۆ خەڵکانی ناموسڵمان دروستە بەمەرجێ شەڕ فرۆژ نەبن لەگەڵ موسڵماناندا. 52 هەڵوەشانەوەی جادوو بە جادوو ئەلیف ئەگەر بە قورئان و ئەو دوعانە بێت حەڵاڵن ئەوە ڕەوایە و دروستە، بە ئەگەر ئەمیش بە جادوو هەڵیوەشاندەوە حرامە. 53 ئاخۆ سحر حەقیقەتێکی هەبێ شێخ بن باز ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ بەڵێ حەقیقەتی هەیە و شەیاتین دەپەرستن و گوێڕالی ئەوانن، شەیاطینیش خوددا توانای داونەتێ کە هەندێک کاری سەرسوڕهێنەر ئەنجام بدەن. 54 دڵ ناڕەحەتی و قەلەقی نەفسی بە نوشتەکردنە مل و هەڵواسینی بە قۆڵ و باڵیەوە چارەسەر ناکرێ، بەڵکو بە ئەلیف قورئان خوێندن و ئەو دوعانەی هاتوون، بە ذیکرکردن و ئاکاری چاک، جیم خۆ دوورخستنەوە لە گوناح و تاوان. 55 جگەرە کێشان حرام و قەدەغەیە چونکە زەرمەندە بۆ مرۆڤ. 56 چوونە لای کەهەنە و نوقڵانە لێدەر و فاڵچیەکان بۆ چارەسەر و عیلاج حرامە و ڕێی لێ گیراوە، چونکە گەلێ جار درۆ و دەلەسە دەکەن و خەڵکی پێچەواشە دەکەن و بەناڕاست دەردەچێ ئەگەرچی هەندێک کاتیش ڕاست بێ. 57 هەر کەسێک داوای ناوی نەخۆش و دایکی نەخۆشەکەی کرد ئەوە جنی بەکاردێنێت. 58 چارەسەری بەسرا و بەرامبەر بەژنەکەی ئەلیف حەوت گەڵای تەڕی داری نەبەق بهێنرێ و بە بەرد یان بە هەر شتێک بکوترێ و بکرێتە ناو قاپێکەوە، اینجا ئەوەندە ئاوی تێ بکات بەشی خۆشۆرینی بکات پاشان خۆی پێ بشۆرێت بە ئایەتی کورسی و سوورەتی فەلەق و ناس و ئیخلاس و کافیڕون. ئەو ئایەتانی جادویان پێ هەڵدەوەشێتەوە لە سوورەی ئاعراف ئایەتی 117 تا 122، سوورەی یونس ئایەتی 79 تا 82، سوورەی تاها ئایەتی 65 تا 69. بەسەر ئاوەکەدا بخوێنرێ پاشان هەندێک لە ئاوەکە بخواتەوە بەوی دیکەش خۆی بشۆرێ ئینشاءالله شیفای بۆ دێت. ئەگەر جار و دووجار پێویستی دەکرد بەکار بهێنرێ قەیدی نییە بەکاری بێنن تا چاک دەبێتەوە. 59
فوکردن بە ئاودا ئەگەر مەبەست تەبەڕوک بوونی ئاوەکە بێت بە فووی ئەو کەسە ئەوە کارێکی حرامە و جۆرە شیرکێکە چونکە جگەل لە فووی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەبەڕوک بە فووی هیچ کەسێک ناکرێ خۆگەر هەندێک قورئان بخوێنێ فووی پیا بکات قەیدی نییە چونکە هەندێک لە سەلەف کردویانە و پێغەمبەری صلی الله عليه وسلم سوورەتی فەلەق و ناسی لە کاتی خەودا دەخوێند و فووی دەکرد بە هەردوو دەستیدا و دەیهێنا بە جەستەی خۆیدا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی چل لاپەڕا 126 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و کاروباری قوتابخانە. وەڵام یەکەم لێدانی ئەو قوتابیانەی کچ و کوڕ گوێ بەوانەکانیان نادەن و مامۆستایش هەموو ڕێگەیەکی گرتە بەر بۆ چاکبوونیان چاک نەبوون دروستە بەڵام دەبێت سووکە لێدانێک بێت مەبەست بە بیرهێنانەوەی وانەکانیان بێت. دووەم گاڵتە و مەسخەرە بە مامۆستا لە فەرهەنگی موسڵماناندا نییە بۆیە دەبێ هەموو قوتابیەک بەرامبەر بە مامۆستا بە ئادەب و خاوەنوێڵ و شەرم بێت نابێ بە هیچ شێوەیەک ئازاری بدەن. سێەم پێویستە ژنان بە تایبەت ئەوەندە کاتی خۆیان بە ئیش و کاری ماڵەوە نەکوژن بەڵکو دەبێ هەندێکی بۆ خوێندنەوە و فێربوون بەکاربێنن. چارەم دروست نییە بۆ قوتابی کچ و کوڕ بە هیچ شێوەیەک گزی و قۆپی لەوانەکانیاندا بکەن ئەگەرچی وانەی ئینگلیزیش بێت. پێنجەم حەقە مامۆستای کچان ژن بێت و بۆ ئەوەی تووشی ڕوانین و تێکەڵی و فیتنە و کاری ناپەسەند و ناشەرعی نەبن هەر لەبەرەوەیشە تێکەڵیکردنی کچان و کوڕان لە قوتابخانەکاندا کارێکی ناڕەوا و نادروستە و دینی ئیسلام قبولی ناکات. شەشەم حەقە مامۆستا بە هیچ شێوەیەک دیاری لە قوتابی وەرنەگرێت تا تووشی ناحەقی و ستەم نەبێت چونکە لەوانەیە قوتابیە مەبەستێکی هەبێ لەو دیاری برنەیدا. هەفتەم هەندێ مامۆستا یان کارمەند هەموو پێکەوە هەر یەکە شتێک لە مانگەکەیان دادەنێن و پاشان هەر مانگەی دەدرێ بە یەکێکیان ئەوە کارێکی باشە چونکە قەرزێکە و هیچ فائیزی تێدا نییە. هەشتم هەڵسانەوەی قوتابی لە پۆلدا لەبەر هاتنی مامۆستا شتێکی مەکروهە واتە چاک وایە نەبێت. نۆیەم خوێندن و تەخەسوسی کچان بۆ نمونە لە کیمیا و ئەندازیاری تا زۆر پێویستی وڵاتمان نەبێت حەق نییە ژنان بەوە خۆیان خەریک بکەن چونکە دەرفەتگەلێکی تر هەیە ئەوان ڕۆڵی تێدا ببینن سەرەڕای ئەوەیش بۆ دوایی دەبێ بچێتە ناو پیاوان و تێکەڵی دروست دەبێت. دەیەم دواکەوتنی مامۆستا ژن و پیاو لە دەوام کارێکی ناڕەوا و نادروستە چونکە ئەو چۆتە ژێرباری ئەو ئەرکەوە حەقە جێبەجێ بکات بێ دواکەوتن. خدای پەروەردگاریش دەفەرمێ و ئەوفوا بالعهد إن العهد كان مسئولا. یازدە مامۆستای کچان دەبێ ژن بێت بۆیە ئەگەر پیاو بوو دەبێ خۆیان لە ڕوانینی ناپێویست بپارێزن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 41 لاپەڕا 128 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و سوێند خواردن. وەڵام یەکەم حەقا مسلمان لە سوێند خواردن خۆی بپارێزێ بەڵام ئەگەر ڕکی هەسا و تووڕە بوو گوتی وەڵڵا قسە لەگەڵ فڵانە کەسدا ناکەم کەسی قسەی لەگەڵ کرد دەبێت کەفارەتی سوێندەکەی بدات مەگەر تووڕەبوونەکەی وابوو بێت هەستی نەما بێ و نەزانێت چی گوتووە دەشتوانێت سوێندەکەی بشکێنێ و کەفارەتی بدات ئەگەر بەرژەوەندی لەوەدا دەبینرا. دووەم کەفارەتی سوێندیش بەم جۆرە دەدرێ. ئەلیف دەبێت ژەمێک 10 کەس تێر بکات ئەگەر خۆراکیش دانێ دەبێت بە هەر یەکیان 1 لەسەر 2 واتە چیلۆ نیوێک بدات. با کراس و دەرپێک نوێژی پێوە بکرێ واتە عەورەت داپۆش بێت. جیم بەندێکی مسلمان ئازاد بکات. دال ئەگەر هیچ کام لەوانەی پێ نەکرا 3 ڕۆژ بە ڕۆژوو دەبێت. سێەم سوێند بە درۆوە کە پێی دەڵێن ئەلیەمین الغموس چونکە خاوەنەکەی لە گوناح نقم دەکات کەفارەتی نادرێ بەڵکو دەبێ پەشیمان بێتەوە و تەوبەی لێ بکات. چارەم ئەو سوێندانەی بەبێ نیەتی دڵ و مەبەست کە پێیان دەڵێن ئەللەغو اليەمین کە لە زار دەردەچن کەفارەتیان نییە. پێنجەم دایکێک سوێندی زۆر لە منداڵەکانی دەخوات گەلێ جاریش بەگوێی ناکەن و سوێندەکەی دەخەن دەبێت چی بکات لەوە دەچێت لە غول یەمین بێت واتە لە دڵەوە نەبوو بێت بەڵکو مەبەست هەڕەشە و ترساندنیان بێت کەوابوو کەفارەتی ناوێ. شەشەم سوێند بە غەیری خوددا دروست نییە ئەگەر بە کەعبەتوڵڵایش بێت کەوابوو بە شەڕەفم و بە گۆڕم و بە سەری بابم و تا دوایی نابێ بەکار بهێنرێ پێویستە مسلمان بە تایبەتی خۆیانی لێ بپارێزێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 43 لاپەڕا 132
پرس و ڕاوێژ لەسەر ژنان و چوونە لای پزیشک. وەڵام یەکەم هەر شتێک زۆر پێویست نەبێ بۆ پزیشک ناڕەوایە بیبینێ و دەستی لێ بدات. دووەم کاتێ ژنان دەستنە ژوورەوە لای پزیشک دەبێ مەحرەمیان لەگەڵ بێت، واتە نابێ بە تەنها بچێتە ژووری پزیشکەوە چونکە خەڵوەت ڕوودەدات، ئەوەیش حرام و قەدەغەیە. سێم دەبێت لە کاتی چارەسەردا دکتۆر هەر ئەو جێگایە ببینێ پێویستی بە چارەسەر هەیە. چارەم تا بکرێ پزیشکی ژنان چارەسەریان بۆ بکات، نابێ بستنە لای پزیشکی پیاو. پێنجەم پێویستە پزیشک و ژنە کارمەندەکانی نەخۆشخانەکان جلوبەرگێکی وا لەبەر نەکەن، جەستەیاندا نەپۆشێ و تەسک و تروسک بێ لەبەریاندا، واتە نەوەندە تەسک بێ و قەد و باڵای بگوشێ، نەوەندە شپان و پۆڕ بێت ڕێ لە ئیش و کارەکانیان بگرێ. شەشەم دروست نییە پزیشک و هەر ئافرەتێکی تر لە نەخۆشخانە یان لە هەر جێگایەکی تر بە تەنها بمێنێتەوە و خەڵوات ڕوو بدات. هەفتەم بەکارهێنانی وشەی سستەر واتە خوشک بە زمانی ئینگلیزی حەقا تەنها بۆ ژنانی ئیماندار بەکار بهێنرێت. هەشتەم ژنێک بچێتە لای پزیشکی ددان بۆ چارەسەر یان بە پێچەوانەوە، پێویستە ژنان لای پزیشکی ژنان و پیاوان لای پزیشکی پیاوان بچن، مەگەر زۆر پێویست بێ و دەست نەکەوێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 42 لاپەڕا 130 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و نەزر لە ئیسلامدا. وەڵام یەکەم کەسێک شتێک قەرز دەکاتە سەرخۆی کە خودا فەرزی نەکردووە، بۆ نمونە دەڵێ ئەگەر خودا لەم نەخۆشیە شیفام بدات نەزر بێت مەڕێک سەر ببڕم. ئەو جۆرە نەزرانە لە ئیسلامدا مەکروهە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینەه لا یەأتی بخەیر. جاگەر لە کاتی خۆیدا ئەنجامی نەدا دەبێ بۆ دوایی هەر جێبەجێ بکات، لە باتی دواخستنەکەی کەفارەتی سوێندەکەشی بدات. دووەم کەسێک نەزری کرد کە لە فڵانە جێگادا مەڕێک سەر ببڕێ، کەچی دوایی دەرکەوت لە جێگایەکی تر باشترە و هەژاری زۆرترە و ساڵح و باشترن. شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ دەتوانێ بۆ جێگای باشتر نەزرەکەی ببا و لەوێش جێبەجێ بکات. سێم ئایا دەکرێ خۆی لە نەزرەکەی بخوات ئەگەر لە کاتی خۆی مەبەستی بەو نەزرە هەژار و خەڵکانی بێنەوە بوو بێ ئیتر نابێ خۆی و ماڵ و منداڵی لێ بخۆن. خۆ ئەگەر مەبەست لە ماڵ و منداڵ و هاوڕەکانی خۆی بوو بێت دیارە خۆیشی ئەوانیش لێی دەخۆن. چارەم نەزر بۆ غەیری خوددا حرامە و گەلێ جاریش دەبێتە شیرک. بۆیە ئەگەر مەڕێکی بۆ گۆڕێک یان بۆ پاشا یان بۆ پێغەمبەرێک یان لۆ هەر کەسێکی سەر ببڕێ بە مردارەوە بوو دادەندرێ و شەریکیشی بۆ خوددا داناوە. پێنجەم ئەگە گوتی شتێک نەزر بێت لەسرم بۆ خوددا دەبێ کەفارەتی سوێندێک بدات، ئیتر شتێکی تری لەسەر ناکەوێ. شەشەم ئەگەر گوتی ئەگەر قسەم لەگەڵ کردیت مەڕێک نەزر بێت لەسرم، یان گوتی ئەگەر ئەو هەواڵە ڕاز نەبوو نەزر بێ مەڕێک سەر ببڕم. بۆ ئەم جۆرە نەزرانە تەنها کابرا سەرپشک دەکرێت نەزرەکەی جێبەجێ بکات یان کەفارەتی سوێندی بدات. هەفتەم نەزری کرد کە شەراب بخواتەوە، ئەوە پێویستە وازی لێ بهێنێ، بەڵام ئایا کەفارەتی سوێندی لەسەر دەکەوێ یان نا؟ هەندێک زانایان دەڵێن کەفارەتی سوێندی لەسەر دەکەوێ، بەڵام جەماوەری زانایان دەڵێن کەفارەتیشی لەسەر نییە. هەشتم کەسێک نەزری کرد ئەوەندە ڕۆژ بە ڕۆژوو بێ بۆ خوددا دەبێت جێبەجێ بکات ئەگینا کەفارەتی سوێندی لەسەرە، یان گوتی ئەگەر خوددا لەم نەخۆشە شیفام داد نەزر بێت وشتێک سەر بڕم. جاگەر خوددا شیفایدا دەبێ وشتەکە سەر بڕێ، ئەگەر توانای کڕینی وشتریشی نەبوو دەبێت کەفارەتی سوێندێ بدات. نۆیەم ئەگەر کابرایە گوتی وەڵڵا قسە لەگەڵ کاکم ناکەم، وەڵڵا قسە لەگەڵ کاکم ناکەم، چونکە دووبارەکردنەوەی بێک سوێن دادەندرێ، واتە ئەگەر قسەی لەگەڵ کرد یەک کەفارەت دەدات. دا ئەگەر گوتی وەڵڵا قسە لەگەڵ مامەم ناکەم، وەڵڵا نانی ناخۆم، وەڵڵا ناچمە ماڵی، پاشان هیچی جێبەجێ نەکرد، دەبێت لە باتی هەر یەکیان کەفارەتی سوێندێک بدات، چونکە لە یەک جودان و هەر یەکە حیسابی تابێتی خۆی هەیە. شیاوی باسا سوێن خواردنی زۆر کارێکی مەکروهە و ناپەسەندە لە ئیسلامدا، جگە لەوەیش کەسێتی مرۆڤ دەڕوخێنێ و لەناو کۆمەڵگا سووک دەبێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی 44 لاپەڕا 133 پرس و ڕاوێژ لەسەر ژنان و پەیوەندیان بە خەڵکانی ناموسڵمانەوە. وەڵام یەکەم ئەگەر دراوسێکی کافری هەبوو پێویستە چاکە و پیاوەتی لەگەڵ بکرێت، بەڵکو ئەو چاکەیە کاریگەر بێ لەسەری. دووەم
کڕین و فرۆشتن و مامەڵە لەگەڵ کافراندا لە چوارچێوەی شەریعەتی ئیسلامدا ڕەوا و دروستە. سێیەم، ئەگەر بە شێوەیەکی ڕەسمی هێنرانە وڵاتەوە دەبێت ڕێزیان لێ بگیردرێ و مامەڵەی چاکیان لەگەڵ بکرێ و سەمیان بەرامبەر نەکرێ و مافی خۆیانیان پێ بدرێ. چارەم، نابێ مسلمان لەسەر حیسابی دین مجاملە لەگەڵ کافران بکات یان کارەکانی ئەوانی لاپەسند بێت. پێنجەم، نابێ مسلمان لە کاتی جەژنەکانیاندا بچێت جەژنە پیرۆزیان لێ بکات چونکە ئەوە دانانە بە کارە ناشەریەکانیان. شەشەم، مسلمان دەتوانێت دیاری کافران وەرگرێ و قبولی بکات چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاریەکەی مەقغوسی پاشای میسری قبول کرد. حەفتەم، حەقا مسلمان لە ژوورێکدا لەگەڵ کەسێکی کافردا کۆ نەبێتەوە خۆ ئەگەر زەرور و پێویست بوو قەی ناکات ئەگەرسی پێکەوە ژنان بخۆن و هەڵس و کەوت بکەن بە مەرجێ دینەکەی و ئەخلاقیاتی بپارێزێ. هەشتەم، پێویستە مسلمانان مێژووی کافران بە گاورەکانی شۆ بەکار نهێنن چونکە هاوڵان لەو سەردەمەدا مێژووی ئەوان هەبوو کە چیلایاندا لێ و مێژووی هیزریان داهێنا بۆ خۆیان. نۆیەم، چوونە دەرەوە بۆ وڵاتی کافرنشین بەم مەرجانە نەبێ دروست نییە. ئەلیف، بتوانێت دین و ئاینی دەربخاو ئەرکە خوایەکان بپارێزێت تەمەلوق نەکا و خۆی بەکەم نەزانێ و خاو نەبێتەوە لە دینداری. بە سەفەرەکەی لەبەر پێویستی و زەڕورەت بێت وەکو چارەسەری نەخۆشی و فێربوونی ئەو شتانە تەنها لەوێ دەست دەکەون و وڵات پێویستی پێیان هەبێت. جیم، بەڵام سەفەر بۆ پیاسە و ڕابواردن دروست نییە. دەیەم، هاوبەشی گاوران و جوولەکە و هەر خەڵکێکی تر لەو چەشنە دروست نییە چونکە بەشداریکردنیان خۆش و بهاندنە بەوانەوە ئەوە کارێکی نادروست و حرامە. یازدە، دەتوانرێت کافر و خوانەناز بهێندرێ و جلوبەرجیان پێ بشۆردرێ و نان و چێشتیان پێ بکرێت ئەگەرچی فەرموودە هەیە کە بەر لە چێشتەکە دەبێ قاپ و قازاغەکەیان بشۆردرێ بە تایبەتی کە ئەوان شەرابی تێدا دەخۆنەوە و گۆشتی بەرازی تیا دەکوڵێنن. دوازدە، ڕاگرتنی کارەکەری نامسلمان و خزمەتکار و شۆفێری غەیرە مسلمان و کرێکاری نامسلمان لە جەزیرەی عەراب دروست نییە چونکە هەر ئەو کات کە جوولەکە و گاور ئەو هەموو گزی و خیانەتیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانیدا کە لەوێ دەربکرێن چونکە هێنانی کافران بە وڵاتی مسلمانان مەترسی گەورەی لێدەوەشێتەوە بۆ دین و ڕەوشتی مسلمانان. سێزدە، دعوەتکردنی خەڵکانی خراپ و خوانەناز بۆ سەر زەماوەند ئەگەر مەبەست لەو دعوەتە دڵخۆشکردنیان بێت بۆ هێنانیان بەرەو ئیسلام ئەوە کارێکی باش و قەشەنگە خۆگەر هەر مەبەست نان خواردنێک بوو هیچی تر ئەوە پێویست ناکات. چاردە، سەربراوی دەستی خاوەنامەکان دەخورێ بە مەرجێ نەزاندرێ بە غەیری شەرعی سەربراون. پازدە، سەربراوی کافرەکانی تر ئاگرپەرست بن یان بتپەرست بن یان کۆمەنیست بن ناخورێ و حرامە. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.